ئامادەبوانی بەڕێز بەیانیتان باش هەموو لایەک بەخێراتن بەسەر چاوانان بەخێراتن بۆ یەکەمین ئیڤێنتی دیداری لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی لەمەڕ ئالنگارەکان و پێشاتەکانی بەردەم هەرێمی کوردستان بەڵام پێشەوەی دەست بەکردنەوەی دیدارەکەمان بکەین هەمووتان دەقەیە بۆ گیانی پاکی شەیدان بخاتسبێت. شەیدان سەروەی ڕێگامانە فەرموو. بەڕێزان، ئێستاش داوا لە سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی دەکەین بۆ پێشکەشکردنی وتارەکەی. با بفەرمێن بۆ سەر ستێج. بەناوی خوای گەورە میهرەبان، جەنابی سەرۆکی پەرلەمان، بەڕێزان لە دەستەی سەرۆکاتی پەرلەمان، بەڕێزان وەزیرە بەڕێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەرپرسی باڵای لە پارتە سیاسیەکان، سەرۆک دەستەکان، پارێزگاری هەولێر، مامۆستایانی بەڕێزی زانکۆ، میوانانی قەدرگران، هەموو لایەک بەخێر بێن سەر و سەرچاو. دوێنێ بەداخەوە ڕووداوێکی نەخوازرا ڕوویدا لە ئەنجامی هێرشێکی پەکەکە بۆ سەرهێزەکانی پێشمەرگە. بەداخەوە 5 پێشمەرگە شەهید دەکەوێ و چەند پێشمەرگەش بریندار بێ. ئێمە وێ ڕای ئیدانەکردنی ئەو کردەوەی پەکەکە هاوکات سەری ڕێز و نەوازشیش دادەنوێن بەرامبەر بە شەهیدانمان و هیوای زوو چاکبوونەوەش بۆ بریندارەمان دەخوازیم. بەڕێزان، خۆشحاڵین وەکو لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە ڕەوەندی کوردستانی هەڵساوین بە ئەنجامدانی دیدارێک کە بۆ یەکەم جارە پەرلەمانی کوردستان چاڵاکیەکی لەو جۆرە و ئیڤێنتێکی لەو جۆرە بەخۆیەوە دەبینێت. دیارە ئێمە لە سۆنگەی باوەڕی ئێمە بەوەی کە پەرلەمانی کوردستان هاوشێوەی هەموو پەرلەمانانی دنیا ناکرێت تەنها ئەرکەکانی لە چوارچێوەی پرسە تەشریعیەکان کە بریتێ لە دەرچواندنی یاسا، چاودێریکردنی حکوومەت، پەسەندکردنی بودجە قەتیز بێتەوە، بەڵکو لە پاڵ ئەمە دەکرێت پەرلەمانی کوردستان ڕۆڵی دیبلۆماسیەتی پەرلەمانی ببێنێ و پەرلەمانی کوردستان ڕۆڵی ببێتە ناوەندی بیرکردنەوە و هەروەها ناوەندێک بۆ دروستکردنی قەرارات، بۆ دروستکردنی ڕێی، ئەوەی کە بە عەرەبی پێ دەڵێن سناعەت ڕێی، یاخود بۆ دروستکردنی بژاردە و سیاسات، ئەوەی کە پێ دەڵێن پۆلیسیس میکینگ. لەو دیدارەدا خۆشبەختانە کۆمەڵێک پانێڵمان دەستنیشان کردووە. ئەم پانێڵانە گزارشتن لەو ئاڵنگاری و تەحەدیانەی کە پەیوەندن بە ئاڵنگاری سیاسی، ئەمنی، اقتصادی بەردەم هەرێمی کوردستان جگە لە هەندێک پێشهاتە کە ڕووبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە. نیازمان وایە لە ئەنجامی ئەو گفتوگوانەیە کرێ بە بەشداری هەندێک خەڵکی نوخبە لە مامۆستایانی زانستە سیاسیەکان و شارەزایانی سیاسی، ئەوانەی کە ئەزموونی سیاسیان هەیە، گفتوگۆی پانێڵەکان بکەین کە ئومێد دەکەم بەرەنجامی ئەوەی لێ بکەوێت ئێمە بتوانین وەکو بژاردە، وەکو پۆلیسیس بخەینە بەردەمی دەستەی سەرۆکاتی پەرلەمان. ئێمە بە شێوەیەکی گشتی چەند ئامانجێکمان هەیە لەو دیدارە. یەک، ئەمانەوێ پەرلەمان بخەینە نێو وێنەی ڕووداوەکانە. دوو، ئەمانەوێ گفتوگۆەکان لە هۆڵی پەرلەمان کە قەتی سەکرێتەوە بە تێڕوانینی پەرلەمانتاران لەسەر پرسە تەشریعیەکان بێن لە دانیشتێکی ئاواش خەڵکی خاوەن ئەزموونی معروفی و ئەنتۆلۆجی و خەڵکی خاوەن ئەزموونی سیاسی قسەیان لەسەر بکە بۆی کە پەرلەمانی کوردستان لەسەر حەدەسە سیاسیەکانیش قسەی هەبێ. خاڵی سێیەم یان ئامانجی سێم ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت لە بەرمەبنای ئەو گفتوگوانەیە کرێ کۆمەڵێک بژاردە دوجار بخەینە بەردەم دەستەی سەرۆکاتی پەرلەمان بۆی بزانین چۆن مامەڵە لەگەڵ پرسە سیاسیەکانە کرێ. و لێرەوە بە دەرفەتی ئەزانم کە سوپاسی پێزانینی لیژنەمان پەرلەمانی کوردستانیش ئاراستەی کەناڵی ڕوودا بکەین بۆ ڕووماڵکردنی ئەو دیدارە. بەڕێزان، دەرفەتم پێ بدەن لەبەرەوەی هەندێک
لە میوانە بەڕێزەکان لە پێکهاتەی عربن زۆر بە کورتی بە خێراتنیان بکەین. الإخوة والأخوات الحضور الكرام، أهلا وسهلا بكم في ملتقى لجنة العلاقات الخارجية والجالية الكردستانية. هذا الملتقى أقيم لكي يتم تسليط الضوء على بعض الأحداث وبعض المشاكل التي تواجه أقليم كردستان. نأمل من هذا الملتقى أن يتمخض ويتكلل بنتائج إيجابية. شكرا جزيلا لكم. زۆر سپاس. بەڕێزان، سەرنجداوە لە بەڕێز سەرۆکی پەرلەمانەکەم بۆی تەشریف بێنێ و تارێکمان پێشکەشکە. بافەرمێ. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، میوانانی قەدرگران، ئامادەبوانی ئازیز، بەیانیتان باش، هەموو لایەک بەخێر بێن. دیارە هەمومانەوە ڕاستیە زانین کە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان کە قەوارەیەکی مێژوو کردە دوای پەسەندکردنی دەستوری عێراقی فیدراڵ لە ساڵی 2005 دادپێنانی دەستوری لە چوارچێوەی دەوڵەتی فیدراڵی عێراقیا وەرگرت. ئەم قەوارەیە بەرهەمی خەبات و خوێن و فرمێسکی دەیان ساڵەی گەلی کوردستانە و ئێستا لەگەڵ چەندین ئاستەنگی و تەحەدی لەسەر ئاستی ناوخۆیی و عێراقی و ئیقلیمی و تەنانەت نێودەوڵەتیش ڕوبەڕووە. بۆیە لە هاونیشتیمانێکی ئاساییەوە بیگرا تا دامەزراوە دەستوریەکانی هەرێم، حیزبە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لە نێو میدیاشدا میدیای بەرپرس هەر یەکەیان بە پێی قەبارە و کاریگەری و پێگە و دەسەڵات و دەستڕۆییان پشتیان لە ڕوبەڕووبوونەوەی تەحەدیەکان و چارەسەری ئاستەنگیەکانەکەوێتە ئەستۆ. بەڕێزان، لە ڕوانگەی ئێمە وەگەر هەڵسەنگاندن بۆ قەبارە و کاریگەری نەرێنی تەحەدیەکان بکەین، ئەگەینە ئەو ئەنجامەی کە تەحەدیاتی ناوخۆیی زیاتر لە هەموو ئەوانی تر کاریگەری لەسەر بنکۆڵکردن و لاوازکردنی قەوارەکە ئەبێ. بۆیە ئەبێ ئەولەویەت لە ڕوبەڕووبوونەوە لای هەمومان چارەسەرکردنی کێشەکانمان بێ لەسەر ئاستی هەرێم بۆ ئەوەی پێکەوە بە متمانە بە یەکتر و بە تەواوی دامەزراوەکانمان بە یەکڕیزی لەگەڵ تەحەدیاتی ئاستەکانی تر ڕوبەڕوو بین. بۆیە سەرەڕای جیاوازیەکانمان، سەرەڕای جیاوازیمان لە ڕووی فکر و ئایدۆلۆژیەوە ئەبێت تەواوی هێزە سیاسیەکان ناکۆکیەکانیان بەلاوە بنێن و هەموو یەکڕیز بین لە گەشەپێدانی کەلتوری دیموکراسی لەسەر ئاستی دامەزراوەی و جەماوەری، لە فەراهەمکردنی ئازادیەکان و ڕەخساندنی زەمینەی لەبارتر بۆ ممارەسەکردنی ئازادی ڕادەربڕین و ئازادی بیر و باوەڕی ئاینی و سیاسی و ئەوانی تریش. ئەبێ یەکڕیز بین سەبارەت بە پیادەکردنی پرەنسیپی جاکردنەوەی دەسەڵاتەکان، لە بەهێزکردنی دەسەڵاتی دادوەری و دامەزراوەی داواکاری گشتی و پاراستنی سربەخۆییان لە بڕیاردان، لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چاکسازی لە خەرجی و داهات و کەمکردنەوەی بێکاری و بڕینی دەستی حیزب و گروپەکانی بەرژەوەندی لە نێو ئابووری و بازاڕی هەرێمەکەمان. خۆ ئەگەر ئەمانە ئەولەویەت و نەخشە ڕێگەمان نەبن، هاونیشتیمانیانی کوردستان وەک پێویست متمانەیان بە دەسەڵاتی سیاسی هەرێم نامێنێ و بگرە لە ئێستادا تا ڕادەیەکی زۆر خەمی مەترسی لەسەر قەوارەکە لە ئاستە جیاوازەکاندا وەک خەمێکی گشتی نەماوە کە ئەمەش جێگەی ئەسەفە. بۆیە گلەی و نیگەرانیەکان سەرەڕای خۆڕاگری خەڵکی کوردستان دەبێت جێگەی بایەخمان بێ و هەوڵ بۆ ڕەوانەوەیان بدەین. بە تایبەت کە ڕوون و ڕەوان مەترسیەکان لەسەر ئاستی عێراق و ناوچەکە هەستپێکراون. لەسەر ئاستی عێراق ئامادەگی و قورسایی هەرێمی کوردستان هەرگیز بە ساڵانی دوای ڕووخاندنی ڕژێمی پێشوو بەراورد ناکرێن و بە هۆکاری دەستێوەردانی ئیقلیمی و ناکۆکی ناوخۆیی و تایفەی و حیزبی بەردەوام کار لەسەر لاوازکردنی پێگەی هەرێم و دەسەڵاتی دامەزراوە دەستوریەکانی ئەکرێ و دەستوری ساڵی 2005 هەرگیز وەکو خۆی جێبەجێ ناکرێ. هاوکات سەرباری بەردەوامی مەترسیەکانی داعش لەسەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ناکرێ دۆخی ناوچە سنووریەکان و هەلومەرجی ژیان و گوزەرانی گوندنیشتنانی ئەو ناوچانە لە ژمادنی تەحەدیاتەکاندا نادیدە بگرین و دیارە لە ئێستادا بەداخەوە بوونەتە مەیدانی شەڕێکی بە وەکالەت کە جگە لە زیان بە ئارامی و ژیان و مڵک و ماڵ و ئاقاری هاوڵاتیانی گوندنشین هیچ دەستکەوتێکی بۆ هەرێمی کوردستان تیانیە و ڕۆژانە پێشبەرگە قارەمانەکان و هاوڵاتیانمان بەناحەق شەهید دەبن.
لەو سۆنگەیەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان پێمان وایە بژاردەی دیالۆگی بنیادنەرانە و دوورکەوتنەوەی هێزە دژبەرەوەکان لە وڵاتانی ئیقلیمی و ئۆپۆزیسیۆنیەکانیان لە بژاردەی شەڕ و پەلاماری چەکداری و بە ئامانجگرتنی یەکتری و لەشکرکێشی بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان تەنها ڕێگەیە کە دوجارە بێ هەمووان ملکەتی حکم و لۆژیکی بن. چونکە ئارامی و پاراستنی سەروەری هەرێمی کوردستان و عێراق زامنی ئارامی و ئاسایشی تەواوی ناوچەکەیە. بەرمەبنای ئەو باوەڕەمان بە ئامانجی ڕاگرتنی لەشکرکێشی و دوورخستنەوەی بژاردەی شەڕ و هێرشکردنە سەر یەکتر یاداشتمان ئاراستەی نوێنەرایەتی گشتینەتەوە یەکگرتوەکان لە هەرێمی کوردستان و هەر سێ سەرۆکایەتەکەی دەوڵەتی عێراقی فیدراڵ کردووە بۆ ئەوەی هەریەک بە پێی ئەرک و دەسەڵاتی خۆی ڕۆڵ لە کوژاننەوەی ئەو ئاگرەدا بگێڕێ کە ڕۆح و ژینگە و ژیان و سەر و ماڵی هاونیشتیمانیانمان ئەکاتە سوتماک. بە تایبەتی کە عێراق دەوڵەتێکی ئەندام و دامەزرێنەری نەتەوە یەکگرتوەکانە و پاراستنی ئارامی و ئاسایشی نێودەوڵەتیش لە ئامانج و ئەرکە سەرەکیەکانی ڕێکخراوەکەیە و هاوکات پاراستنی شکۆ و سەروەری دەوڵەت و پاراستنی سنوورەکان بە میکانیزمی نێودەوڵەتی ڕەوا و ڕێپێدرا و ئەرکی دەوڵەتی عێراقە. لە کۆتاییە پێشبینیمان ئەوەیە بەشداربووانی ئازیزی ئەم دیدارە لە پانێڵەکانیان ورتر و قوڵتر ئەم تەحەدیاتانە شەن و کەو بکەن و بە بەشداری ئامادەبووان دیدارەکە دەوڵەمەند بکەن. هەزاران درود و سڵاو بۆ ڕۆحی پاکی شەهیدانی کوردستان، پارێزرا و شکۆمەند و گەشەکردو بێ هەرێمی کوردستان. زۆر سوپاس. بەڕێزان بەیانیتان باش دووبارە بە ناوی لیژنەی پەیوەندیەکانەوە بەخێرهاتنی هەموولایەک دەکەین. پانێڵی یەکەم تایبەتە بە دیالۆگی نیشتیمانی نێوان عێراق و ئەمریکا و شەن و کەوکردنی ئەو بابەتە لەلایەن بەڕێز کاک فەوزی هەریری سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکی شاندی هەرێمی کوردستان لەو دیالۆگە استراتیژیاکە لە نێوان هەردوو وڵاتی ئەمریکا و عێراق بەڕێواچێ. داوا لە بەڕێز کاک فەوزی هەریری یەکەم بفەرمێ. دووبارە بەخێر بێ کاک فەوزی. کاک جەنابەت وەکو ئیشارەتم بێدا سەرۆکی وەفدی دانوستانکار و شاندی هەرێمی کوردستان لە دیالۆگی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق. دووبارە بەخێرهاتن دەکەم. کاک فەوزی من بەڕاستی سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین. ئێمە ینی ئامانج لە دیالۆگەکە بە شێوەیەکی گشتی ئامانج لە دیالۆگەکە چییە؟ ئەو سێکتەرانەی کە لەم دیالۆگە گفتوگۆی لەسەرەکرێ لە نێوان هەردوو دەوڵەتەکە چییە؟ ینی بەگشتی لە سەرەتایە باسێکی ئەو بکەین گرنگی ئەم دیالۆگە بۆ نێوان هەردوو دەوڵەتەکە چۆنە و تا ئێستا هەنگاوەکانی بەکوێ گەشتووە؟ بەڵێ
زۆر سپاسان دەکەم سپاسی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە دەکەم سپاسی بەڕێز سەرۆکی پەرلەمان جێگر سەرکردە بەڕێزەکانی لانە سیاسیەکان وەزیرە بەڕێزەکان و ئەندامانی پەرلەمان و خوشکبرانی بەڕێز من بەڕاستی لە سەرەتاتەوە قەیەوەم نەدەکرد دانیشتنێکی وا دەوڵەمەند و فراوان و لەسەر تەلڤیزیۆن دەبی گوتم احتیمالە لەگەڵ لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە دایەلۆگێکمان دەوی بەڵام لەگەڵ ئەوە زۆر خۆشحاڵم کە ئەوڕۆ ئامادەم و خۆشحاڵم ئەو بابەتانەی کە پێ لە 2007 لە 26 یازدە 2007 اتفاقێک ئیمزاکرا لە بینی جۆرج بوش سەرۆکی ئەمریکای ئەو کات لەگەڵ نوری مالکی سەرۆک وەزیرانی عێراقی ئەو کات دوو اتفاقیان ئیمزا کرد یەکێکیان دایەلۆگی استراتیجی یان پەیوەندی استراتیجی لە بینی دوو وڵاتی عێراق و ئەمریکا ئەوی تریش اتفاقێکیان ئیمزا کرد بە ناوی Status of Forces Agreement اتفاقی وەزعی هێزەکانی ئەمریکا لە عێراق بۆ پێویستیان بەو اتفاقە بوو لەگەڵ عێراق لەبەرەوەی هێزەکانی ئەمریکا کە لە عێراق بوون لە چوارچێوەی موافقەتێکی ئەنجومەنی ئاسایشی ئومەمی متحیدە لە عێراق بوون ئەو ڕەزامەندیە لە 2008 تەواو دەبوو ئەگەر اتفاقێکی لابەلا لە بینی عێراق و لە بینی ئەمریکا ئیمزا نەدەکرا مانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بە نایاسایی دەبوو بۆیە پێویستیان بەو اتفاقە بوو کە پێیان گوت Status of Forces Agreement عێراق بۆ چوونی عێراق ئەوە بوو پاش 2007 و 2008 بەهۆی مووقفی سیاسی ناو عێراق بەهۆی دەستێوەردان هەندێک لە وڵاتانی دراوسی لە ناوچە حەزیان دەکرد بە زووترین کات ئەو هێزانەی کە لە عێراقن وڵات بەجێ بێڵن لە 2012 سەرۆک ئۆباما کە بوو بە سەرۆکی ئەمریکا پاش جۆرج بوش لە بەرنامەی هەڵبژاردننی خۆی وعدێکی دابوو کە هێزەکان لە عێراق دەکشێتەوە کە بوو بە سەرۆکی کۆمار لە 2012 هێزەکان زۆربەی هەرە زۆری هێزەکان 195 هێزەکانی سەحب کردەوە بۆشایەکی دروست کرد ئەو سەحبکردنەوە چونکە بەبێ ڕەزامەندی زۆربەی لایەنە سیاسیەکان بوو بە ڕەزامەندی هەندێک لە لایەنە سیاسیەکان بوو ئەوەی کە ڕوویدا بۆشایەکی دروست کرد ناسەقامگیری هاتە ئاراوە لە ناو عێراق لەو کاتەی هەتا ئەوڕۆ ئێمە باجی ئەو بریارە دەدەین کە بەبێ دیراست لە چوارچی بۆچوونی زۆربەی هێزە سیاسیەکانی عێراق ئەوە بوو کە ئەمریکا ئەو بریارەی وەرگ بەڵام ئەو بریارە کە ئەمریکا وەرگرت بنەمایەکی هەبوو اتفاق بوو لە بینی عێراق و لە بینی ئەمریکا کە وەکو عەرزم کرد لە 2007 ئیمزا کرابوو کە هێزەکانیان سەحب کرد یەکەم اتفاق کە پێ دەڵێن Status of Forces Agreement اتفاقی مانەوەی هێزەکان تقریبا جێبەجێ بوو ئەوەی کەمە اتفاقی استراتیجی پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا بوو اتفاقی استراتیجی اتفاقێکی ئەو تا تازە نییە شتێکی بڵێن یعنی سیر نییە پەیوەندیەکانی عێراق لەگەڵ وڵاتانی دەرەوە لە شێستەکانی سەدەی ڕابردوو هەتا ئەوڕۆ لە چوارچێوەی لیجانی اقتصادی کراوە بۆ نمونە عێراق بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا لیژنەی اقتصادی عولیای هەیە کە سەرۆکایەتی ئەو لیژنە یان سەرۆک وەزیرانی عێراق دەکا یان جێگری سەرۆک وەزیران بەراورد لەلایەن رووسیا بۆ نمونە جێگری سەرۆک وەزیرانی رووسیا ئەو لیژنە و هەموو وەزارەتەکان ئامادەن لەگەڵ هند بۆ نمونە هند زیاتر نەوتی عێراق دەکڕێ بۆیە لیژنەی اقتصادی عێراق لەگەڵ هند سەرۆکایەتیەکەی وەزیری نەوتی عێراقە بەرامبەری ئەو یان وەزیری وزەی هند دەبی یان وەزیری کە من لە بەغدا بووم کە وەکو وەزیری پیشەسازی لە 2006 تا 2010 5-6 لیژنە من سەرۆکایەتیم دەکرد لە عێراق سەرۆکی لیژنەی عێراق بووم ئی ئابووری بۆ پەیوەندیەکان لەگەڵ ئەڵمانیا لەگەڵ پۆڵەندا لەگەڵ برازیل لەگەڵ چێک و زۆر وڵاتی تر
لەگەڵ من برێکاری وەزارەت لەگەڵ هەندێک لە مدیر عامەکانی وەزارەتەکانی گشت وەزارەتەکانی عێراق لیژنەی ئیتیفاقی استراتیجی لە بینی عێراق و ئەمریکا هەمان چوارچێوەیە تەنانەت ناوەکەی فەرقە دوو تشتی تایبەتمەندی هەیە ئەو لیژنە لەگەڵ لیژانی تر کە عێراقیتی لەگەڵ وڵاتانی تر بۆ پەرەپێدانی پەیوەندیەکان و پەرەپێدانی گەشە پێدانی ئابووری و کۆمەڵایەتی و پەروەردە و ئەو بابەتانە ئەوەی کە لەگەڵ ئەمریکا هەیە دوو بابەتی گرنگ هەیە بابەتی مانەوەی هێزەکانی ئەمریکا ئەوانەی کە تا ئێستا لێرەن ئەوان لێرە بمێنن کێشەکان چنە دوو کێشن یەک ئەم هێزانە تا کەی لێرەن و کەی دەڕۆن ئەمە کێشەیە بۆ عێراق داوای ئەوە دەکات کێشەی دووەم کە ئەمریکا گرنگە لە لای خۆی کە ئەوان سەحبی هێزەکانیان بکەن ئەو بۆشایەی کە ڕوودەدا کێ دەیگریتەوە کێ پڕی دەکاتەوە بۆشایەکە ئایا عێراق توانای ئەو هێزانەی هەیە کە بیتوانی سەروەری عێراق بپارێزی ئایا عێراق ئەو هێزانەی هەیە کە بیتوانی سەقامگیری لە وڵات بپارێزی ئایا عێراق بەڕەو لایەکی تر دەکەوی توندرەوی زیاتر دێتەکایەوە ئایا داعش سەر هەڵ دێتەوە ئایا توندرەوی تر خەڵکی یعنی ئەو دوو بابەتانە یعنی بوارەکانی تری ئابووریان داپۆشیە عێراق یەک ئەجەندای هەیە زۆربەی هێزەکانی عێراق ئەجەنداکەیان ئەوەیە بە زووترین کات ئەو هێزانەی کە ماون لە عێراق ئەبێ بکشێنەوە ئەو هێزانە لەکوێن لە عین الئەسەدە لە فڕۆکەخانەی نیوەدەوڵەتی هەولێرە و باسی قاعیدەی حەریریش دەکەن کە ئەبێ ئەو هێزانە بڕۆن ئەو بۆچوونی هەموو عێراقیەکان نییە بۆچوونی هەندێک لە هێزەکانن بە تایبەتی ئەو هێزانە سیاسیەکانن کە شیعانە کە متمانەیان بەخۆ هەیە کە دەڵێن ئێمە بای ئەو هەندە هێزمان هەیە بتوانین سەروەری خاک بپارێزین بای ئەو هەندە هێزمان هەیە بتوانین عێراق یەک بگریتەوە لەو بەرابەردا هێزی تر هەنە کە عێراقین عەرەبن ئی عەسکەر مەسەلەن هێزی سەربازی عێراق ئەوان خۆیان دەڵێن ئێمە وەکوو هێز ئەو توانامان نییە بەرگری لە خۆمان بکەین بەرامبەر بە داعش ئەگەر سەری هەڵداوە لە ناو کۆبنەوەکان بە وازحی ئەوە دەڵێن ئەو توان هێشتا وەختمان دەوێت پێویستە ئەوەمان هەبێت بۆچوونی هەرێمی کوردستان هەمان بۆچوونە کە داعش مەترسیەکی جددیە بە تایبەتی لەو شوێنانەی کە لە بینی ناوچەکانی کێشە لەسەرەکان لە بینی ئەوان و لە بینی هەرێمی کوردستان هەندێک بۆشایی بە قۆڵی 40 کیلومتر 50 کیلومترە داعش بە کەیفی خۆی هاتوچوو چەندین شەهیدمان لەو فترەی رابردوودا لەو جەبهانە داعش حەزوری هەیە لای تر ئەوانەی کە دەیانەوێ هێزەکان نەمێنن دەڵێن نەخێر ئەمە مەترسیەکی جددی نییە ئەمە ڕەنگە ئەمریکیەکان دەستیان تێدابی بەو نەمتمانەیەک هەیە لە بینی ئەو دوولاوە یعنی ئەمە باگراوندەکە بوو ئەگەر بەدە ئێمە وەکو هەرێمی کوردستان یەکەم جار نییە بەشداری هەندێک کۆبوونەوەکان بکەین پێشان دکتۆر فواد کە سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێم بوو وەکو نوێنەر لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراقیەکانی پێشوو سەردانی وڵات دەبوو ئەو بەڕێزە برای خۆشەویستم کاکسەفین یەک دوو جار وەکو نوێنەری هەرێمی کوردستان ئامادەی هەندێک لە کۆبوونەوەکان بووە لە ئاستێکی باڵا ئەوەی کە ئێستا ڕوویدا بۆ یەکەم جارە هەرێم وەکو قەوارەی سیاسی هەرێم بەشداری ئەو کۆبوونەوان دەکات فەرقەکە لێرەیە ئەوەیش لە بەڕاستی بە تەنسیقێکی تەواوی جەنابی سەرۆکی هەرێم لەگەڵ ڕئیس وەزەرای ئێستا کە بەڕێز مستەفا کازمیە کە هەردووکیان تێگەیشتن هەرێم مەترسیەکی جددی هەیە لەو بۆشایەی کە ڕوو دەدا لە عێراق ناسەقامگیری لە بەغدا و لە عێراق ناسەقامگیریە بۆ ئێمە مەترسیەکی گەورەیە لە قەوارەی ئێمە لە سەقامگیری لە هەرێمی کوردستان بۆیە بە تێگەیشتنی خۆیان بڕیاردرا هەرێم وەکو قەوارەی سیاسی بەشداری ئەو کۆبوونەوانە بکاتن و ئێمە بەشدار بووین بە خۆشحاڵیەوە من تەنها نەمدەتوانی بەتەنێ چونکە کێشەکان زۆرن
بۆ یە دووسێ برادری خۆمان لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی پێشمەرگە بەشدارن لەو بوارە و بەردەوام دەبین لە ئامادەبوونمان لە ئەو دایەلۆگە لەو گفتوگۆوانە. دەستخۆش باسی ئەو تەوەرێکی گرنگ کرد لە بەسەلەی مانەوە یان نەمانەوەی هێزەکانی ئەمریکا. خۆ دەزانین کە سەرەتای ساڵی 2020 بڕیارێکی تەشریعی لە پەرلەمانی عێراق دەرچوو بۆ ئەوەی کە هێزەکان هێزە بیانەکان خاکی عێراق بەجێبێڵن و دوایش لەلایەن محکەمەوە ڕەت کرایەوە کە پەرلەمانی عێراق و ئەنجومەنی نوێنەران ئەو مافەی نییە. ئەم بڕیارە تا چەند کاریگەری هەبووە لە گفتوگۆکان لە بینی ئەمریکا و عێراق ئەوەی کە باست کرد ئەو بۆشایی ئەبدی کە تا ئێستا هەم لەسەر ئاستی عێراق هەم لە بینی هێزە سەربازیەکان و هێزەکانی پێشمەرگە بەتابەت لە ناوچە کێشە لەسەرەکان ماوەوە تا ئێستا ئەو مەترسیانە زوو ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە لە موشک بارانکردنی تەنانەت لە ناوجەرگەی شارەکان و لە ناوجەرگەی پایتەختی هەرێمی کوردستان. ئیری ئەو بڕیارە و ئەو تێڕوالیدەی کە ئێستا لە ناو هێزە شیعیەکان هەیە کاریگەری لە ناو دیالۆگە استراتیژیەکە کاریگەری لەسەر ڕەو سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەبووە یان نەبووە. دوای ئەوەی کە باسی ئەومان بۆکەی ئەمەوێ بە وردی باسی ئەو سێکتەرانەمان بۆ بکەی کە مەلەفی گفتوگۆکان تەنها مەلەفی ئەمنی یا مەلەفی تریژەگرێتەوە. بەڵێ زۆر سپاس. بێگومان ئەم کێشەی مانەوە یان نەمانەوەی هێزەکان ئێستاش مهمترین بەرزترین گرنگترین کێشەیە بۆ لایانی سیاسی عێراقی نەک بۆ وەفدی عێراقی. وەفدی عێراقی کۆکە لەسەر پێویستی بەمانەوەی هێزەکانە. وەفدی عێراقی کە نوێنەرانی مەسەلەن وەزارەتی بەرگەری عێراقن، وەزارەتی ناوکۆ، لایەنەکانی تری ئەمن و ئاسایشی عێراق و کوردستانیش کۆکن کە ئەوە نەک ئێمە حەزمان لێیە بمێنن بەڵام جددیانە ئێمە توانای ئەومان نییە ئەو هێزانە توانای ئەوەیان نییە بەرگەری لە سەروەری عێراق بکەن ئەگەر داعش دووبارە سەری هەڵداوە. بۆیە ئەوان کۆکن بەڵام لایەنە سیاسیەکانی عێراقی ئەوانەی کە دەستیان دەڕوا لە عێراق زەختێکی زۆر جددی دەکەن کە دەڵێن پێویستە ئەم هێزانە بڕۆن بە مەترسی لە خۆیان دەزانن بە تایبەتی پاش کوشتنی ئەو دوو سەرکردەی حەشێد و سەرکردەی هێزەکانی شیعە پێش ساڵێک ساڵ و بابەتێک. ئەوەی کە گۆڕاوە لەو معادلە ئەوەیە کە ئیدارەی ئەمریکی گۆڕاوە. ئەمەش تشتێکی ینی خاڵێکی زۆر زۆر گرنگە. ئیدارەی ترامپ بۆ چوونی جیای هەبوو گوێی نەدەگرت بەڕاستی زۆر لە داواکاریەکانی هەڵگرتنی یان لابردنی هێزەکان. بەڵام ئیدارەی تازەی ئەمریکی تا ئێستا مووقفی خۆی زۆر ڕوونی نەکردووە کە ئایا بەتەمایە یان بەتەمان نییە سیاسەتی خۆی بەرامبەر بە عێراق چییە. تا ئێستا هیچ وزوحێک نییە کە سیاسەتی ئیدارەی بایدن زۆر کەس بایدن بە دۆستی کورد لە قەلەم دەدا. بایدن هاتووە بایدن چووە ئێمە دیدارمان لەگەڵی کردووە چەندین جار هاتیتە کوردستان. زۆربەی سەرکردەکانی سیاسی هەرێمی کوردستان بەناو دەیان ناسید نەک خۆی تۆنی بلینکنیش کە وەزیری دەرەوەی ئەمریکایە، جەنرال ئۆستن کە وەزیری بەرگری ئەمریکایە. ئەو خەڵکە هەموو سەرکردەکانی ئێمە دەزانن کێشەی کوردستان دەزانن بەڵام تا ئەو لەحزەیە هیچ ڕوونێک نییە هیچ ڕوون نییە مووقفی سیاسی ئەمریکا بەرامبەر بە مانەوەی هێزەکانیان لە عێراق لە ئارادا نییە. بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە نەختێک یعنی زیاتر هەوڵ بدەین ڕوونکردنەوە هەبی لەو بابەتانە. دووسێ وەفدی ئەمریکی سەردانی هەرێمی کوردستانیان کرد. هەردوو وەفدی ئەمریکی دۆستایەتی گەلی کوردستانیان تووپات کردەوە. پشگیری ئەمریکا بۆ سەقامگیری لە عێراق و بۆ مانەوەی قەوارەی هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی سیاسی پشگیریان کردووە. ئەمە بەڵام من پێیان دەڵێم ئێوە قسە زۆر دەکەم بەڵام ئێمە دەمانەوێ ئیشەکان جێبەجێ ببێ فعلەکە ببینی چونکە بە قسە هەموو کەس دەتوانی قسە بکە. ئەمە زۆر گرنگە
بۆیە ئێستاش ئەو ئیتاری استراتیژی کە باز دەکرێت حکومەتی عێراق یاخود لانە سیاسیەکانی عێراق کردیتیانە زاویەیە کە تەنانەت باسی مانەوە یان نەمانەوەی هێزەکانی ئەمریکا هەموو بابەتەکانی تر بەڕاستی پشتگوێ خراون یعنی ئەم ئیتیفاقە لە 2007 ئیمزا کراوە من راپۆرتەکە هەموو خوێندم و ئەو کاتە ئەندامی کابینە بووم لە بەغدا دیراسەتیشمان کرد بریاریشمان لەسەردا یعنی تشتێکیان پێشکەشی عێراق کردووە کە پێشکەش زۆربەی وڵاتان نەکراوە لە بواری پەرەپێدانی ئابووری پیشەسازی پەروەردە خوێندنی باڵا تەندروستی بوارەکانی تری ژیان کە کۆمەلگا دەوڵەمەندتر بکەنەوە کۆمەلگا زیاتر پەرەپێدانی یعنی مرۆییشی تێدا بکەن بەڵام عێراق ئەو ئیرادەی سیاسیە نەبووە اینجا سەبەبەکە چییە تەداخلاتی بیانی بووە قەناعەتیان پێنەهێنا ئەو ئیرادەی سیاسی لەو کابینانەی پێشووی عێراق نەبووە ئەو ئەتیفاقە جێبەجێ بکەن ئەگەر جێبەجێیان بکرد بایە بەڕاستی ئێستا وەزعی عێراق وەکو وڵاتێکی ئەوروپی دەبوو ئەوەی کە ئەمریکا پێشکەشی عێراقی کردبوو 180 ئەگەر 190 نەبی لە بەرژەوەندی و گەڵانی عێراق بوو ڕەنگە 110 لە بەرژەوەندی خۆی بوو بەمانەوەی هەندێک لە هێزەکانی لە ناوچە کە بەڕاستیش پێویستی پێ نییە ئێستا ئەوڕۆ ئەمریکا پێویستی بەوە نییە هێزی هەبی لە حەریر یان لە هەولێر یان لە عین الئەسەد بای ئەو هەندە هێزی هەیە لە تورکیا و لە کەندا و لا وڵاتانی دراوسی کە ئیشەکانی خۆی بڕوێنی فعلی بۆیە ئێمە هەندێک گومانمان هەیە لە ئیدارەی داهاتوو کە ئەگەر من لە ئیدارەی ئەمریکی بم دەڵێم لە خۆم دەپرسم بۆ پێویستم بەو هێزەیە لە هەولێر چم بۆ دەکا بۆ پێویستم بەو هێزەیە لە حەریر بۆ نمونە چم بۆ دەکا لە نەتیجەوەش بەڕاستی با ئیشە کە دەتوانی لە هەر شوێنێک لە قاعدەکانی لە تورکیا یاخۆت لە کەنداویە بکاتن بۆیە ئێمە وەکو هەرێمی کوردستان پێویستە وریابین لەو بوارە بۆشاییەک ڕوو دەدا ئەمریکا بڕوە هیچ ئیتیفاقێکی سەرکەوتومان نەبێ لەگەڵ عێراق ئەمە چەندین جار وەفدی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بگات چەندین جار اتفاق ئیمزا بکەین بەڵام ئەگەر جێبەجێ نەکەن ئێمە یعنی چی بکەین لەمە باسی موچە دەکەین کێشەی هەرێمی کوردستان و حکومەتکردیتیانە کێشەی موچە کە زۆر بابەتی گرنگتر لەوە هەیە بەڵام ئەمە سیستمی حکومڕانی عێراق لەمەدایە تا ئێستا شێوازی ڕەفتاری حکومەتەکانی عێراقی پێشوو لەگەڵ هەرێمی کوردستان لە چوارچێوەی نیزامی فێدرالی نەبووە هەر مەرکەزیەتیان بەکارهێناوە بەناو فێدرالی ئێمە هەوڵمان داوە بەردەوامیش لە هەوڵدانین بەڵام پێشیان دەڵێن ئێوە تەماشای ئێمە وەکو قەوارەیەکی هەرێمی نەتان کردووە تەنانەت وەکو پارێزگایەکی تری عێراق ڕەفتارمان لەگەڵ دەکەن جەنەمانی ئەو هێزانە و بۆشەیەکی سیاسی بۆشایەکی عسکەری ڕوو بدا لە عێراق لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی ئێمە نییە بۆیە ئەو بابەتانەی کە جەنابی سەرۆکی پەرلەمان لە قسەکانی باسی کرد یەک ڕێزی لە هەرێمی کوردستان بەهێزترین وەرەقەیە کە ئێمە بتوانین قەوارەی گەڵەکەمان بپارێزین یەک ڕێزی لێک تێگەیشتن چارەسەرکردنی کێشەکانی ورد لە بینی لانە سیاسیەکان پێویستە ئەولەویەتی هەموو لانە سیاسیەکان بی بۆیە ئەمە وەرەقەیەکی زۆر گرنگە کە جەنابی سەرۆکی هەرێم بەدواداچوونی بۆ دەکا بۆیە سەردانی لانە سیاسەکانی کرد نەک تەنانەت لە هەرێمی کوردستان بەڵکو لە بەغداش ئەبێ لەگەڵ عێلاقاتی خۆمان لەگەڵ لانە سیاسەکانی عێراقیش بەهێزتر بکەینەوە بتوانە بگەڕێتەوە بۆ ئەو من ویستم پرسیار لەسەر ئەو مەسەڵەیە بکەم ئەمە خۆتزانی سەنجی هەرێم یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە دیدی ئەمریکا وەکو حکوومەتێک لە ناو دەوڵەتی عێراقا بەڵام سەنگ و قورسایی ئەوەی کە لە ماوەی ڕابردووە هەرێم خۆی
ئیدارەی خۆی کردووە و سەنگێکی هەیە لە مەسلەی بەتابەت لە ڕووە ئەمنیەکان و لە مەسلەی ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی داعشەوەوانە ئەم سنگ و قورساییە وای کردووە ئێمە تا ڕادێک دەستکەوتێک بەدەست بین کە وەکو شاندێکی سربەخۆ لە ناو ئەم دیالۆگە استراتیژیاوی بەشداری ئێبە لەم دیالۆگە چەند کاریگەریە کاتە سەر ئەو ڕێخستنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا ئەو کێشە تەریخیانەی کە بۆمان بەجێ ماوە و بەو کێشە تەکنیکیانەشەوە کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیا بەردەوامە لە ناو گفتوگۆکان لە چوارچێوەی ئەو گفتوگویان لە دیالۆگەکە ئەکرێ هەوڵی ڕێخستنەوە تەنزیمکردنەوەی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا چۆنە وەک شاندی هەرێمی کوردستان ئەو میکانیزمانەی کە ئیشی پێیەکە لە گفتوگۆکان لەناو ئەم دیالۆگە میکانیزمەکانی چۆنن ئەو یەک ریزی و یەکدەنگەی جەنابێت و جەنابی سەرۆکی پەرلەمان باسی کرد لەناو شاندی کوردیا بەدیەکرێت لەناو دیالۆگەکان بەڵێ ئەمە یعنی خاڵێکی زۆر گرنگە پێشەوەی ئێمە دەست بەکار بین لە کۆبنەوەکانمان لە دایلۆگ ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم لیژنەیەکی باڵای دروست کرد بە سەرۆکایەتی بەڕێز کاقوبا تاالبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەندامەتی زۆربەی وەزیرە بەڕێزەکان و کاک سەفین وەکو پەیوەندیەکانی دەرەوە و هەموو لایەکان باسی ئەومان کرد ئایا پێداویستیەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو لیژنەیە چن مەسەلان وەزارەتی پێشمەرگە لیستێکی ئامادە کرد وەزارەتی ناوخۆ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پلان ئەوەمان کۆ کردەوە هەر یەک بە لیستی خۆی و ئێمە وەکو چوار ئەندامی لیژنەکە بەڕێز دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران ئەندامە بەڕێز کاک لاوک سەلاح کە بەرپرسی نووسینگەی جێگری سەرۆکی هەرێمە ئەندامە هەروەها عەمید هەژار ئیسماعیل کە نوێنەری وەزارەتی پێشمەرگەیە و کە بەرپرسی کۆکردنەوەی پێداویستیەکانی ئەمنی و سەربازی لە هەردوو وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە و وڵانەکانی تر پێداویستیەکانمان کۆ کردەوە مەلەفێکی خۆمان کرد و پێشکەشی عێراقمان کرد ئەو پێداویستیانەی ئێمە ئەبێ لە چوارچێوەی پێداویستیەکانی عێراق پێشکەش بکەین چونکە ئێمە بەشێکین لە عێراق لە عێراق لە وەزارەتی دەرەوەی عێراق بەڕێز دکتۆر فواد حوسێن کە سەرۆکایەتی لیژنەی عێراقی دەکاتن فەریقێکی دروست کردووە کە تەنسیق دەکەن لە بینی هەمولانە هەموو وەزارەتەکان و لەگەڵ هەرێمی کوردستان بۆیە ئەوان لەگەڵ ئێمە لەسەر خەتن ئەوەی تەشخیصات ئەوەی کە ئێمە دەستنیشانمان کردووە کە پێداویستی بن لە بواری لە کەرتی تەندروستی خوێندنی باڵا بوارەکانی تر پێشکەشی ئەو لیژنە ئەوانە هەر بەشێک داخلی پێداویستیەکانی وەزارەتی پەیوەنددار دەکەن بۆ نمونە پێداویستیەکانی خوێندی باڵای ئێمە بەشێک دەبن لە پێداویستیەکانی خوێندنی باڵای عێراق تەندروستی هەروە ئەوەمان کرد و هیچ کێشە نەبوو علاقاتی زۆر باشیشمان دروست کردووە لەگەڵ نوێنەرانی لانە حکومیەکانی ئەو لیژنە و بەردەوام لەسەر خەتن لە تەلەفۆن بۆ نمونە لانی سەربازی و ئەمنی عێراق بەردەوام لەسەر خەتن لەگەڵ نوێنەری ئێمە لە لیژنە تەنانەت دوێنێ کۆبنەوەیەکی تر هەبوو لە بەغدا نوێنەری ئێمە بەشدار بوو لەگەڵ لانەکانی عەسکەری و ئەمنی لەگەڵ هێزە دۆستەکان ئامادەکاریەکیان دەکرد بۆ هەندێک پێشنیار بۆ کۆبوونەوەی داهاتوو کە مانگی تقریبن مانگی هەشت دەکرێت ئێمە بەردەوامین لە ئادبوون ئەگەر بڵێن هەتا ئێستا ئەو کۆبوونەوانە بەرهەمێکی بەرچاویان هەبوو بێ لە بواری ئابووری نەخێر بۆ چونکە عێراق یەک ئامانجی هەیە ئەویش نەمانەوەی هێزەکان لە عێراق هیچ بابەتێکی تر بەڕاستی ئیشی لەسەر ناکەن هەتاکو ئەو هەنگاوە جێبەجێ نەکرێت لە چوارچێوەی ئەو بڕیارەی کە دەڵێن بڕیاری پەرلەمانی عێراقە کە لە مانگی 2020 وەرگیرە کە تەنانەت ئەندامانی شیعەی پەرلەمان دەنگیان لەسەردا نە کورد بەشدار بوو نە سوننەکان بەشدار
بۆیە گفتوگۆ بەردەوامە عێراق بەردەوام دەبێت چونکە یەک ئامانجی هەیە نەمانەوەی هێزەکان ئەمریکاش گفتوگۆی بەردەوامە ڕەنگە بۆچوونی منە ئەوە بە منیان نەگوتووە بەڵام ئەوانیش گەیشتن ئەو قەناعەتە دەیانەوێ بڕۆن دەیانەوێ بە ڕێگایەکی ئارامتر بڕۆن لەوەی بڵێن هەڵاتن بابەت بە بوارەکان وەکو باست کرد جەنابێت پێداویستیەکانی پەروەردە بۆ نمونە یان خوێندنی باڵا باسی زەمالات دەکەین بۆ قوتابیانی هەرێمی کوردستان لە ئەمریکا باسی هێنانی مامۆستایانی زانکۆ لە ئەمریکا بۆ ئیشکردن وەکو خۆبەخش لە هەندێک لە زانکۆکانی هەرێم ئەمە یەکێک لە بابەتەکان بووە لە بواری تەندروستی باسی کۆرۆنا زۆر گرنگ بوو ئەمریکا وعدیدا یارمەتی عێراق بداتن بە هەندێک پێداویستیەکانی بەرەنگاربوون لە پەتای کۆرۆنا لەگەڵ لە عێراق و هەرێمی کوردستانیش هەروە بوارەکانی سەربازی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ وەزارەتی بەرگری ئەمریکا بۆ یەکەم جار بە ئاشکرا بە ئامادەبوونی عێراقی باسی پێداویستەکانی پێشمەرگەی کرد ئێمە تقریباً 20 ساڵە هەرێم قەوارەیە ئەو دائما لە پشت پەردە پەیوەندیمان هەبووە لەگەڵ ئەمریکیەکان لە چوارچێوەی دایالۆگی استراتیجی بە ئاشکرا گفتوگۆ دەکەین دەڵێن پێشمەرگە ئەوەی پێویستە ئێوە پڕچێکی بکەین لەو بوارە لەو جەبهەیە پێویستمان بەو بابەتانەیە یعنی پێداویستیەکانی خۆمان بە ئاشکرا باسییان لەگەڵ دەکەین لە ماوەی پێشوو بەدەر لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ دۆستەکانی تریش وەکو قەوارە دەچوین قسەمان لەگەڵ دەکردن بە پشت پەردە ئەگەر ئیشێکیان بۆ خێرێکیان بەمەیان دەکردیانە ئێستا نەخێر ئێستا ئێمە بەشێکین لە عێراق داواکاریەکانمان ئەوانن 1 2 3 4 شەرمیش ناکەین داواکاریەکان بکەین بە ئامادەبوونی سەرکردەکانی عێراقی ئەوانیش پێشگیری لەو داواکاریەکان دەکەن دەستخۆشکە فەوزی ئێمە لە چوارچێوەی قسەکان تا پێشووتر باسی ئەوت کرد کە ئیدارەی نوێی ئەمریکا هێشتا سیاسەتی خارجیەکەی لەم کابینە تازەیە لە دوای ترامپ ڕوون نییە هەرچەند هەندێک گەڕی دانوستان و ینی دیالۆگی نیشتی استراتیژیەکە لە دوای هەڵبژاردنی سەرۆکی ئەمریکا بەڕێوە چووە ئێمە ئەمڕۆ پانێڵێکی تایبەتمان هەیە لەسەر کاریگەریەکانی هەڵبژاردننی عێراق لەسەر دۆخی عێراق و ئەو ئاڵنگاریانی ڕوبەڕووی هەرێمی بێتەوە بەڵام ئەمێ پرسیار کەم حکوومەتی ئەمریکا چاوەڕێ ئەو گۆڕانکاریاناکە کە لە هەڵبژاردننی پێشوەختی عێراق دێتە پێشەوە بۆی بە ڕوونی ڕێی خۆی لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی دیالۆگەکە بخاتە ڕوو تۆکە خۆت بەڕێزت ئەزانی دیالۆگەکە لێک تێگەشتنی لەیەکەوێتەوە لێک تێگەشتنەکانە نەبن بە ڕێکەوتن وەکو جەنابیش ئاماژەت پێکرد تا ئێستا بەرهەمێکی بیندرا و واقعی نەبووە کە ئەستی پێ بکەین ئەو کاریگەریانە تۆ چۆنەی بینی و ڕوتی بەڕێوەچوونی ئەم دیالۆگە استراتیژیە برژەوەنیەکانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان چۆن لەیەکەوێت بەڵێ دووبارە پرسیارێکی جێی خۆی دیالۆگی استراتیژی لە ئایندا دەگۆڕدرێ دەبێتە لیژنەی ئابووری وەکو ئەوەی کە عێراقیتی لەگەڵ وڵاتەکانی تر بابەتی سەربازی و مانەوەی هێزەکان لێی دەرکەی دەبێتە لیژنەیەک وەکو لیژنەکانی کە عێراقیتی لەگەڵ هند و لەگەڵ ئەڵمانیا لەگەڵ ئەمریکا لەو چوارچێوە ئیش دەکات ئەو انتخاباتەی داهاتوو عێراق زۆر گرنگە گرنگێکی تایبەتمەندی هەیە بۆ عێراقیەکان بۆ ئەمریکاش لە 2003 کە حکومەتی سەدام ڕووخا گوتیان عێراقێکی نوێ هاتە دێ ئەو عێراقە نوێ لە 2003 وەکو منداڵێک بوو کە ئێستا لە دایشی بووە ئەمریکی و بەریتانی وڵاتانی تر کە دۆستی ئێمەنە و ئەوانە هاتن ئەو دەستی ئەو منداڵیان یان گرت و گوتیان ئێمە ئێستا فێرت دەکەین ئێمە چاومان لە تۆ دەبێت تا گەورە بی لە 2003 هەتا ئەوڕۆ ئەمە 18 ساڵە ئەو منداڵە ئێستا 18 ساڵە هەتا کەی دەستی ئەو منداڵە بگرن فێری هاتوچۆی بکەن
ئەمریکا و بەریتانیا و گەیشتونەتە ئەو قەناعەتە کە تازە تەواو ئەمە 5 انتخابات 5 هەڵبژاردن دەبی و هێزەکانی دەرەوە لە عێراقن 2005 هەڵبژاردن بوو هێزەکانی ئەمریکی ماون 2010 گوتیان ئێمە دیموکراسیەت دەچەسپێنین و گەشەپێدانی ئابووری و کۆمەڵایەتی و ئەوە دەکەین 2014 هەرماون انتخاباتی سێەم 2018 دیسان عێراق انتخاباتی کرد هێشتا ماون ئەوە دەبێتە 2020 انتخاباتی 5 و ئەو مناڵەکە 2000 لەدایکی بوو ئەو ڕۆ 18 ساڵە هەتاکەی لە بەدەستمان بگرن و فێرمان بکەن ئەوانیش بێزار بوونە بەڕاستی ئەگەر بڵێ ئایا چی بەرژەوەندیەکی هەبووە ئەمریکا لەمانی لە عێراق هەرچەند تەماشا بکەی لێ بکە یەک بەرژەوەندی نەبووە نەنەوتی بردووە نا کشت و کاڵی وەرگرتووە نا پیشەسازی وەرگرتووە نە ئەوان نە وڵاتانی تر بۆیە مانەوەی ئێرە من ئەگەر ئەمریکیەک بم فکری لێ دەکەمەوە ئایا من بۆ لە وڵاتم هەموو ڕۆژ بە موشک بارانم دەکەن هەموو ڕۆژ 100 قسەم پێ دەڵێن من بۆ لێرەم ئەو خەڵکە منیان ناوێ بۆیە من بە قەناعەتی شەخصی خۆم وەلەو لەسەر تەلەڤیزیۆنە و لەسەر ئەو بابەتانە وەکو گوتم من تەوەقعیەوەم نەدەکرد بەڵام من پێشبینی دەکەم پاش ئەو هەڵبژاردنە با 3 تا 6 مانگی تر هێزەکانی ئەمریکا لە عێراق نەمێنن بۆشاییەک دروست دەبی ئەو بۆشاییە ئەبێ ئێمە وەریابین چۆن پڕ دەکرێتەوە بۆیە دووبارە قسەکانی جەنابی سەرۆکی پەرلەمان گرنگە لە ناو خۆمان وەکو قەوارە وەکو هێزە سیاسیەکان ئەرکێکی سەرشانمان ئەم ئەرکە تەنانەت حکومەت نییە بەڕێزان حکومەت هەتا ڕادەیەک دەتوانی خزمەتتان بکە ئەبێ خزمەتی خۆمان بکەین ئەم ئەرکە تەنانەت سەرۆکی هەرێم نییە ئەبێ مبادرەیەکی لاانە سیاسیانیش هەبی بڵێن وەرن بابە ئەگەر ئەوە حکومەت پێ ناکرێ ئێمە لەگەڵ حکومەت دەیکەین ئەگەر سەرۆکا پێ ناکرێ ئێمە ئەگەر پەرلەمان پێ ناکرێ ئێمە ئەبێ بەرژەوەندی خۆمان لەو چوارچێوەیە بپارێزین چونکە پێشبینی شخصی خۆم من ئەگەر وەزع وا بڕوا من گەشتبین نیم نەک لەبەر ئەوەی ئێمە شایستەنین بەلعکس ئەوەی کە لە هەرێمی کوردستانەیە لە زۆربەی لە ناوچەکانی ئەو شەرقی ئەوسەط نییە توانامان هەیە ئیمکانیە بەڵێ کێشەمان هەیە بەڵام ئەگەر بەراورد بکەی وەزعی هەرێمی کوردستان ئێستا لەگەڵ پێش 20 ساڵ ئەرد و ئاسمان فەرقە ئێمە زۆر هاتینە پێش تەماشای لایەنەکانی شوێنەکانی تری عێراق بەداخەوە کە زۆر بەرەو پاش ڕۆیشتنە و پارێک یەکجار زۆریان بەردەست بووە بۆ کەشە پێدانێ بەڵام نەیان کردووە ئێمە بە هەر چۆنیەک بووە گەیشتینە ئاستێک کە ئەلحەمدولillah وەزعمان لە زۆر وڵاتانی ناوچە باشترە بەڵام داهاتووێکی ناسەقامگیر لە پێشە وەکو گوتم تا ئێستا ئاشکرانیە ئیدارەی تازە چ دەکا خەڵک زۆر هاتوچۆ هەرێمی کوردستان نییە بەڵام هیچ مەلموسمان نییە هەتا ئێستا وەلەو ئێستا سەرۆک وەزیران دۆستی ئێمەیە بە دۆستا قەلەم دەدەین بەڵام ئیدارەکەی حکومەتی ئەو لەگەڵ هەندێک سیاسی وەکو فێدرالیەت لەگەڵمان تەعامل ناکەن وەکو گوتم ئەمە چەندین مانگە ئێمە ئەتیفاقمان کردووە ئەتیفاقی بینی هەولێر هەموو شتێکمان پێشکەشی عێراق کردووە تا ئێستا یەک هەنگاوی ئیجابی وەریان نەگرتووە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەمە ئەبێ زەنگی خەتەرمان بۆ لێ بدە ئەبێ خۆمان لە بینە خۆمان و من دەڵێم مبادرەیەکی سیاسی کە جەنابی سەرۆکی هەرێم دەستی پێ کرد بە سەردانی لایەنە سیاسیەکان بە چوونی بەغدا ئەبێ لەگەڵ وڵاتانی دراوسی عیلاقاتی نوێ بکرێتەوە ئەگەر ئێرانە ئەگەر تورکیایە ئەگەر کەنداوە ئەبێ بڵێن ئێمە مەترسی دژی هیچ لایەک نین ئێمە حەز دەکەین ناوچە سەقامگیر بی ناوچە گەشە پێدانی تێدابی بەڵام بۆ خۆمان پێویستە کێشەکانمان بە زووترین کات چارەسەر دەستخۆش زۆر سپاس کاک فۆزی من بەشێکیەوەی کاتەکە ماوە بەجێڵم بۆ پرسیاری میوان و میوانە بەڕێزەکان ئەگەر کەسێک پرسیارێکی هەبێ ئەلازان میکانیزمەکەی ناو وەرگرین یا هەر ئاوە هەتا سەعات چەندمان هەیە وەڵاهی هەر چارەکێک 20 دقیقەی تر دەرفەت یعنی هەمووی بەیەکەوە وەرگرین
جوان خان فەرموو. سڵاوتان لێبێت بەخێر هاتی. من جوان یونس ڕۆژبیانی سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. بەڕێزت باسی ناوچە کوردستانیەکان و ڕۆڵی نەتەوەی گرتوەکان و ئەو بۆشایی ئەمنیەت کرد کە ئێستا لە ناوچە کوردستانیەکان هەیە. من پرسیار دەکەم ئایا ئەو ئیتفاقی شنگال کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقدا کرا و نەتەوەی گرتوەکان تەرەفی سێم بوو تێیدا بەشدار بوو بۆچی تا ئێستا جێبەجێ نەکراوە و هۆکاری جێبەجێ نەکردنەکەی چیە؟ ئایا ڕۆڵی نەتەوەی گرتوەکان لێرە چیە کە عێراق پابند بکات بەوەی کە ئەو ڕێکەوتنەی شنگال جێبەجێ بکرێت؟ خۆمان دەزانین ئەو بارودۆخی ناوچە کوردستانەکان و هەموو ئاوارەکان لە بارودۆخێکی زۆر ناهەمواردە ڕۆڵیان چی دەبێت لەوە؟ پرسیارێکی تر داگیرکاری کەرکووک لەلایەن حەشد و ڕێکەوتنی ئەمنی بەکوێ گەیشت؟ هەروەها هەڵوێستی عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر تەجاوزاتی پەکەکە و پەلاماری پێشمەرگە و شەهیدکردنیان چیە بە هەڵوێستی عێراق لەسەر ئەو بابەتە؟ سوپاس. ئەبێ بەبیرم بێنەوە. مدحت محەممەد سلێمان کاک فەوزی بە درێژایی دروستبوونی حکوومەتی عێراقی لە کاتی لاوازی هەردەم وعدیان بە کوردایە ئەوەی کە بە ڕێژیش باسیەکەی کە زەنجێکی خەتەرە بە بۆچوونی من هەموو کێشەکانیان وەلا نایە دەڵێ تەنیا هێزەکە دەرچێ ئێمەش لەبەر چاومانە میلیشیا حکومی ئەو وڵاتە دەکات. ئایا ئەوە گەورەترین خەتەر نییە بۆ سەر هەرێمی کوردستان و کەی حیزبە سیاسیەکان لەو خەتەرە تێدەگەن بۆی تەواو یەک ڕیز بن؟ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بابەت بە ئەوەی یەکەم طبعا ڕۆلی نەتەوەی گرتووەکان بەندا بە ڕەزامەندی حکوومەتی عێراق. نەتەوەی یەکگرتووەکان ئەو حەقە بە خۆی ناداتن تێکەڵاو ئیشێک بکاتن بەبێ ڕەزامەندی حکوومەتی سەرتاسەری عێراق. پێشنیارەکە ئەوە بوو کە ئەوان بەشداری کۆبنەوەکانی هەرێم و عێراق بکەن بۆ چارەسەرکردنی کێشە لەو ناوچانەی کە بۆشایی ئەمنی هەیە و چەندین بڕیار وەرگیرا بۆ دانانی لیجانی تەنسیقی ئەمنی، تەنسیقی عەسکەری، کۆمیتەکانی تەنسیقی عەسکەری، بەڵام بەهۆی هەندێک کێشە لایەنی عێراقی نەیدەتوانی ئەو ئیتیفاقە جێبەجێ بکاتن. یعنی کێشەی سیاسی بەڕاستی نەک کێشەی خەڵکی نەبوو یاخۆت ئیرادە نەبوو، ئیرادەی سیاسی نەبوو. ئێمە لا هەولێر لیژنەی تەنسیق دانراوە، لیژنەی تەنسیقی ئەمنی هەیە و ئێستا ڕەزامەندی دراوە پاش شەهیدبوونی چەند پێشمەرگە لە بەرەکانی هەرێم و عێراق دووبارە نوێ کراوە، یەک دوو لیجان دەستیان پێ کردووە، بەڵام لە ئاست و خواستی هەرێم نییە، بەڵام باشترە لە پێشمانگێک بەرەو پێش دەڕۆین. اینجا و ڕۆلی خات و پلاسخارد بەرچاوە و مووقفی بەڕاستی مەردانەیە لە زۆر بوار قسەی خۆی دەکا، ڕێی خۆشی دەداتە ئێمە و پەیوەندیەکی زۆر باشی هەیە لەگەڵ سەرکردایەتی لە هەرێمی کوردستان و بەردەوام لەسەر خەتە بۆ هێورکردنی کێشەکان و ڕۆلی ئەبێ بە نرخ بەڕاستی ببینین. سوالی دووەم باسی ئەوەی کە خاتون هەر لەسەر ئەو بەشایی ئەمریکا لەو ئیتفاقیاری هەمووی شنگال کە جێبەجێ نابێ هەم ئەو بۆشایی ئەمریکا لە نێوان هەرێمی کوردستان و ئەوەی شنگاریش بەڕاستی ئەوەی کە من بە دوواداچوونم بۆ کردووە لەگەڵ بەغدا خۆی دەڵێن ئێمە نەمانتوانیوە ئەو بابەتانەکەی پەیوەندی بەمە هەیە جێبەجێ بکەین بەهۆی کێشەکانی ناوخۆ. ئەوەی کە پێویستە هەرێم بکاتن لە چوارچێوەی جێبەجێکردنی ئیتیفاقیەی شنگار هەمووی کردووە. وەکو گوتم من خۆم ئەو بابەتە لەگەڵ بەڕێز دۆستی خۆشەویستی خۆمان بەڕێز قاسم العەرەجی کە مەسئول مستەشاری ئەمنی وەتەنی عێراقا سەرۆکی لیجنەی عێراقا بۆ جێبەجێکردنی ئەو بابەتە دەڵێ ئەوەی کە هەرێم پێویستە بکە هەموو کردویتی.
ئەوەی کەماوە هەندێک بابەتە کە ئەبێ خۆمان جێبەجێ بکەین لەگەڵ ئەو هێزانەی کە لەوێنە لەگەڵ تەعامل بکەین لەگەڵ هەندێک لە لایانی حەشد کە پەکەکەنا لە چوارچێوەی حەشد بوونەتە ئەندام و ئەوانە گوتی ئەمە کێشەکانی خۆمانن کە پێویستە چارەسەر بکرێن ئەوەی کاگین باسی ئەوەی کە جەنابەت باسی کرد زۆربەی زۆری تەرکیزی دیالۆگەکە خراوەتە سەر مانەوەی هێزەکان لە ینی مانەوە و نەمانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق باسی ئەوەی کرد ینی لە دوای ئەمە لە دوای مەسەلەنەوەی کە بەڕێزیشت ئاماژت پێدا لە دوای دەرچوونی هێزەکانی ئەمریکا ئێمە تاکەی بیر لەوە نەکەینەوە وەکیانێکی سیاسی لە هەرێمی کوردستان ئەو یەک ریزیەی هەمە ینی ئەو یەک ریزیە کە زۆر جارۆک و شیعارات باسیەکەین و بەداخەوە هەر بە ڕووداوەکەی دوێنێشەوە کە لەوانەیە تۆزێ دەرێکیش بێ بەڵام ڕۆژ بە ڕۆژ ناکۆچیە سیاسیەکانمان قوڵترە بێتەوە مەشاکیلەکانمان قوڵترە بێتەوە تاکەی ئەو یەکریزی و یەکدەنگیەی کە هەرێمی کوردستان پێویستێتی بۆ ڕووبوونەوە هەم لەگەڵ کێشەکان لە ناوخۆی عێراق هەم لەگەڵ وڵاتانی دراوسێ چۆن جێبەجێ ئەمە یعنی ئەم مەترسیە واقعیە هەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچەکانی تر طبعا پێویستە ئێمە واقعانە قسە بکەین هێزی حەشدی شعبی ئەوڕۆ لە عێراق هەمووی خراپ نییە هێزێکە شەڕی داعشی کرد و قوربانیەکی زۆری داوە و جەنابی سەرۆک جەنابی سەرۆکی هەرێم جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرکردە سیاسیەکان یعنی شایەتیان بەوە داوە کە ئەو خەڵکە هەمووی دژمنی ئێمە نییە بەڵام لایەنێک پەیدا بوونە دەیانەوێ سوود لەو بۆشایە وەربگرن بۆ بەرژەوەندی شەخصی خۆیان ئەم لایەنە مەترسیدارن بەڵام نەک حەشدی شعبی بڵێن هەموو حەشد دژمنی نەخێر بەڵام لایەنێک پەیدا بووە فرسەتیان دیوە ئەو بۆشایە پڕکەنەوە ئەمانە مەترسیدارن پێویستە حکومەتی عێراق بەرەنگاربوونەوەیان بکاتن چەندین جار ئەوە کرا لەو دوسێ مانگەی ڕابردوو چەندین جار کێشە هەبوو لە بەغدا هەندێک لەو لایەنە ئەو کێشانەیان دروست کرد ئێمە وەکو هەرێمی کوردستان دژمنایەتی کەس ناکەین دژمنایەتی کەسیشمان نەکردووە و ئێمە حەز دەکەین باشترین پەیوەندیمان هەبێ لەگەڵ هەموو لایەنەکەن هەر یەک بۆ خۆی ئەوانە ئێستا پێشمەرگە بۆ ئێمە کەس ناتوانانی بە هەرێمی کوردستان بڵێ نابێ پێشمەرگە هەبی بۆ هەندێک شیعە کەس ناتوانانی بڵێ نابێ حەشدی شعبی هەبێ یعنی حەشدی شعبی بۆ هەندێک لەلایەنی شیعە وای لێ هاتووە وەکو پێشمەرگە بۆ هەرێمی کوردستان بۆ کورد بۆیە ئەبێ ئێمە وریای ئەو بابەتانە بین ئەبێ زیاتر بتوانین لەگەڵیان تەعامل بکەین ئێمە دووبارە دەکەمەوە کە سەرۆکی هەرێم سەردانی بەغدای کرد یەک لایەنی سیاسی بەجێ نەهێشت نەچوو مەرحەبایەکی لێ کرد چایەکی لەگەڵیان خوارد دووسێ قسەی خۆشیان لەگەڵی کرد داوەتی کردن بۆ بەغدا لە هەموو لایەکەوە يعني لا أقصى اليمين إلى أقصى اليسار عربة لاني سنكان هندك لايان مانشون كلبيني خويان جيراني يكترن چندين صالة مرحبا يان نكرد ولا يكتر ولام إما شوين أما بشيكا بيويست إما بيوندي كان مان لقل هموكس باش بكين لناو خومان لناو عراقيش لبر أوي سقامجيري هرمي كردستان برجواندي قواري هرمي كردستان پاراستنی هەرێمی کوردستان بە شەڕ ناکرێ بە ڕێزان ئەبێ ئێمە بە سیاست بیکەین بۆیە ئەمە زۆر زۆر گرنگە هەمومان یەک هەڵوێستمان هەبی لەو بوارەیە دەست خۆش بێ کاک فەوزی عەزەت کێشە ئێمە هیچی وامان نەماوە گەر جەنابەت شتێک بێ بڵێ بەتایبەت یەک ڕوونکردنەوە بدەی لەسەر ئەگەر هێزەکانی ئەمریکا وەکوی باست کرد ئێستا وەکو ئینیلیاتۆ ئێنی وەکو ئەولەوێتێکی لیاتوە لە لای ئەمریکەکە کە عێراق بەو هەموو مەشاکی لەو دوای 18 ساڵ دەستگرتن بەجێبێڵن هەڵوێستی کورد لە دوای ئەوە چییە بێ آخر منیش ئەوە دەڵێم یعنی نابێ ئێمە انتیزار بکەین هێزەکان بڕۆن پاشان هەڵوێستمان هەبی ئەبێ هەڵوێستمان زەمینە سازی بکەین دەستی پێکرد بوو لە ئێستاوە کێشەکانمان لە ناوخۆ یەک ڕێزی سەردانی یەکتر اتفاقێکی سیاسی ڕەنگانوێ لە بینی لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ چوونێکمان هەبی ئێمە چۆن
هەرێمی کوردستان دەبینین 20 ساڵی لەو ڕۆژ بۆ 20 ساڵی تر چۆن ڕۆلی خۆمان دەبینین لێرە بۆ 20 ساڵی تر لە ناو عێراق ئەو بۆ چوونە ئەبێ هەبێ بە یەک ڕێزی یەک ئەوە لەگەڵ عێراقیەکانیش لایەنە سیاسیەکان ئێمە زۆر دۆستمان هەیە لە عێراق دۆستی زۆرمان هەیە لە سوننا لە عەرەبی سوننا لە عەرەبی شیعە پێویستە ئەو دۆستاتێکان دووپات بەهێز بکەینەوە بێنە لامان بچنە لایەن ئەو پەیوەندیانە زۆر گرنگن بابەتێکی لەوە گرنگتر ناوچەکە دوو زلهێزی تێدایە ئەوڕۆ ئێرانە بمانەوێ نەمانەوێ تورکیایە بمانەوێ و نەمانەوێ پێویستە هەرێمی کوردستان بە تەنێ یان لە چوارچێوە عێراق باشترین پەیوەندی هەبی لەگەر ئەو دوو وڵاتە پەیوەندی ئابووری زۆر باشمان هەیە پەیوەندیەکانی بەرژەوەندیەکانی ئابووری هەردوو لە مەسلحەتی هەردوو لان بۆیە ئەبێ ئیشی بکەین بەڵام ئەم ئیشە ئەم سەرکەوتنە ئەم سەقامگیریە بەهێزی چەک نابی بەڵێ بۆ ئەو هەندە پێویستمان بەوەیە کە پێشمەرگە پڕچەک بکرێ ڕاهێنانی پێ بکرێ خزمەتی خۆی بکاتن بۆ سەقامگیری لە هەرێمی کوردستان و لە مەرزەکانی هەرێمی کوردستان بەڵێ مانەوەی پەکەکە کێشەیەکی زۆر گەورەیە دژی هەرێمی کوردستان کە ئەبێ چارەسەر بکرێتن و ئەمە ئێستا نییە ئەمە 20 ساڵە 30 ساڵە باز دەکرێت هیچ کێشەمان نییە لە هاوڵاتیانی کوردستانی تورکیا وەکو پەناهەندە وەکو بێن لە هەرێمی کوردستان بن لە عێراق بن ژیانی خۆیان بەڵام کە بووە بە کێشەی چەکداری کە بووە بە هەڵوێز دژی پێشمەرگی هەرێمی کوردستان ئەبێ ئەمە ئیدانە بکرێ هەموو لایەک سپاس بۆ هەموو لایەکە ئەو هەڵوێستیان هەبووە پاشەهیدکردنی ئەو 5 پێشمەرگەی هەرێمی کوردستان دوێن و خەڵکی تریشتەوە پاش بۆیە یەک ڕێزی پێکەوە ئەمە تەنها حەلە بۆ بەرەنگاربوونەوەی لە مەترسیەکانی داهاتوو زۆر سپاس دەستخۆش زۆر سپاس کە فۆزی من هەر وەکو بۆ بیرهێنانەوە بۆ جەنابیشت و بۆ تەواوی ئامادەبووان و گویانانی بەڕێزی ژێمە لەو مەسەلەی کە پەیوەندی بە ناوچە سنووریەکانی ئەمەوە ئەو کێشەی کە بەداخەوە 30 ساڵە بەردەوامی هەیە ساڵی پار لە کۆبنەوەیەکی پەرلەمان ینی تەواو تاوتوی هەموو لە ئەمنی و سیاسی و نیەکانی ئەو بابەتە کراوە داوا پەرلەمانی کوردستانیشە لە ڕاستپاردەکانی بۆ حکوومەتی هەرێمەوە بۆ سیاسەتی ئێستا هەرێمی کوردستانەوە بوو کە دیالۆگێکی نیشتیمانیانەش لە نێوان هەرێمی کوردستان و کوردانی پارچەکانی تر دەست پێ بکەین بۆی لە ڕێی گفتوگۆ و دیالۆگەوە لەسەر مێزی گفتوگۆ و دیالۆگ ئەو کێشانە چارەسەر بکەم هیوادارم ئەو پرۆسەیە بێتە ئاراوە پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش لەو مەسەلەی ڕۆڵی کاریگەری خۆیان بجێڕن دووبارە زۆر سپاس بۆ جەنابەت عەزیز کێش سپاسی ئەوەی بەڕێز سپاسی جەنابی سەرۆک و پەرلەمانتاران دەکەم
بەناوی خوای گەورە و میهرەبان ئەو کاتتان باش بەڕێزان پانێڵی دووەمی دیدارە سیاسیەکەمان باسکردنە لە هەڕەشە و تەحەدیات و ئالانگاریە ئەمنیەکانی سەر هەرێمی کوردستان دوای داعشیان با بڵێن دوای شەڕی داعش کە دەڵێن دوای داعش مەبەستمان ئەوەیە کە دوای ئەو شەڕە قورسانەی ساڵانی ڕابردووی 2014 و 15 و 16 و بەشێکی 2017 شەڕی داعش و تەحەدیات و هەڕەشە و مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان ئەگەرنا شەڕی داعش تا ئێستاش ئەتوانین بڵێن داعش بەردەوامە و شەڕ و مەترسیەکانیان بە جۆرێک لە جۆرەکان کەمتر لە ساڵانی ڕابردوو هەر هەیە و وجودی هەیە ئەو تەحەدیاتانە بە دیاریکراوی باس لە هێرشە موشکیەکانەکەین بۆ سەر هەرێمی کوردستان و بەتایبەتی هەولێری پایتەخت بۆ ئەم تەوەرە دوو میوانی بەڕێزمان هەیە یەکێکیان سەرکردەی حیزبێکی تێکۆشەری ساحەی سیاسی کوردستانە کە بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموودە سکرتێری حیزبی سۆسیالیستی دموکراتی کوردستان میوانی دووەممان ئەکادمیستێک و مامۆستایەکی زانکۆیە بەڕێز کاک دکتۆر عوسمان عەلی جەنابیان با بفەرمون دکتۆر ئەو بەکاردێنی بەناوی خوا دووبارە زۆر بەخێر بێن بەناوی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە و ڕەوەندی کوردستانی زۆر بەگەرمی بەخێراتنتانەکەین و سپاسیشان دەکەین کە لەگەڵمان بەشدار بوون لەو دیدارە سیاسیە سەرەتا لە کاک محەممەد دەست پێیەکەم پرسیاری یەکەمی ئاراستە دەکەم کاک محەممەد لە سەرەتای ساڵی 2020 دوای ئەوەی کە قاسم سلەیمانی لەلایەن هێزەکانی ئەمریکا دەکوژرێت 5 ڕۆژ دوای کوژرانی قاسم سلەیمانی ئیران وەک ڕەتفعلێک بۆ ئەو حەدەسە موشک بارانی یان با بڵێن هێرشی موشکی بۆ سەر هەولێر و بۆ سەر معسکەری عینزالە لە ئەنبار دەست پێ ئەکا لە ساڵی 6 مانگ یان زیاتر لە 6 مانگ ئەو هێرشانە دووبارە بوویەوە جارێکی تر هێزێکی نادیار هێرشی کردەوە سەر هەرێمی کوردستان بە دیاریکراویش هەولێری پایتەخت لە ساڵی 2021 سێ هێرشی یەک لە دوای یەک لە ماوەی کەمتر لە 3 مانگ نزیکەی 2 مانگ سێ هێرشی یەک لە دوای یەک لە مانگی یەکەمیان لە مانگی 2 دووەمیان لە مانگی 3 چوارەمیان لە چواردەی 4 سێمیان لە چواردەی 4 هێرش هەیە ئەو سێ هێرشی موشکی دووبارە کرایەوە سەر هەرێمی کوردستان ئەگەر سیر بکەین هێرشی با بڵین پێنجەمیان ئەوەی کە لە مانگی 4 ئەنجامیاندا هێرشێک بوو ئەنجامدەرانی هێرشەکە شێوازی هێرشکردنەکەیان لە بەکارهێنانی کاتیۆشایەک یان هاوانێک گۆڕی بۆ بەکارهێنانی درۆنی مێن ڕێژکراو کە ئەوە بێگومان پێمان وایە کە ئەو جۆرە هێرشکردنە یان بەکارهێنانی ئەو جۆرە تەکنەلۆجیایە لە هێرشکردن ناکرێت لەلایەن گروپێکی بچوو کە دەماندید لە ڕاگەیاندنەکان دوای هێرشەکان گروپێکی بچوو خۆی ئەعلان دەکرد کە ئەوان مەسئولیەت و بەرپرسیارەتیان هەیە لەو هێرشەدا بۆیە پێمان وایە ئەبێ
هێزێکی گەورەتر لەو گروپە بچووکانە یان هێزێکی بە ئیمکانیەتتر لەو گروپە بچووکانە لە پشتەوەی ئەو هێرشانە بوو بێتن. پرسیارەکەم بۆ جەنابەت ئەوەیە بە بڕوای ئێوە چێ بە دیاریکراوی لە پشت ئەو هێرشانەیە کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان و بە دیاریکراویش هەولێری پایتەخت. لە هەمان کاتدا پرسیارێکی تر پێیام و ڕسالەی ئەو هێزانەی یان ئەو گروپانەی یان ئەو لایەنەی ئەو جەهەتەی کە هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان پێیام و ڕسالەیان چێ بۆ هەرێمی کوردستان دەیانەوێت لە پاڵ ئەو هێرشانە چی بە هەرێمی کوردستان بڵێن بە سەرکردایەتی سیاسی بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێن. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان جێگەر هەموو ئەو بەڕێزانە ئەندامانی پەرلەمان حزبە سیاسیەکان وەزیرە بەڕێزەکان هەموو وڵاتیان هەمووی کرد لێرە ئامادەن خۆشحاڵم کە ئەمڕۆ باسی مەسەلەیەکەکەین کە چارەنووسی میلەتەکەمان و هەموو لایەکی پێوەیە. لە ڕاستیدا من پێم خۆش بوو لە باتی مەترسیەکان باس بکەین باسی نقطە بەهێزەکانی قۆناغی ئێستای میلەتەکەمان کردایەت و هەنگاوە بەهێزەکانمان کردایەت بۆیە من پێم وایە گەڕانەوە بۆ ئەوەی کە ئێمە باسی مەترسیەکان بکەین یعنی بۆیە بەهێزەکانمان باس کردایەت. لە ڕاستیە من ئەمەوێت کەمێ بگەڕێمەوە بۆ دواوە وەزعی کوردستان میلەتەکەمان ڕەنگە ئەگەر ئاور بدەینەوە لە دواوە لە ماوەی 23 شۆڕش و ڕاپەڕینی ڕابردوو خەبات و تێکۆشان توانی لە دوای گۆڕانکاریەکانی دنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاز هەڵوەشانەوەی سۆڤێتی پێشوو و یەکجەمسەری سیاسی لە هەموو دنیادا ئەوە وای کرد کە لەو چوارچێوەدا کورد ئەو شەپۆ لە بەناوی دیموکراتیەوە کە بەرەو ناوچەکات کوردیشی لێ بێبەری نەبێت و کوردیش توانی لەو ڕووداوانە ئیستیفادە بکات. و ئازاری 91 وەرچەرخانێکی گەورە بوو لە مێژووی سیاسی میلەتەکەماندا هەنگاوێکی گرنگ بوو و نۆی چواری 2003 واتە نەمانی ڕژێمی عێراق پێم وایە ئەوەش هەنگاوێکی گرنگ بوو چونکە تابوونی بەعس و ڕژێمی عێراق هەمیشە ڕەنگە کورد لە گوێی گۆڕ بوو بێتە ئەو کاتانش بۆیە پێم وایە ئەو گۆڕانە گەورانە لە منتیقەکە ڕوویدا کورد توانی هەنگاوەکان بە ئاراسەیەک بنێت سوود لە ڕووداوە گرنگەکانی شەڕی عێراقیێران شەڕی کەنداو و کۆی منتیقەکە هاتنی ئەمریکا بۆ ناوچەکە و ئەمانە هەموو سوودێکی لێوەربگرێ لەو چوارچێوەدا کوردی وەکو نەتەوەیەک بتوانێت چونکە کورد خۆی بۆ خۆی ئامادەیی تێدا بوو نەتەوەیەکی جیاوازە خاک و نیشتمانی خۆیەیە و هێزی پێشمەرگەشیە بوو ئەمانە توانی لەگەڵ ڕێڕەوی گۆڕانکاریەکاندا جێ نەمێنێت و هەنگاوی گرنگ و باش بنێت. لە دوای 2003 بەدواوە ڕەنگە هەندێک لە شۆڤێنێتی عەرەبی یاخود لە ئەوانەی کە بەرچاویان تەنگە لە منتیقەکە وا بیریان کردەوە کە کورد لە دوای ڕووداوەکان و ئەو گێژەڵەکەی کە هاتووە کورد شتێکی دەستکەوتووە بەڵام ئەبێت وردەوایان لێ بکەین بیانگەینەوە شوێنەکانی خۆیان بیان گەڕێنەوە ئەسلی خۆیان چونکە ڕەنگە تا ئەو کاتانەی تا ئێستاش ڕەنگە کوردیان وەکو شەریک قبوڵ نەبێت لە عێراقدا یا خەڵکی کوردستانیان قبوڵ نەبێت ئەوانە کۆمەڵێک ڕاز و نیازە لە دڵ و مێشک و عەقڵیان هەیە. ئێمە لە درێژایی مێژووە هەمیشە تاوانەکان یاخود هەمیشە وامان و پیشان داوە کە ئێمە کێشەمان لەگەڵ سوڵتەدا هەیە لە عێراقدا کێشەمان لەگەڵ دەسەڵاتداران هەیە لە عێراقدا خۆمان لەوە لاداوە کە ئێمە کێشەمان لەگەڵ نەتەوە و میلەتەکانی تری عێراقا هەبێت. وەڵام بەداخەوە ئێستا کە ئیبینین زۆر لە حیزبە سیاسەکانی عێراقی ئەیانەوێت لە کورد نزیک بنەوە بەڵام لە ترسی میلەتەکە ناوێرن واتە میلەتەکە ئێستا دژایەتی ئێماکە و لەبەرەوەی کە دەنگەکانیان کەم نەبێتەوە ناوێرن ئەوەی کە لە بەغدا زۆر دژی خەڵکی کوردستان بێت دەنگ زیاتر بەوە ئەدەن واتە ئێمە لە ڕێگەیەک داین واتە ئێستا خەڵکی نەتەوەکانی تر لە عێراق زیاتر دژایەتیمانەکەن لە قوارەی سیاسی لە عێراقدا ئەمە بۆ وای دێتەوە بەرەو کوێچێت. دوای ئەوە تەبەن گۆڕانکاریەکان ڕوویدا و مەسەلەی شەڕی داعیش هاتە پێشەوە. مەسەلەی شەڕی داعیش ڕاستە ئێستا داعیش وەکو
هێزێکی قەوارەیەکی سیاسی دەوڵەت نەماوە بەڵام من پێم وایە تا ئێساش مەسەلەی داعیش مەسەلەیەکی سیاسیە لە عێراقدا مەسەلەیەکە ڕەنگە هەموو سونە داعش نییە بەڵام هەموو داعش سونەیە واتە قەزەیەکی سیاسیە لە عێراقا ئەگەر ئەو قەزیە سیاسیە لە عێراقدا چارەسەر نەکرێت ئاسان نییە مەسەلەی داعش کۆتایی پێبێت و بنەبڕ بکرێت چونکە مۆزوعەکان سیاسیە ڕەنگە هەتا ئەو سونانەی کە ئێستا لە حکومن لە عێراقدا ڕەنگە سونە هەمووی خۆی بە نوێنەری خۆی نەزانێت واتە ئەوە یەکێکە لەو کێشانە مۆزوعەکان ڕەنگە مۆزوعی سیاسی بن هەندێکی لە عێراقدا ئەو مۆزوعە سیاسیانە لە بڵانسی سیاسی عێراقدا لە شەراکەتی عێراقدا ئەو کاتە ئەتوانێت چارەسەری ئەوانە بکات مەسەلەی خەڵکی کوردستان لەگەڵ عێراقدا یاخود مەترسیەکان لەسەر ئەوەدا ڕەنگە ئێمە جاران حکوومەت عێراقی لە هەولێرەوە دروستەکرا ئەچووە بۆ بەغدا تاکەی تا ئەو ڕۆژەی سەرۆکوەزیران عەبادی حکوومەتێکی تەشکیل کرد هەمووی هێزە سیاسیەکانی کوردستان لە هەمووی هێزە سیاسیەکانی کوردستان لە سلێمانی لە کۆبوونەوە بوون داوایان لە عەبادی کرد نیو سەعات تاخیری بکات لەبەرەوەی ئێمە هێزە سیاسیەکانی کوردستان لە کۆبوونەوەدان ئامادە نەبوو نیو سەعات لەبەر خاتی میلەتێک نەتەوەیەک هەموو کوردستان تاخیری بکواتە لەو ڕۆژەوە تا ئێستا کورد شەریک نییە لە عێراقدا ئەو کاتە ئەو حکوومەتی خۆی تەشکیل کرد یەک دوو وەزیری دانا فەرموو بەشداریەکە نیانایکەن کەیفی خۆدانە واتە لەو کاتەوە ئەوەیە کورد مووقیفێکی یەکگرتووی یەکەڵوێستی سیاسی لەبەر ئەو ڕووداوانە بواەت لەو کاتەوە تا دوای ئەوانش بۆیەم پێم وایە ئەوەی هەندێک لەو گۆڕانکاریانە بوو لەوە مەسەلەی مەترسیەکان ڕەنگە مەترسیەکان لە هەموو دنیادا هەموو ڕەنگە ئێمە قەوارەی سیاسی ئێمە حدودەکەی و ڕەنگە نەمەیوی بێت نەگیرسا بێت بەڵام هەموو ئەو مەترسیانە ڕەنگە لە سەر زۆر شوێن هەبێت بەڵام ڕەبەرەوە ئێمە جۆغرافیای سیاسیمان تا ئێستا دیاری نەکراوە نازانی جۆغرافیای سیاسی ئێمە کوێیە ئێمە کورد لای خۆمانەوە خەڵکی کوردستان بە مەنسوورێ و بە حەمرین و بە فەتحە و بە خاپووری ئەزانین بەڵام ئێستا هاتووەتە قۆرەت و جەبارە و بانمەخان عەوێنە فایدە واتە ئەمە دووی تا ئێستا مۆزوعەکان یەکلایی نەکراوەتە بۆ ئێمە بۆیەم پێم وایە مەترسیەکان لەسەر ئێمە ئەوەندەی مەترسی ناوخۆ و خوازی ناوخۆ هەبێت ئەوەندە مەترسیە دەریکەکان خەتەر نییە لەسەرمان ئەگەر سەیری مێژووی میلەتەکەمان بکەین هەمیشە مەترسیەکان لە ناو کورد خەڵکی کوردستان خۆیەوە دروست بووە خۆی بووەتە مەقاشێک یا بووەتە نازانم هەر ناوێکی بنیت توانیوێتی لەو درزەوە کێشەکانی ئێمە گەورەتر و بەرەو ڕووی خەتەریات بێتەوە بۆیەم پێم وایە ئێمە پێویستمان بەوە هەیە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان پێکەوە و بتوانن ئەو قەوارە سیاسیە بپارێزن ڕەنگە ئێمە نقطە بەهێزەکانی ئێمە مەسەلەی کورد لە کوردی کوردستان لە دەستوری عێراقدا هەیە لە دەستور لە قانونی عێراقدا هەیە لە مەسەلەی نێودەوڵەتیە احترافی پێکراوە واتە ئەمە ڕەنگە ئەو نقطە بەهێزانە بێ کە خەڵکی کوردستان خۆشی هەیە خاکی هەیە نیشتمانی هەیە و هێزی هەیە ئێستا ئەمانە ڕەنگە ئەو خاڵە گرنگانە بن بەڵام مەسەلەی مەترسیەکان من پێم وانییە مەترسیەکان زۆر گەورە بن بەڵام مەترسیەکان ئەبێ ئێمە هەنگاوی بۆ بنین ئێمە ئەگەر بەراورد بکەین دەستگەر تا لەگەڵ پارچەکانی تری کوردستاندا ڕەنگە ئێمە جیاواز بین لە شوێنەکانی تر ڕەنگە پارچەکانی تری کوردستان هێز و قووەت و شوێنی تریان هەبێ بەڵام لە دەستوری سیاسی وڵاتدا لە دەستوری ئەساسی وڵاتدا ڕەنگە ئەوان بەشداری تێدا نەبن چۆن بتوانرێت لە دەستوری ئەو وڵاتەدا ئابن بۆیەم پێم وایە ئێستا ئێمە لە خۆناغێکی باش داین و هەموو مەترسیەکانی ئەوەندە زۆر نین کە ئێمە هەموو دنیامان لێ بچووک بێتەوە بڵێن هەموو شتێک نەخێر ئێستا قەزیەمان هەیە ئێمە کێشەمان لەگەڵ عێراق نییە ئێمە ئەوان کێشیان لەگەڵ ئێمەیە ئێمە قەزیەمان هەیە قەزیەیەکی خەڵکی کوردستانە بە هەموو پێکاتەکانەوە بە هەموو چین و توێژەکانەوە بە هەموو لایەکەوە ئەم قەزەیە بووەتە قەزەیەکی گەورە لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕات لە هەموو شوێنەکان ڕاستە ئێمە ڕەنگە وەکو پێویست نەمانتوانی بێت لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە بواری دوبلەماسێت و لە بواری جالەی کوردی یەک بخەین لە دنیادا ڕێکیان بخەینەوە
چۆن ڕوبەڕووی ئەو هێرشانە ببینەوە دەربارەی ئەوەی مەسەلەی ئەو موشەکانە هاتووە ڕووی کردوەتە ئێرە بە دڵنیاییەوە ڕەنگە هەم لە ناوخۆ هەم لە عێراق و هەم لە ناوچەکە ئەو قەوارە سیاسیە ئەمەی کوردستانیان قوبڵ نەبێت بەڵام بە شێوەیە لە شێوەکان بە دوو موشک یا بە سێ موشک خەوارەی کوردستان تیان ناچێت ڕەنگە ئەوانە هەندێک مەترسی دروست بکەن لە ڕووی سایکۆلۆژیەوە لەگەڵ خەڵکی کوردستان یاخود لە چەند ڕۆژێک ئەوانە بەڵام مەوزوعی میلەتێک نەک لە ناوناچێت میلەتێک ڕۆژ بە ڕۆژ ئەبێ ڕەو پێش بڕات ئەنگاوی گەرمتر بنێت ئێمە چۆن خۆمان ڕێکخین ماڵی کوردستانی چۆن ڕێکخین ماڵی کوردستانی پێویستی بەوە هەیە هێزە سیاسیەکان ڕێک بکەون پێکەوە لەسەر خەتێکی سوود ئەوە پرسیارێکی تایبەتە دواتر دێمە سەری ببوورە قەتعەت دەکەم کاک دکتۆر عوسمان جەنابەت بەخێر بێ ڕاستە ئەو هێرشانە یان ئەو هێرشە موشکیانە بۆ سەر هەرێمی کوردستان لە کۆتاییەکەیدا هێرشن بۆ سەر ئەو زۆنانەی کە قاعیدەیەکی ئەمریکی یان قاعیدەی هێزەکانی هاوپەیمانانی لێ یعنی نزیکن لەو هێرشەکان بۆ ئەو ناوچانن کە هێزەکانی هاوپەیمانان مەقەڕ و بنکە و بارەگاکانیان لێ هەیە بەڵام لە کۆتاییەکەیدا هەڕەشەشە بۆ سەر هەرێمی کوردستان ئایا پێت وایە پرسیارەکەی من ئەوەیە ئایا پێت وایە کە ئەو هەڕەشانە مباشر بۆ هەرێمی کوردستانە مەسیجێکە بۆ هەرێمی کوردستان یان هەڕەشەیەکن یان هێرشێکن بۆ سەر هێزەکانی هاوپەیمانە و ئەگەر پرسیارێکی تر لە جەنابەت بکەم خوێندنەوەی یان بۆچوونی جەنابەت چییە بۆ ڕەتفعلی مجتەمەعی دەولی یان بەتایبەتی بە دیاریکراوی ئەمریکا لەو هێرشانەی کە دەکرێنە سەر قاعیدەی ئەمریکی لە هەرێمی کوردستان ئەگەر بگەڕێنەوە بۆ ساتی ڕوودانی هێرشەکان دەبینین کە دوو لە هێرشەکان لە ساڵی 2020 با بڵێن سات و کات و قۆناغی هێرشەکان جیاوازن دوو لە هێرشەکان لە ساڵی سەرەتای ساڵی 2020 لە سەردەمی ئیدارەی دۆناڵد ترەمپ بوون سێ لە هێرشەکان لە سەردەمی ئیدارەی جۆ بایدن بوون دەبینین کە هێرشەکان ئەو هێرشانەی کە لە سەردەمی ئیدارەی ترەمپ بوون هەم هێرشەکان تونتر بوون با بڵێن لاوازتر بوون ببوورە بەڵام ڕەتفعلەکان تونتر بوون بەڵام بە پێچەوانەوە هێرشەکان لە سەردەمی ئیدارەی جۆ بایدن هێرشەکان تونترن بەڵام ڕەتفعلەکانی با بڵێن مووقفی ئەمریکا لاوازترە و ئایا پێتان وایە هەرێمی کوردستان بۆتە مەیدانێک بۆ شەڕێکی سنوورداری یەکلا نەکراوە لە نێوان ئەمریکا و ئیران یەکەم بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سپاس بۆ لیژنەی پەیوەندی و ڕەوەندی کوردستانی بۆ ئەم هەلە پرسیاری وەڵامی پرسیارەکە چەند پرسیارێ بوو هیوادارم ئینشاڵڵا بتوانم یەک بێ یەکەم کێ ئەو هێرشەی کرد تەوان ئێمە لە هەرێمی کوردستان زۆربەی وردەکاریەکانی ئەزانین بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بیزانین ئەوەیە ئێمە ئەڵێن میلیشیا کردی کام میلیشیا کردی دەراسەیە کراوە تۆژینەیەک لە لایەنی مایکل نایت نووسەرێکی ئەمریکیە لە واشنگتن ئینستیتیوت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست 4 مانگ پێش ئێستا زۆر بە وردی باسێکە ئەڵێ ئەم هێرشە لەلایەنی عەسائب الحەقە و ئەو عەسائب الحەقە ئێمە چوو نەزانینەوە هەرچەندە خۆیان ئەڵێن بە ناوی سەرایە ئەولیا الدەم بەڵام قەناتێکەیە لە تەلەگرامە ئەو قەناتە ناوی قەنات سابیرونە قەنات سابیرون لە مانگی هەشتی 2020 زۆر بە ئاشکرا ئەڵێ ئێمە وەلامان بۆ خەزانیە بۆ عەسائب ئەهل الحەقە طبعا دەستی ئێرانی ڕاستەوخۆ لەو موشەکانە هەیە چونکە فارس نیوز و تەسنیم کە هەردووکی سەر بە وکالەی ئەنبای ئێرانین لەوێ نەقڵی خەبەرەکەیان کرد و تەفاسیلی زیاتریاندا ئیدەن ئەمە ئێمە لە هەرێمی کوردستان ئەبێ ئاگادار بین ئەمە کوتلەیەکی سیاسیە ناوی عەسائب ئەهل الحەقە لە پەرلەمانە بەڵام حکوومەتی هەرێم ئەم شتەی هێشتەوە بۆ لجنەیەکی تحقیقی لە عێراقا لەم ڕۆژانە کە باسی لجنەی تحقیقی کرێ یعنی نامانەوە هیچ بکەین بەداخەوە ئەبێ ئەوە نەبوایە ئەبێ هەرێمی کوردستان لە پەرلەمان
لە محکمەی فدرالی ئەتوانێت شکاتی بکەیت چکەمە کوتلێکی سیاسی لە پەرلەمانە ئەمە بەنسبەتی کێ کردی دووەم بالمناسبە تەسنیم و قەناتی سابیون پێش لێدانی موشەکەکان ئەعلانی خەبەرەکەیان کرد یعنی ئەمە دەلیلە بێنەوە وتیان با هەولێر بزانێ با حکوومەتی هەرێم بزانێ ئێمە توانامانەیە هەموو هەولێر وێرانکەین ئیدەن ئەمە جەریمەیەکە دەستی ئێرانیتە دەستی ملیشیایتە اینجا بۆچی طبعا هۆکاری زۆرە یەکێک لەوانە طبعا حەشدی شعبی بەعقیدە عقیدەیەکی ڕایە دژی دیموکراسیەتە و لە مەترسیدا بۆ ئاسایشی نەتەوەی عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان هیچ لە نازیەت و فاشیەت خەتر کەمتر نییە لە خۆتۆڕات ئەمە یەک دووەم ئەمان سەر بە ئێران جمهوریەی ئیسلامی ئەو قەواری لە هەرێمی کوردستانە هەیە بە ئیسرائیلی دووەم یەزانێ ئیدەن ئەمە مەسەلەکە ئەم بابەتە زۆر درێژە یعنی بۆعدی ڕەهەندی دەرەکیتای ئێران ڕاستەوخۆ دەستەیە بۆچی لەو کاتە ئەوش پرسیارەکە یەکەم پرسیاری یعنی وڵامەکە ئەوە بوو کە هەرێمی کوردستان ئەبێن لە بۆچوونی ئەوان مەترسیە دووەمش کاگوشیار زوێباری تەسریحێک لێدوانێکیدا وتی ئەبێ میلیشیاکان لە زۆنی سەوز پاک بکرێنەوە نەبێن لەوێ ئەمە وڵامێک بوو تەمان وڵامی تریان شەبوو لە بەغدا ئەمە وڵامی دووەمیان بوو بینە پرسیارەکەی ترت ئایا ڕەدی فعلی مجتمعی دەولی چۆن بوو طبعا ڕەد فعلی مجتمعی دەولی زۆر باش بوو هەر دوو ڕۆژ دوایەوە ناتۆوتی ئێمە هێزەکانمان لە عێراق زیادەکەین ئەمریکا قەراریدا وەکو ڕەدفعل بدات لە هێزەکانی میلیشیای کەتائیبی حزب الله لە سنووری سووریا بە بۆچوونی من لێرەدا ئەمریکا لەبەرەوە لێیدا لەوێ لێیدا لە ناو عێراق چکە نایە وەزعی عێراق تێک بدا ئەبێ ئێمە داوام بکردایە لە هەرێم ئەمە لەو شوێنەوە لێ بدرێت کە لە هەرێم دراوە ئەوان تقریبا 100 کیلۆمەتر زیاتر دوور بوو لە هەرێم ئەمە ڕەدفعلی با بڵێن نێودەوڵەتی اتحادیە ئەوروپی ئیدانەی کرد بەڵێ ئیدانەیەکی زۆر هات بەڵام ئەوەی گرنگە ئێمە بێ بزانین ئەمڕۆ بەجۆرەی تۆژینۆیەک لەلایەنی موسسەی ڕەند کراوە ئەلێ ئێران لە موشەکەکانیە موشکی بالستی 2000 کیلۆمەتر مەدایەتی و ئامادەن ئەم موشەکانە بە هەموو شوێنێک لە بەرژۆنی خۆیان بەکار بێنن هەرێمی کوردستان حکوومەتی لە هەرێمی کوردستان ئەبێ قەرار بدە ئەگەر ئێمە لەگەڵ ئەمریکای و مەجالە دەین قاعدە عسکەریەکانی ئەمریکا لە هەرێم بێ ئەبێ وەکو معاملە بکەین وەکو ئیسرائیل وەکو دۆلی کەنداو ئەبێ سەواریخی پاتریێتمانە بێ ئەبێ کوردستان حیمایەکێ بێ چونکە ئێران کوردستان دراوسێتی یعنی حەز ناکەم لە دوا ڕۆژە ببینین هەولێر وێران بێت لە نەتیجەی ململانی دوو معسکەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە ئەبێ زۆر لەوە ئاگادار بین ئەمە بەنسبەتی پرسیاری تری وەڵامەکەی هەرسەسێکی داوە یان وەڵامێکی ترتە بوو دەگەڕمەوە لای کاک محەممەدی حاجی محمود کاک محەممەد ویستت باسی مۆزوعێک بکەی ببوورە بە داوای لێبرنەوە قەتعام کردی ویستم ئەوەی کە دەتەوێت باسی بکەی بیکەمە پرسیارێک ئایا پێتان وایە کە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو جۆرە هێرشانە ببێتەوە یان ڕوبەڕووی هێرشی لەو جۆرە هاوشێوە ببێتەوە پێویستە چی بکات چی پێویستە لەسەر سەرکردایەتی سیاسی کورد لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بیکات لە ئایندەدا ئەگەر هێرشی لەو جۆرە دووبارە بوویەوە ڕێگری لێ بکاتیان ڕوبەڕوویان ببێتەوە زۆر سپاس وڵا من یەک ملاحەزەمە بوو پێشتر لەسەر موشەکەکان ئاڕاستی ئەمریکا کراوە لەو منتیقەیە ینی ئاڕاستی هەرێمی کوردستان نەکراوە بێزەبر ئاڕاستی ئەو شوێنە نەکراوە کە ئەمریکای لێ بووە لە بەغداش و لە شوێنەکانی تر ئاڕاستی ئەمریکا کراوە بۆ ڕەدەفعلی ئەمریکا ئەو جارە زەعیب بوو ئەمریکا ئێستا ئەیەوێ بایدن بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی پێش زایدەن یەک لەگەڵ ئێراندا
بۆیە نەیویست ئەو مەوزوعانە زۆر گەورە بکە چاوەڕێ ئەو ڕێکەوتنی پێنجدایدنێکە لەگەڵ ئەمریکا ئەوە لەلایەکی تر ئێمە لێرە چی بکەین باشە من پێم وایە ئێمە پێویستمان بەوە هەیە ئێستا هێزە سیاسیەکانی کوردستان ڕێکەون پێکەوە زیاتر لەوەی کە ئێستا هەیە و خەتێکی ینی ئیستراتیجیەکیان هەبێت دیار بێت ئێمە لەو منتیقەیە و هەوڵیش بدەن ئێمە چۆن ئێمە هەموواندا مەسەلا پەرلەمانی کوردستان دروستکرا حکوومەتی هەرێم دروستکرا قەزا دروستکراوە سێ موەسسەی گەورە وە سەرۆکاتی هەرێم ئەمانە چۆن هەمان بوو ئێمە پێویستمان بە دەستوریش هەیە دەستوریش یەکێکە لەو کۆڵەکانەی کە ئەچێتە ژێر ڕاگرتن یا ئەو ڕاگرە بۆ حکوومەتی هەرێم و بۆ قەواری سیاسی دەستور زۆر گرنگە بۆ ئەوەی کە ببێتە ئەوەیەکە لەو کۆڵەکانە دەستور ڕەنگە ئەو کاتە بتوانێت زۆر شتی گرنگ چارەسەر بکات یا هیچ نەبێت خەتێکە کێشێت ئەو کاتە کە دەستور قەزا ئەبێتە پاراستنی دەستور ئەو کاتە قەزا ئەتوانێت چارەسەری کێشەکان بکات ئێمە ڕێکەوتنی هێزە سیاسەکان گرنگە ڕێکەوتنی هێزە سیاسەکان هەر کەسێک لە وەکو ئێستا نەبێت دەدی ئێستا هەر کەس بۆ خۆی ئەوانە ڕێکەوتنی هێزە سیاسەکان بە گشتی بە تایبەتی یەکێتی و پارتی ئەو دوو هێزە لە سەدا هەفتای هەموو ڕێکەوتنەکان واتە لە سەدا هەفتا چارەسەرە لە سەدا هەفتا خراپکردنە سی ئەمێنێتەوە بۆ هێزەکانی تر سی هێزەکانی تیژ دەتوانن یارمەتیان بدەن پشتیوانیان لێ بکەن بۆوانەوەتە ئەگەر ئەو دوو هێزە لەسەر مۆزوعە سیاسیە گرنگەکان ڕێکەون من پێم وایە زۆر مەسەلەمان بۆ چارەسەرەکرێ و یەکەڵوێستی خەڵکی کوردستان ڕێخستنی ماڵی خەڵکی کوردستان ئەو کاتە ئێمە بە هێزێکی ترەوە لەگەڵ بەرامبەرەکەمان قسە ئەەکەین بەڵام ئەوەی کە ئێستا ئەگوزارێت ڕەنگە مەسەلا هەندێک لە خەڵکی کوردستان خۆی بوو بێتە نازام چه ناوێکی تابوری پێنجە بوازە هەرچێکی لێبنەی نازام چۆنە بوو بێتە ئەوەی کە هاندەرێک بێت مەسەلا من زۆر جار عێراقیەکانە بینم ئەڵێ کاکە خۆخەتای ئەمە نییە ئەو خۆتان دێن داوامان لێ ئەگەن خۆتان دێن ئەڵێن وەرن معاشی کوردستان بڕن خۆتان دێن ئەڵێن وەرن ڕاستەخۆ معاشی کوردستان بدەن خۆتان دێن ئەڵێن بگەڕێنەوە بۆ پارێزگاکان ئەڵێ کورد خۆی داواکات هەتا نەک لە تەنها لە عێراقا داوایان لە ئومامی متحیدە کردووە داوایان لە هەموو سەرۆکایەتەکانی تری وڵاتانی دەسەڵاتدار کردووە لە دنیادا ئەوە ڕەنگە یەکێک بێت لەو کێشانەی کە هەیە ئەوەی کە ئێستا مەسەلا لە عێراق ئەگوزارێت هەوڵدانە بۆ بچووکردنەوەی دەسڵاتی خەڵکی کوردستان مەسەلا لە ڕووی جۆغرافی مەسەلا ناوچە مادەی 140 مادەی 140 یەکێکە لەوانە کە ئەبێ هەتا یەکلایە بێتەوە کوردستان و هێزەکانی هەردوو لا لەگەڵ عێراق پێکەوە بەڕێوەی برن بەڵام ئێستا ئایا کوردستانی تێدایە پێشمەرگەی تێدایە نەخەیش تێدا نییە واتەوە ئامادە نییە تۆ بڕۆیت لەوێ بیپارێزیت و یاخۆ پێکەوە ئیدارەی بکەن ئەوە یەکێ لەوانەیە یەکێ لەوانە ڕەنگە زۆر دانی شتێکی ئەوە نەبێ زۆر بەهێز نەبێ بەڵام مەسەلەی قانونی انتخاباتی ئەو جارەیە قانونی انتخاباتی ئەو جارە یەکێکە لەوانەی کە مەسەلەی خەڵکی کوردستان هەرێم بچووکە کاتەوە ئێمە ئەگەر عێراق کاتی خۆی عێراق 275 کورسی هەبوو عێراق کورد 77 هەبوو بەڵێ انتخاباتی عێراق انتخاباتی عێراقا لە مەسەلا عێراق کاتی خۆی لە خەڵکی کوردستان هەموو عێراق 275 کورسی هەبوو کورد 77 کورسی دەنگێنا عێراق یەک باز نەبوو بەڵام دوایەوە بوو بە 19 بازنە کورد لە دەنگەکانی هات بۆ 60 ئەوەنە بۆ 50 ئێستا ڕەنگە ئەم جارە کورد دەنگی دێ بۆ 54 و 55 جگە لەو 46 کورسیەی کە وەکو کۆتا بۆماندانراوە لە محافەزەکانی کوردستان دەنگمان لە مووسڵە فەوتێت لە کەرکووکە فەوتێت لە سەلاحەدین لە دیالە لە کورد لە بەغدا لە هەموو شوێنەکان دەنگی کورد ئەفەوتێت لەو مەنتیقانە واتە ئەو 83 بازنەیە یەکێکە لەو بەرنامانەی بۆ بچووکردنەوەی خەڵکی کوردستانە کە تۆ ئەو کاتە نوێنەرایەتیت کەم بوو لە بەغدا لەوانەیە باسی ئەو بکە بەڵێ ڕێی جمهوریشت بەرناکەوێت لەوانەیە باسی زۆر شتی تیش لەگەڵا بکە میزانیەکەت کەم کاتەوە واتە ئەمانە هەمووی بە بەرنامە ئەکرێت ڕەنگە جاران ئێمە شەمسمان بوو عێراق هەموو شتەکان ملی لێ ناو بە زۆرەی کرد بەڵام ئێستا لە ڕێی قانونەوە بە قانون هەموو شتەکانەکە زۆر بە وردی بە هێواشی بۆیە ئێمە بێ ئاگامان لەوانە بێ زۆر بۆ ئەوەی کە بتوانین ڕوبڕوویان بینەوە بۆیم پێم وایە ئێستا ئێمە پێویستمان بە خۆڕێخستنی خۆمانەیە و پێویستمان بەوە هەیە بتوانین چارەسەری کێشەی مەسەلا وەزعی اقتصادی خەڵکی کوردستان بکەین
پێویستمان بەوەی ئێمە هەموو شتەکانمان نەخینە یەک زەمیلە ئێمە مەسەلا هەتا وەزعی اقتصادی ئێمە لەگەڵ عێراقدا من پێم وانییە ئەوەندە ئێمە بەو شێوەیە کە ئێستا هەیە مامەڵە بکەین هەچی مەسلەی نیشتمانی مەسلەی مادەی 140 مەسلەی نەتەوەیی مەسلەی پێشمەرگە مەسلەی هەموو شتەکان تەنها لەسەرەوەی بڕین بەغدا پارەمان دەیدێ یان نامان دەیدێ بەغدا پارەمان بدەرێ نەخێت ئەڵێ وەفدەکە سەرکەوتوو بوو چۆن سەرکەوتوو بوو یعنی پارەی پێیە نەخێت پێی نییە یعنی ئەمە وای دیاتوە لە ناو خەڵکە مانشێتی جەریدەکان مانشێتی تەلەڤیزیۆنەکان بەڕاستی ئینسان جار جار شەرمەکە یەکسەر مانشێت وەڵای ئەمڕۆ ئەین هات ئەوە پارەکە قەرارە بێت یا بەیانی بێت بابە مەسەلەیەکی میلەتێک نەتەوەیەک وڵاتێک ئەو خەڵکانی تۆ ناتوانانی هەموو شتێک لە یەک شتا کۆکەیتەوە ئەوەی کە ئێستا لە عێراقا گوزەرێت ڕۆژی وا هەبووە 5 ملیۆن بەرمیل نەوت لە عێراقا فرۆشەوە بەڵام چی لە عێراق کراوە ئەگەر بەراورد لێ بکەیت لەگەڵ عێراق و لەگەڵ ئێرەدا چی کراوە من برادێکم هەیە لە شاخ کاتی خۆی پێکەوە بووین تەلەفۆنێکی بۆ کردم ئەڵێ باوەڕ کە بلورەیەک نەوت ینی بۆرەیە نەوت لە ئەمارە تا بەسەر 1000 کونی تێکراوە 1000 کون عشایرە بۆ خۆی کوێخایە بۆ خۆی حزبێ بۆ خۆی هەر کەسێ بۆ خۆی باری شێکا گشتیان قسە ناکەن و بە یەکەوە باریەکە دەیبەن واتە ئێمە ئەگەر ئێمە لەوان وەزمان خراپتر نەبێت بۆ نەمەحتاج ئێوانی من پێم وایە ئێمە ئەگەر خۆمان کۆکەینەوە داهاتی کوردستان کۆکەینەوە ینی نمەدەیەکی بچووک ئێمە گەنم بە قەرزێک کڕینە ئیدەن بە عێراق باشە حکوومەتی هەرێم پارەیەکی زۆری ناوێت پێم وایە نازەم 100 شتێک ملیاری ئەوێت دینار گەنمی خەڵک بکرێتەوە بیخاتە سایدۆ بیکاوە ئاردو بیداتەوە بە خەڵکەکە ینی ئەمە زۆری تێ ناچێ و زۆریشی پێ ناچێت تۆ لەوەش هەر مەحتاجی ئەو بی ینی وەفت بڕوا داوای پارەی گەنم بکە وەفت بڕوا داوای فلان بکە باشە ئەمانە خۆت دەتوانی چارەسەری بکەیت خۆت دەتوانی کێشەکانی خۆت کێشە بچووکانە چارەسەر بکەیت و پەنا بۆ ئەوان نەبەی بۆیم پێم وایە ئەمانە گرنگن و بوونی بەرنمەیەکی هاوبەش نێوان لایەنە سیاسیەکانە من کاتی خۆشی من پێشنیارێکم کرد هەندێک تاییدیا کرد دوای هەندێک پەشیمان بوونەوە ئێمە یەکەم دەستگای تەشریعی قانونی لەم وڵاتە پەرلەمانی کوردستانە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستانە قەزاش یەکێکە لەو پاڵپشتانەی بۆ یەکلاییکردنەوەی هەموو مەسەلەکاندا لە کوردستاندا بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا تۆ شتێکت پێویستە حیزبەکان کۆکاتەوە هەموو حیزبە سیاسیەکان ئێستا مەسەڵە کۆبوونێکەکەین ئەو حیزبانەی لە پەرلەمان بابێن کۆبوونەوە باشە ئەی ئەوانەی لە پەرلەمانی ئەو حیزبانەی لە حکوومەت بابێ کۆبوونەوە ئەی ئەوانەی لە حکوومەت نین ینی تۆ شتێکت پێویستە ئەو شتە نە تەشریعیە نە قەزاییە نە تەنفیزیشە شتێکت پێویستە ئەو هێزە سیاسیانە کۆ بکەیتەوە با شتێکت لە هەمووی دنیاشە هەیە شتێک هەیە کە هەموو هێزە سیاسیەکان تێدا کۆبنەوە و هەموو بۆچوونەکان یەکەخەن ئەی خەنە بەردەمی پەرلەمان چەندی پێباش و پەرلەمانەیکە ئەی خەنە بەردەمی حکوومەت ئەی خەنە چۆنەکانی تواتە ئێمە پێویستمان بە ئەنجومەنێکە هەچی ناوانێن هەبێت بۆ کۆکردنەوەی هێزە سیاسیەکان بۆ ئەوەی هیچ کەسێک ئێستا ئەبینین لە عێراق و لە عێراق ئەڵێت 100 ئەوەنە حیزب کۆ بووەتەوە یا 50 ئەوەنە حیزب بەڕێز مختەدای سەدر خۆی کردەوە بەڕێز ئەمالیکی ئەوەنە 100 ئەوەنە حیزب کێ حیزب وایە دوو کەسن بەڵام نایە لە پەرت و بڵاو بن هەمووی کۆکاتەوە نەک وەکو ئێرە ئەنی ڕێکەوتین لەسەرەوەی لە کەرکووک و ناوچەبڕەکان پێکەوە نەبی ئەی کۆبوونە کرا ڕێکەوتین پێکەوە نەبی باشە بۆ مەسەلا ئێمە نەتوانین بە تایبەتی مەسئولیاتەکە هی پارتی دیموکراتی کوردستان وێکە دیشمانی کوردستانە ئەتوانن هێزە سیاسیەکان کۆکەنەوە ڕێکیان بخەن مەسەلا ئێستا لە بەغدا 400 پۆست هەیە ئەوە ماوەی بڵێن 18 ساڵە ئەم 400 پۆستە چەدە یەکێتی و پارتی خۆیان بەشیان فریا کەوتون بۆ خۆیانیان وەرگرتووە بەڵام ئایا یەک پۆستیان داوە بە حیزبەکانی هاوپەیمانیان بۆ داوای مەسەلا هاوکاری بکەن لە حیزبەکانی لەم 400 پۆستە چیلیاندایە بە حیزبەکانی کەس دەگیندا کرد پشتیوانی شیریە کرد واتە ئەمانە ئەبێ پێویستە ئەمانە هەمووی چارەسەرکە ئەڵێ ناوخۆ بیکەیت ئەبێت تۆ ئەو ئیمتیازەی کە هەیە تەنها بۆ خۆت نەبێ بۆ هەمووی هێزە سیاسیەکان بێ ڕێکیان بخەن تەنزیمیان بکەن کاریان بکەن مەسەلا هەتا لە بەرنامەکانی ترا مەسەلا بەرنامەی پەروەردەیە لە کوردستان سەقەتە بەرنامەکانی تەندروستی هێشتا وەکو پێویست نییە بەرنامەی کشت و کاڵە لە کوردستان پێویست نییە ئێمە بین هەموو شتەکانی خۆمان دابەشکەین لەسەر نەوت لە سەدا 25 لەسەر کشت و کاڵ لە سەدا 25 لەسەر سەناعە لە سەدا 25 لەسەر بازرگانی ڕەنگە گەورەمان پێ نەکرێ بە حلمانیە لە سەدا 25 ئەمانە ڕێک بخەین من پێم وایە ئەتوانین هەنگاوی باشتر و باوەڕبوون بە خۆمان و کاری خۆمان ئەنجام بدەین و بگەینە قۆناغی باشتر ئەمانە یەکێکە لەو خاڵانەی
کە ئێمە بەهێز دەکات و ئێمە ئەبێتە پاراستنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان ئێمە نابێت تەنها چاوەڕێ ئەوە بین یا ئەمریکا ئێستا ئەمریکا هاتوو بۆ ئێرە ئەمریکا لە بەغا بە زۆر و هەندێک جار زەختی لێەکەن هاتۆ دە کوردستان ئێمە چاوەڕێن ئەمریکامان پارێزیە بێ ئێمە ئەمریکا پارێزی و بۆنێ ئەمریکاوە سارغ لە مەتارەدە کاک محەممەد ئەوەی کە جەنابەت باس دەکەی اتفاقی سیاسی ئەحزابە سیاسەکان هێز و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان دەبێتە هۆی زەمانەتێک بۆ پاراستنی دەستکەوتە سیاسەکان لە هەرێمی کوردستان و ڕوبەڕووبوونەوەی ئەو تحدیات و هەڕەشانە بەڵام جەنابەت باست کرد اتفاقێکی ئەمنی بۆ نمونە لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان بۆ پاراستنی هەرێمی کوردستان لەو جۆرە هێرشانە بۆ نمونە دروستکردنی قاعدەی پاتریۆت و دروستکردنی قاعدەی یعنی دژە موشەکان لە هەرێمی کوردستان یعنی ئەوە جۆرێک لە پاراستنی ئەمنی هەرێمی کوردستان نییە چونکە ئێمە وەکو باسمان کرد کاک دکتۆر باسی کرد هێرشەکان و جەناب تش باست کرد هێرشەکان بۆ سەر ئەمریکانە پێشەوەی کە بۆ سەر هەرێمی کوردستان بێت بۆ پاراستنی خۆیان پێویست نییە ئەوانش اتفاقێکی ئەمنی لەگەڵ ئێمە دروست بکەن و زۆر ئاسان نییە عێراق ئەمریکا ئەوروپا تا ئێستا کورد لە چوارچەوەی عێراق ئاناسێت نایە ڕاستەخۆ لەگەڵ کوردان ڕێکوێت تا ئێستا ینی ئەمە نابێ ئەوە لێمان تێکچێت تا ئێستا ئەمریکا لە لێوەتەرەکە ئومامی متحیدە مەسا باسی ئومامی متحیدەکە ئومامی متحیدە یەکەم تا ئەمریکا رازی نەبێ هیچ شتێک ناکات و تا عێراقی رازی نەبێ نایە بۆ ئێرە واتە ئەمانە ئەمە ئەبێ ئەمانە بەرچاومان ڕوون بێ لێی ئەمریکا بێت لەگەڵ ئێمە ئیتفاقێ بکە ساروق لە بەغاوە بێت ئەم بیگەڕێنێتەوە بۆ بەغدا شتی وان نییە دنیادا یعنی ئەو ێزانەی کە تەقە لە کوردستانەکەن هەمووی سەر بە جێیش چوارچێوەی جێشی عێراقیەیە جا حەسی شعبیە نازانم فلانە ئەوە جیایە بە قانون هەموو چەکدارەکانی عێراق بە هەموو بەشەکانی حەسی شعبیەوە لە پەرلەمانی عێراق قانون دراوە شەرعێتی هەیە لە چوارچێوەی وەزارەتی دیفاعی عێراقیایە يعني حتى في شيء بتقي حكومتي عراقية تخالفي ولا يا ما خماني لا والله نازم أخذ عليه وفلان أو فلان أصل أساسي نية حكومتي عراقي روي ساروخ كاني أكاد كردستان أبيت ولا حكومتي عراقية زور سباس كاك محمد كاك دكتور ديمو ولا جنابت زورك محلل السياسي كان أمنية كان عسكري كان لا دو هيرشي صالي رابردو بداية صالي رابردو بەستیانەوە بە ئەو هێرشەی کە ئەمریکا کردێ سەر قاسم سلەیمانی و لە ئەنجامدا قاسم سلەیمانی و ئەبوو مەهدی مهندس کوژران بەستیانەوە بەو هێرشانە و سێ لە هێرشەکانی داهاتووی ساڵی بیدایەتی ئەم ساڵی 2021 بەستیانەوە بەو گفتوگۆ ستراتیجیە کە لە نێوان عێراق و ئەمریکا هەبوو یان ئەو زنجیرە دیالۆگە یان مفاوەزاتە سیاسی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەبوو ئایا پێت وایە کە ئەم هێرشانە پەیوەندیان هەبوو بەو دوو حەدەسە سیاسیە یانیش ئەو هێرشانە پێت وایە تەواو تر کۆتایی هات لەگەڵ دروستبوونی حەدەسێک هێرشەکان دووبارە بنەوە یانیش بەردەوامە بن پێشەوە حەزەکەم طبعا ڕای جیاوازە ئایا هەرێم قوارەی هەرێم لە مەترسیدایە یان بە بۆچوونی من بەڵێ لە مەترسیەکی زۆر گەورەدایە بەڵام ئەوەی من تێگەشتومە ئەمریکا و ئیسرائیل و تەحالوفی غەربی بە هیچ جۆرێک نایەوێت ئەم قوارەیە بڕوات نەمێنێت لەبەرەوە ئەمە واقعە بەڵام من ئەبینم بەڵێ مەترسی هەیە بۆچی چونکە ئیدارەی بایدن کە بەخلافی ئیدارەی ترامپ ئەوێ مجاملەی ئێران بکە لای ئیدارەی بایدن گەیشتن بە تێگەیشتن بە جێبەجێکردنی ئیتفاقی ئۆتۆمی ئەوە ئەولەویەتە و ئەمە تقریباً هەمان هەڵەی دوو ئیدارەی ئۆباماکە ئەوش بووە هۆی ئەوەی کە ئێران ببێتە صاحب دەسەڵات لە چوار وڵاتی عەرەبی ئەمڕۆ بە تێگەشتنی من ئەو هەڵەیەی کە ئیدارەی بایدن ئەیکا زۆر نێزگە بەو هەڵەی لە 1939 جوزێف چامبرلەن کە ڕئیسی وزارای بریتانیا بوو ویستی جۆرە سازشێ بکات لەگەڵ هیتلەر ئەوە بوو هیتلەر ئەوەی بەضەع بزانی و دەستی کرد بە سیاسەتی فراوانخوازی زیاتر لەبەرەوە ئەبێ هەرێم زۆر ئاگادار بێ ئەم واقعە هەیە
کە ئیدارەی بایدن هەرێمی کوردستان لە ئەولەویاتی نەبێ. بەڵام اینجا ئێمە چی ئەتوانین بکەین؟ ئەو مەترسیانەی لەسەر هەرێمە چکە ئەمە بابەتەکەمانە ئەمڕۆ یەکێک لەوانە چۆن ئاسایشی هەرێم بپارێزین. یەکێک لەو گرنگترین خاڵ لێرە جێگا کوردستانە کێشە لەسەرەکان ئەوە بە گوێرەی مادەی 64 قانونی ئیدارەی موقت و مادەی 140 ئەمە کێشەیەکی ناوخۆی عێراق نییە، ئەمە کێشەیەکی نەودەوڵەتیە و جێبەجێ نەکردنی مەترسیە لەسەر ئاسایشی هەرێم عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەبێ حکوومەتی هەرێم داوای نێودەوڵەتیکردنی کێشەی مادەی 140 بکات. بێ ئەوە ئەو حکوومەتانەی هەمانە لە عێراقا مێژوویکی زۆرمانەیە جێبەجێ ناکات و ئەمڕۆ بەشێکی زۆری لایەن عێراقیەکان کە کاریگەرن ئەڵێن مادەی 140 هین کراوە، یعنی تاو ئەکسپایرە نەماوە. بەڵام یعنی ئەم مادەیە بۆعدێکی دەوریە. تەکریر هەمڵتن بیکر کە مۆسیقی ئەمریکی هاتن ئەوەیان کرد ئەڵێن کەرکوب مەترسیە لەسەر ئاسایشی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. اینجا با بگەڕێنەوە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە ئەوە بکرێت. غیابی ئەمنی لە منطقەی متەنازە تەسیری هەیە عاملێکی مساعدە بۆ ئەوەش لێرە لە هەمان کات وجودی حەشد یعنی ئاسایشی هەولێر لە هەولێرەوە ناپارێزرێت. ئەبێ حکوومەتی هەرێم داوا بکە لە یعنی لە حکوومەتی عێراقی لە هاوپەیمانان لە ئەمریکا هیچ نەبێ 70 کیلۆمەتر قواتی حەشد لە هەولێر دوور بێ، لە هەرێم دوور بێ. لێرەدا حکوومەتی هەرێم ئەتوانێت داوا بکە حتا یەکلاکردنەوەی کێشەی با بڵێن مادەی 140 لەو شوێنانە لە جێگا با بڵێن کوردستانیە کێشە لەسەرەکان قواتی سوپای عێراقی لەوێ بێ نەک حەشد و ئیدارەکردنی لەلایەنی پۆلیسی منتقەکەوە بێ، پۆلیسی خۆجەیی. ئەمەش هەلێکە حکوومەتی هەرێم ئەبێ داوای بکە. یعنی بۆ بەڵام من ئەڵێم هەر وەکو کێشەی بووسڵ لە 1925 چۆن هەڵکرا ئەوش بە عوسبەت الئومەم هات. عوسبەت الئومەم هات اینجا لێرەدا ئەمەوێ شتێ بڵێم ئەوش زۆر بە گرنگی ئەزانم. ماندێتی ئومەم المتحیدە لە عێراق هەڵەیە، ماندێتەکە ئیستیشاریە. حکوومەتی عێراق هەچ وەختێ دیمەستورە اقتراحەیەکی کرد بۆ کەرکوب ئەحزابی شیعەیانەوت ئەوە چێوە تەداخولە بە شوونی داخلی عێراق و بلاسخەر چەند جارێ دەربارەی کەرکوب قسەی کرد وتیانەوە تەداخل. ئیدەن ئێمە پێویستمانە ماندێتی ئومەم المتحیدە یۆنامی لە ئیستیشاریەوە بگۆڕینە ماندێتێکی ئاربتریشن یعنی تحکیم حەقیان نەبێ بۆ تحکیم. ئەمە زۆر زۆر گرنگە بۆ دوا ڕۆژی مادەی 140. ئایا با بڵێین لێدانی بە موشک ئەگەر ڕێمەوە پرسیاری وەڵامەکە دەدەم بە موشک لێدان لە هەولێر پەیام بوو بەڵێ بۆ ئیتفاقیەی با بڵێن حیواری استراتیجی ئەمریکیەکان ئێوە لە هەر شوێ بن دەستمان پێتانەگا و هەر وەکوتم ئەوان هەرێمی کوردستان یعنی بەڕاستی بە بەشێکە زانن لە کۆنترۆلی خۆیان نییە لە بەشێکە لە وەکو ئیسرائیل وایە لەبەرەوە پەیام بوو بۆ هەرێم پەیام بوو بۆ ئەمریکا کە ئێمە دەستمان پێتانەگا. لەبەرەوە یان من ئەڵێم ئەمە مەترسێکی گەورەیە. حکوومەتی هەرێم هەروەکو کاک محەممەد بەڕێز فەرمووی هەروەکو سەرۆکی پەرلەمان فەرمووی ئێمە پێویستمان بە یەکڕێزی ناو ماڵی کوردە. هەمومان لێرە دانیشتنە باسی یەکڕێزیەکەین بەڵام کوانێ خەتەواتە عەمەلیەکان هیچ شەڕێکی چارەنووساس لە مێژووی ملەتانە ڕووی نەداوە پێش ئەوەی یەکڕێزی ناو ماڵی کوردیە بێت. ئەگەر یەکڕێزی نەبێت ئێمە لە دوا ڕۆژە نازانن بە گوێرەی زۆربەی چاودێران عێراق بەرەو ئەگەرێکی زۆرە ڕوا ئینقلاب ئەزمموی حوتی شەڕی ئەهلی لە ناو خودی میلیشیاکان. ئایا حکوومەتی هەرێم ئامادەیە بۆەوە بە بۆ چوونی من
حتى ئەگەر ئەم وەزعش لە کەرکووک باڵێن لە بەغدا شەڕێکی ناو حکوومەتی هەرێم بەداخەواڵێم ئامادە نیە بۆ ئەو ئەگەرانە و یان ئەزمونە تاڵە خوێناوەکەی 94 بۆ 98 دووبارەکەی یان وەکو باشووری سوودان ئەو شەڕە ئاهلیە کە لە دوای سەربەخۆیی ئەو قوربانیەی ئەو ملەتە قوربە سەرەدای زۆر زیاتر بوو لەو خەباتەی کردی لەبەرەوە ئێمە ئەبێ هیچێک هەیە مەسەلێکێ چۆن ئەبێ لە جنەیەکی با بڵێین ئاسایشی نەتەوەیی کوردستانمانە بێت ئەوە قەرار بدا بۆ چار ئێمە لە ڕاستیدا ئێمە لەبەرەوەی باسی ئاسایشی نەتەوەی ئێمە هێشتا پێناسەیەکمان نییە بۆ ئاسایشی نەتەوەیی عەقیدەیەکمان بەڵگەیەکمان نییە نووسراوە ئەمڕۆ شەڕە لەگەڵ پەکەکە و تورکیا ئایا موقفی حکوومەتی هەرێم چی بێ ئایا ئێمە داعمی هین بکەین ناویچیە دیموکرات بکەین دژی ئێران ئەمە پێویستی بە عەقیدەیەکی ئاسایشی نەتەوەی هەموو کیانێک هەموو دەوڵەتێک عەقیدەی ئاسایشی نەتەوەییە بەڵگەنامەیەکە و ئەمە چۆن دێتەکایەوە دوای تێگەیشتن کۆدەنگی لە نێوان با بڵێین هێزە سەرەکیەکانی هەرێم ئەو عەقیدەیەمان نییە لەبەرەوە بێڕاهبەرین لەبەرەوە یعنی لەو عەقیدە ئەبێ پیرۆزیەکانی کوردستان مەسەڵەن کەرکووک ئەوە بە پیرۆزیەکی ئەمنی قەومی بزانین بەداخەوە ئەوەمان نییە و ئاخر قسامەوێ بڵێم لەیلا ڕەفەرەندەم و ئۆکتۆبەری 16 بۆمانی ڕوون کرد کە بەتەنیا بە یەکلایەنە ناتوانانی شەڕێکی چارە نووساز بکەین و گرنگترین شت کە بکرێت ئەوش ئەوەیە یەکخستنی هێزی پێشمەرگە و ئاسایش هیچ کیانێک لە هیچ شۆ نەبووە دوو هێز و دوو ئاسایشێ بێت ئەمە پێویستە بکرێت ئێمە لە دراسەیەک لە کتابێک دعایە ناکەم بۆ کتابەکەم بە ناوی کێشەکانی حکومڕانی هەرێم باسی ئەومان کردووە چۆن هێزەکانی پێشمەرگە و ئاسایش ئەمە ڕێک بکرێت ئەمە بە ئینگلیزیە لێ ماست ئەبێت ببێت زۆر سپاس کاک دکتۆر ببوورە لەبەر کەمی وەقت پرسیارمان زۆرمان بوو بەڵام ناتوانین زیاتر لەوە پرسیار بکەین ئێستا دەرفەت دەدەین میوانانی بەرز جەنابی سەرۆکتان ئەو بەس مایک زۆر سوپاستانەکەین دەستان خۆش بێ دوو تۆزیحم هەیە بۆ ڕایگشتی ئەو قسانەی کە بەڕێزان میوانەکانی پەرلەمانی کوردستان دەیکەن گزارشتە لە ڕاو بۆچوونی خۆیان هەم سیاسیەکان هەم ئەکادیمیستەکان گزارش نییە لە ڕای فەرمی پەرلەمانی کوردستان بە تایبەتی ئەو بەشەی پەیوەندی بە دیاریکردنی ئەو هێزانە هەیە کە پەلاماری فڕۆکەخانی نێودەوڵەتیاندا و مەبەستی کاک دکتۆر عوسمان عەلی لە زۆنی سەوز ناوچەی خەزرایە مەبەستێکی تری نییە سپاس زۆر سپاس دەنووسن پرسیارەکان هەمووی وەربگرین دواتر جواب بدەینەوە یان یەکێک هەمویان با جواب بدەین بەس مامۆستا تۆزێک وەقتمان زۆر سپاس بەڵام من دەمەوێت پرسیارێکی دووبەشە لە جەنابی کاک محەممەد حاجی مەحموود بکەین هەموومان ئاگادارین بەداخەوە ماوەیە کە پەکەکە شەڕ بە هەرێمی کوردستان دەفرۆشێت بەڵام ئایا پرسیارەکەم ئەوەیە بەشی یەکەم ئایا ئەرک و بەرپرسیارەتی لایەنەکان چییە بۆ هەڵوێست وەرگرتن چکە بەڕاستی تاکوی ئێستا بەڕوونی هەڵوێستێکی وابەدی ناکەین و بەشی دومی پرسیارەکەشم ئەوەیە ئارستەی جەنابی کاک محەممەد دەکەین بەڕێزیان وەکو سەرکردەیەکی هەمیشە خاوەن هەڵوێست لە هەموو پرسە سیاسی و گرنگ و چارە نووسازەکاندا هەڵوێستی ڕوون و دیاری هەبووە هەڵوێستی لە بەرامبەر ئەو شەرفرۆشتنەی پەکەکە کە بەداخەوە بە سوود وەرگرتن لەو ئەزموونەی لە هەرێمی کوردستان هەیە هەمیشە هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان یاخود بیان و دەداتە وڵاتانی ئیقلیمی بۆ ئەوی هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان چییە و ئەمە چۆن دەبینیت و زۆر سپاس زۆر سپاس تۆزێک بەس پرسیارە گەر سەریع بین زۆر سپاس زکری زێباری نوێنەرێ فراکسیۆنای کەتیوان نیشتیمانیا کوردستانê دیارە قەوەرە سیاسی هەرێما کوردستانê بەرهەمێ خەباتە هەزارەها ساڵێ نەتەوەی کورد و خوێنە سەدان هەزار شەهیدێت قەهرەمان هێت گەلێ کورد
ئەوە پشتی 30 ساڵە حکومڕانی دیارە هەتا نوکە ئەم هەریە دژینێ کوردستان ئەف قەوەرە یاد خەتەریاتێدا ئایا وەخت نەهاتیە هەموو لایەنێت سیاسی بەرژەوەندی تەسکێت حزبی بدەنە ڕەخەکێ ئەvê قەوەرێ بپارێزن پرسیارە من ئاراستەی کاک محمد کاک مامۆستا محمد حاجی محمودیە ئایا وەخت نەهاتیە لایەنێت سیاسی ڕێک بکەون ئایا ڕێک نەکەفتن کی سەبەبە زۆر سپاس دەستخۆش سپاس سڵاوتان لێبێ سەرەتا دەستخۆشی بۆ هەواڵانمان لە لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی بۆ ڕێخستنی ئەم دیدارە پرسیارەکەی من بۆ بەڕێز کاک دکتۆر عوسمانە بەوەی کە جەنابتان وەک پسپۆرێک لە بواری پەیوەندیە نێودەوڵەتیەکان و ئاگادار لە سیاسەتی تورکیا دەمەوێت ڕای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئێستا پەکەکە دەیکات لە هەرێمی کوردستان بۆ پەلکێشکردنی سوپای تورکیا بۆ ناوخاکی هەرێمی کوردستان و چۆلکردنی ناچارکردنی گوندنشینان بۆ چۆلکردنی لادیەکانیان و هەروەها شەهیدکردنی برایانی پێشمەرگەی قارەمان چۆن لێک ئەدەیتەوە هەمومان ئەو ڕاستیە ئەزانی کە هێرشکردنە سەر پێشمەرگە هێرشکردنە سەر قەوارەی کوردستانە ئەمەش مەترسیەکی زۆری هەیە بۆیە دەمەوێت ڕای بەڕێستان بزانم و شیکردنەوەمان بۆ بکەی سوپاس دەکەی ئەم کاتان باش دکتۆرە سۆلاف کاکەی مامۆستای زانکۆ ڕوونکردنەوەیکم هەیە بۆ بەڕێز دکتۆر عوسمان عەلی بەڕای من مادەی 140 و کەرکووک نەبێتە پرسێکی نێودەوڵەتی بۆ ئەوەی تووشی کێشەنێن و دوور درێژ بات بۆ نمونە وەکو کشمیرمان لێ نەیەت تا ئێستا یەکلا نەکراوە و ڕفراندۆم نەکراوە لەسەری لەبەرەوەی ئەنی نامێ بچمە ناو تەفاسلی کێشەی کشمیر هەرێمی کشمیر لە تا ئێستا چارەسەر نەکراوە دووەم مداخلەم ئەوەیە نەتەوە بە قوربانی دروست دەبێت قوربانیش نەک تەنها لەلایەن گەلەوە تەنها لەلایەن دەسەڵاتی سیاسیشەوە هەموو ئەو بەڕێزانەی کە لێرە دانیشتون بێگومان ئەزمموی ئەوروپا دەزانن ئەڵمانیا غەربی تا چەندین ساڵ بە ملیارها دۆلاراتی دەداوە ئەڵمانی شەرقی بۆ ئەوەی باری ئابووریان چاک بکەن و بێنە یەک ئاست بۆ ئەوەی نەتەوەی ئەڵمانی دابەش نەکرێت یعنی پرسیارەکەم بۆ ئەوەیە بۆ دەسەڵاتی سیاسی کاتی ئەو کێشەی موچە هات و پاشەکەوت و ئەم شتانە بریە فەرمانبەرەکانی کوردستانی کەرکووکی نەگردایەوە بڵێن ئەوانەی کە لە کەرکووک دەژێن و فەرمانبەرن و موچیان لە هەرێمی کوردستان وەردەگرن یعنی بۆ نمونە تۆ لە مێشی خۆتان دابینن ئۆفیسێکت هەیە دوو فەرمانبەری هەیە یەک موچەی لە بەغداد وەردەگرێت هەموو مانگێت بە ڕێگوپێکی و یەکیش لە هەرێمی کوردستان بە وەز ئەوەری دەگرێت یعنی بەبەستم ئەوەیە کە ئێمە مادام پێویستمان بە کەرکووکە بۆ ئەی مادی 140 جێبەجێ بکرێت کەرکووک بێتە سەر هەرێمی کوردستان و پێویستمان بە دەنگی ئەو ملەتەیە دەبایەوە ڕەچاوی ئەو لایەنە بکەینەوە ڕەچاوی لایەنی ئابووری خەڵکی کەرکووک بکەینەوە زۆر سوپاس ناونیشانی پالێنەکانم خوێندەوە و ئەو دوو پالێنەش پێشکەش کرا هەڵهێنجانێک لای من دروست بوو ئەگەر ئێوە خەمخۆرن چکێرە بەرزترین پایەیە لە ناو کۆمەلگەی کوردی ئەم دوو قسەیە کە نانێم هەزار هەردوو هێز ئێوە لێرە کار لەسەرەوە بکەن میکانیزمێک دانین چۆن هەردوو هێز یەک بگرێتەوە ئەویش بریتە لە هێزی پێشمەرگە کە هێزی پێشمەرگە کۆکرایەوە یەک پێشمەرگە لە هەر شوێنێبی نوێنەراتی پێشمەرگەی کوردستان بکە ئەوە یەک دوای ئەوەی کە هێزی پێشمەرگە یەکی کردەوە بەڕێزان ئۆتۆماتیکی وەزارەتی ناوخۆش یەک دەگرێتەوە دژە تیرۆر یەک دەگرێتەوە هەموو خاڵە سنووریەکان داهات دێتە گەنجینەی کوردستان بەڕێزان دوایێ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتە میری یعنی ئێستا کە ئەو دەبێت ئێمە وەکو حکوومەت مامە بکەین کاتم بدێ بۆ ئەمەکەت من دەزانم پانێلەکەەوەدا هەر دەگرێت من قسە بکەم بەڕێزان کەواتە بەڕێزان چارەسەرەکە یەکگرتنەوەیە ئەو دوو هێزە کا محەممەد جوان فەرموو 170 من دەرم 100 ئەگەر ئەو دووە پێک بەهاتانایە و ئێستاش پێک بێن چ کردەوەیەکی چاک لەو کوردستان کرابی ئەو دوو هێزە کردیدی چ کەم و کوڕیەک و شتێکی خراپ هەبێ ئەم دوو هێزەیە هەر کاتێک ئەو دوو هێزە یەکتریان گرتی بێ ئێمە هەر دەستکەوتمان لە دەزووە هەر کاتێک لو دوورکەوتبلۆ ئەوە نەهامەتیەکانی کوردە تکاتان لێ دەکەم بەڕەمان بەرزترین ئاستە لە کوردستان
بیر بکەنەوە چۆن ئەو دوو هێزە یەک بگرێ ئەوانی تر لە ژێری هەمووی کە لە ناوەخۆ هێزت هەبوو بەڕێزان دەرەوەش هێزی دەبێت بۆیە هێز لە یەکێتیدایە تکاتا لێ دەکەم سەرچاوەی هەموو پانێلەکانتان هەلێنجانی یەکگرتنەوە ئەو دوو هێزەیە زۆر سپاس مامۆستا دۆست ئەو دۆسەیە بدگرێن نەک پێ بکەنی 1000 دۆست هەبێ هێشتا هەرکەمە تەنها دوژمنێک سەرچاوی خەمە زۆر سپاس مامۆستا بەڕێزان ببورن بەخوای 4 دقەمان وایە یعنی ناتوانین زیاتر بە مداخلەکان بۆ پانێلەکانی داهاتوو بێ ئینشاءالله 4 دقەمان ماوە مامۆستا ئەگەر لەسەر پرسیارەکان یەکی 2 دقە دوو پرسیار لەسەر هەڵوێستی ئێوە یان هەڵوێستی کورد بەرامبەر ئەو دەستدرێژیانەی پەکەکە و ئەو کێشانەی کە دوێنێ ڕوویدا و لە پێشتر و پەلکێشکردنی تورکیا بۆ هەرێمی کوردستان لەلایەن پەکەکە هەنێ ئەگەر ڕوونکردنەوەیەکت هەبێ لەسەرەوە پرسیارەکان مەوزوعی ئەوەی کە دوێنێ بەداخەوە ڕوویدا من سەرخۆشی لە کەسوکاری شەیدەکان و هیوادارم بریندارەکان زوو چاک بنەوە ئەم مەوزوعە بنەمایەکی دوور و درێژیە هەر ئێستا نییە ئەمە ڕەنگە لە ساڵی 84 ڕێکەوتنێک لە بینی عێراق و لە بینی تورکیا کراوە کە تورکیا پێویستی بەوە نییە داوە لە عێراق پاتێزی بێتە عێراقەوە پەرلەمانی تورکیا بڕیارەدات تا ئێستا پەرلەمانی عێراق نەیتوانیوە لە ماوەی ئەو 17 ساڵەدا ئەو بڕیارەی ڕێکەوتنەی تورکیا و عێراق هەڵوەشێنێتەوە ئەوە نوێنەرانی کورد داوایان کرایە لە بەغدا زیاتر لەسەر ئەم مۆزوعە ئەوە خاڵی یەکەمە خاڵی دووهام ئەو بۆشایی کە دروست بووە لە بینی لایەنە سیاسیەکان شەڕی ناوخۆی کوردستان ئەوە وای کردووە کە پەکەکە زیاتر لەو ناوچەیە بمێنێتەوە ئەوە خاڵێکی تر لە شەڕی 92 پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و پەکەکە شەڕێک کرا لەو مەنتیقەیە دوایی ڕێکەوتنێکیان کرد ڕێکەوتنەکە لە ماڵی خوا لێ خۆش بوو کە کەریمخانی برادۆست لە سیدەکان بوو لەو ڕێکەوتنەدا کاک دکتۆر فواد ڕئیسی حکوومەت بوو کاک دکتۆر ڕۆژ بە ڕەحمەد ڕئیسی جەگری ڕئیس بوو و لەگەڵ کاک عوسمان وەزەلان ڕێکەوتنەکە لای من هەیە ئێستا ڕێکەوتون لەسەر ئەوەی ئەو هێزانەی پەکەکە بەرنە منتیقەی قەندیل و زەڵێ یعنی واتە هەردوو هەر سێ و چوارلاکە ڕازی بوون ئەو هێزانە بچێتە قەندیل یعنی ئەوە نییە پەکەکە لە خۆی هات بێ بە سەیارەی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەیارەی یەکێتی و پارتی باریان کردن بردنیانە زەڵێ مقڕەکانی مامجەلال و یەکێتی نیشتمانیان تەسلیم کردن لە بێدەلان لە ڕزگار لە مارەدوو لە قەڵاتوکان لە سوورەدێ تا قەرناقە و پژاشەریان تەسلیم کردن خۆیان تەسلیمیان کردن تا گوێزێ لەو دیویشەوە لەو دیوە بۆ دۆڵەکۆکە هەموو ئەوانیان تەسلیم کردوون ئێستا ئەوەتە بووەتە مارەکەی نادام شێخ عومەری پێچاتەوە ئەمە خۆی مۆزوعەکە ئەوە نییە تەنها هەر مۆزوعەکەەوە بێ یەکەم اتفاقی تورکیا و عێراقە دووهەم ئەو بۆشایە کە لە بینی یەکێتی و پارتی دروست بووە ئەوان استفادەیان لێ کردووە ئێستا چۆن چارەسەرەکرێن من بەڕاستی ینی غەدرە ئێستا لەم وەختەدا پێشمەرگە لە ناوچەیە کە 30 ساڵە لە دەستی ڕژەوی باس و داگیرکردن نییە ئێستا پێشمەرگە لەو شوێنەدا خوێنی بڕژێ و شەید بکرێت ئەبێ ئەمانە چارەسەرێکی بۆ دۆزێتەوە هەوڵ بدرێت ڕەنگە وەزعی منتیقەکە هەمووی خۆی بۆ شەڕ ئامادە کردووە شەڕە لەو منتیقەیە لە سووریا شەڕە لە یەمەن شەڕە لە هەموو دنیادا ئێستا شەڕە لە عێراقیش خۆی خۆ شەڕە لە عێراق هیچ ئیستقرارێکەیە هیچ شتێک نییە کەس ئەتوانێت ئێستا لە عێراق بە ئارەزوی خۆی بگەڕێ لە شارەکان لە شوێنەکان واتە ئەو وەزع ئیسیسنائیە کە لەو منتیقەیە هەیە هەمووی خۆی بۆ شەڕ ئامادە کردووە ئەبێ ئێمە زۆر ژیرانە هەوڵ بدەین چارەسەری ئەو کێشانە بکەین و هەوڵ بدەین شەڕی کورد بە کورد دروست نەبێت بگەینە نەتیجەیەکی باشترواتە ئەو مۆزوعانە کە ڕوویداوە ئەوە بنەماکەی دەیەوە دێتەوە و بە ئیتفاقەکەی ئەوەی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت لەگەڵ کاک عوسمان وەزەلات کاک نیشتیمانی ڕەحمەتی لەگەڵیان بۆ ئیمزاکە کراوە لە ماڵی کەریمخانی برادۆست ئەوە لای من هەیە اتفاق زۆر سپاس کاک محەممەد پرسیارێکی ترا ڕستەی جەنابەت کرا وەخت نییە لایەنە سیاسەکان ڕێ بکەون پێم وایە لە ئەسنای قسەکان ئەو پرسیارە جوابدایەوە ببوورە کاک دکتۆر ئەگەر لە ماوەی 1 دقە تەنها 1 دقە كاتمان طوال وتقريبا 5 دقائق بس كمان برسي بالنسبه لتركيا اولا يعني حقيقه كي لتركيا احزاب هي دواي جبزي كردني ميثاقي مليه كان كحتى كركو قروا بلا بتي يشتني من بخونينه ايديولوجي عقليتي اردوغان بارتي دادو قشه بيدان اوان باوريان بو
شتنیە بەو شێوەی کەوا جارانە ئەوان لە هەرێمی کوردستان حەزەکەن قووەی سۆفت پاوەر چ پێڵێ قووەی نەرم بەکاربێنن هیچ مشکلەیان نییە لە دوا ڕۆژە لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندێکی زۆر باشیانە بێ بەس بە شەرتێ ئەو مەترسیی پەکەکای کاتێ اینجا ئایا پەکەکە ئەوی مامۆستا محەممەد دەڵێ زۆر ڕاستە لە وەختیا پەکەکە بە موافقەی ئەحزابی کوردیات بەڵام ئیستا ڕوو گۆڕا شتێک لێرە ئەڵێم ئەوش قازی ئەمە کێشەی گەورەی بزوتنەوەی کوردیە هەر لە مێژووە قازی محەممەد عەلەمێکی دانابوو پەرچەمێکی دانابوو لە پێشە چوار کوردستان ئەبێ یەک بگرێت دوای کە چوە تاران سێری کرد وەزعەکە باش نییە وتی من داوای تۆ نەمێکم وتیان بابەت تو چوار لە عەلەمەکە لە پشتەوە چوار کوردستانت دانا اینجا هاتە وتی من داوای خود مختاریەکەم با عەمەلی بین واقعی بین برایانی پەکەکە حڕن شێوەی خەباتی خۆیان بەڵام باشترە بیگۆزنەوە ناو ساحەی خۆیان با ئەم هەرێمە هەمانە بمێنێت و طبعا تورکیاش هەر وەکو مامۆستا محەممەد ژوتی بە گوێرەی پەیماننامەی 1994 کردێتی هێشتا ئەو پەیماننامەیە ماوە و تورکیا بەداخەوە ئەو حەقاداتە خۆی بەڵام بە تێگەشتنی من بە هیچ جۆرێ تورکیا نایەوێت لە هەرێمی کوردستان بمێنێت پێویستی پێی نییە زۆر سپاس کاک دکتۆر زۆر سپاس کاک هیوادارم مەسەلا شەڕی پەکەکە و تورکیا بچێتەوە ناو تورکیا ئەنی لە تورکیا مەساعیدی گەورە هەیە شاخی بەرزی لێ دۆڵی لێ من هەموو شارەزام بنتەکەی ئازادکە نتوان هەرێمێکی دەست زۆر سپاس کاک محەممەد یەکی نشم هەبوو وەڵا داوا لە سەرۆکی پەرلەمان سەرۆکاتیەکەم ئەو بینایە بگۆڕن بنایە بۆ پەرلەمان دروستکەن ئەوەی مجلیس تەشریعی عێراقا ئەوە جێی ژمارەیەکی کەمە ئەمە بکەنە مۆزەخانەیە بابێنێتەوە شوێنەواری باسە بینایەکی بۆ پەرلەمان شوێنێکی دابێت زۆر سپاس کاک وەڵێن چاو قاوە هەیە لێرانە ئەوەی حەزی لە زۆر سپاس کاک محەممەد دەست خۆش بیت Michael Cloud.
بەڕێزان هەر کەسێک ویستی چاقاوە وەرگری لێرە کراوەی لە سبەینەوە بەڵام ئیتر لەبەرەوە نەماویست قەتعی برادەران بکەین بۆیە قسەمانە کرد هەر کەسێک فریا ئەتوان چونکە سەعات 1:30 ئینشاءڵڵا پاش پانێلی سێ ئەم ژەمینیان خواردنی نیوەڕۆیە ئێستا کە هەر سەعاتێکی کە ئینشاءڵڵا گەر کۆفی برێکی شوەرەگرن فەڕەنێ بەڕێزان بۆ پانێلی سێەمی دیدارەکەمان داواتمان کردووە لە دوو بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خۆسرو و بەڕێز دکتۆر کاوا مەحموود و هەردووکیان بفەرمونە سەر ستێج. باشه مامۆستا. دوا بەڕێزان لەبەرەوەی زەمان بەردەوام لە گۆڕانکاریدایە بە پێی زەمن و پێشاتەکان و بەهۆی پێشکەوتنی زانست و تەکنۆلۆژیا مرۆڤایەتی گەشتوتە و ئەنجامایی کە گۆڕانکاری یاسایەکی زەرور و حتمی و حاشا هەلنەگرە لە ژیانی مرۆڤایەتیدا و خەسلەتی مرۆڤایەتی وایە کە بەردەوام بیر لە ئایندەیەکی باشتر و گەشتر دەکات و ئەم خەسلەتەیە کە بووەتە هۆی ئەوەی داهێنان و بیرکردن لە چاکسازی و هەموارکردنەوەی داهێنانەکان بەردەوام بێ لە زۆربەی هێرە زۆری وڵاتە پێشکەوتووەکان و ئەوانەی پەیڕەوی سیستمی دموکراسی دەکەن بۆ ئەوەی ئاستی ژیان و گوزەرانی خەڵکی خۆیان بەرەو باشتر یان باشترین ببن پەنا دەبەنە بەر یاسای چاکسازی و ریفۆرم لە بوارە جیاجیەکان چ کۆمەڵایەتی سیاسی ئابووری تەکنۆلۆژیا یاخود حکمڕانی و بیردۆزەکاندا ئەمە یەکێکە لە خەسلەتە هەرە جوانەکان لە هەرە جوانەکانی سیستمی دیموکراسی لە وڵاتاندا و بەمەش دەتوانین بڵێین کە چاکسازی ئەو واتایە دەگەیەنێت کە مەبەستی گۆڕینی دۆخێکی نەویست و نەپەسەندکراوە بۆ دۆخێکی پەسەندکرا و ئەرێنی خۆشحاڵین کە حکوومەتی هەرێمی کوردستانیش گەیشتوتە ئەو ئەنجامەی دەزانین کە لە خولەکان لە کابینەکانی پێشوو ڕەشنووسی یاسای چاکسازی ئامادە کرابوو بەڵام ڕێگیری زۆر هەبوو بەهۆی ڕێگیریەکان نەتوانرا لە پەرلەمان پەسەند بکرێت بەڵام خۆشبەختانە لەم کابینەیە لەم خۆلەی پەرلەمان پەسەند کرا و لە حکوومەتیش کەوتوتە بواری جێبەجێکردن کەواری ئەم ئێستای پانێلی سێەمی ئێمە لە بواری یاسای چاکسازی حکوومەت دەرفەت و ڕێگریەکان دەبێت سەرەتا لە بەڕێز دکتۆر عەبدولحەکیم دەستپێکردن دەکەین کە خۆیان لە حکوومەتن بەڕێز دکتۆر عەبدولحەکیم لە 2020 یاسای چاکسازی پەسەندکراوە کەوتە بواری جێبەجێکردن بە بوچوونی ئێوە هەنگاوەکانی حکوومەت لە بواری جێبەجێکردنی یاسای چاکسازی لە ئاز داواکاریەکانی خەڵکی هەرێمە زۆر سپاسی بەڕێز سەرۆکی پەرلەمان و جێگیری سەرۆکی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ بەڕێزان کە لێرە ئامادە بوون لژنەی پەیوەندیەکانی دەرەوە بەتەئکید یاسای چاکسازی یەکێکە لە تەوەرەکانی چاکسازی گشتی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان و بەرنامەی کاری
ئەو فراکسیۆنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیان پێکهێناوە و لە بانگەشەی هەڵبژاردن کە بۆ خەڵکی کوردستان ڕایانگەیان کۆمەڵی خاڵ هەبوون کە پێویستە ئێمە ئاماژەی پێ بکەن. نزیکە 13 خاڵمان هەیە کە لە بواری چاکسازی ئێمە کاری لەسەر دەکەن و حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر دەکات. یەکێک لەوانە چاکسازیە لە بواری ڕاژەی گشتی کە یاسای چاکسازی چارەسەری کردووە. بۆیە چاکسازی پرۆسەیەکی گشتگیرە، فراوانترە لە یاسای چاکسازی و ئێمە لە هەموو بوارەکان کارمان لەسەر کردووە. ئەوەی کە گرنگە بەنسبەت ئێمە ئەگەر دێین باسی یاسای چاکسازی دەکەن، یاسای چاکسازی لە مانگی 2 دەرچوو و لە مانگی 1/7/2020 چووە بواری جێبەجێکردن. ئەوەی کە پەرلەمانی کوردستان بە ئێمەی گوت لە یاسای چاکسازی گوتی کاکە ئێوە 15 یاساتان هەیە، نزیکە 15 یاسا پێشتر بە تەواوەتی جێبەجێ نەکراوە یان کە جێبەجێ کراوە بە خراپی جێبەجێ کراوە. زۆر جاریش بووەتە سڵتەی تەقدیری دەسەڵاتە جیاجیەکان لە دەسەڵاتی پەرلەمان، دەسەڵاتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی هەرێم و لەگەڵ دەسەڵاتی دادوەری و گشتە و دەسەڵاتانەی کە لە هەرێمی کوردستان هەن. ئەم یاسایانە پێویست بوو جێبەجێ بکرێن. بۆیە لە یاسای چاکسازی بە ئێمەی گوتووە دەبێت ئەم یاسایانە جێبەجێ بکەن. بۆیە بە دڵنیاییەوە لە 1/7/2020 هەموو ئەو یاسایانەی کە پەیوەندیان بە ڕاژای گشتیە، یاسای خدمەی مەدەنیە، یاسای موچەی فەرمانبەرانە 22 ساڵی 2008، یاسای پێشمەرگەیە ساڵی موچەی پێشمەرگە و خانەنشینە 38 2007، یاسای خانەنشینی 27 ساڵی 2006، یاسای خانەنشینی پلە باڵاکان، یاسای خانەنشینی پلە تایبەتەکان، ئەمانە لە 1/7 جێبەجێ کراوە. بۆیە گشت ئەو یاسایانەی کە بواری ڕاژەی گشتی ئیدارەیان کردووە لە 1/7 جێبەجێ کراوە و دیوانی چاودێری دارایی و دەسەڵاتە چاودێریەکان بە تەواوەتی بە دوواداچوونیان کردووە. ئایا لە 1/7 تا ئێستا هیچ سەرپێچیە کراوە بۆ ئەو یاسا بەرکارانەی کە لە هەرێمی کوردستانە؟ ئەمە حتمەن ئێمە باسیەوە دەکەین وەکو خۆی لە ینی بۆ نمونە کەس خانەنشین نەکراوە لە دوای 1/7/2020 کە پێچەوانەی یاسا بەرکارەکان بێت. ئەمە واقعە بۆ مەسلەی دامەزراندنی پلە باڵاکان لە هەموو ئاستەکانی تر. بۆیە دەبێت ئێمە جیا بکەینەوە یاسای چاکسازی دوو ئاستە. ئاستێکیان پەیوەستە بەوەی کە ئێستا لە 1/7 دەبێت ئێمە یاساکان وەکو خۆی جێبەجێ بکەین. ئاستێکی تریش ئەسەری ڕەجعیە، واتە تا چەند ئەو ڕەفتارانەی کە پێشتر کراوە لەگەڵ یاسا بەرکارەکان دەگونجێت یان وەکو یاسا بەرکەیان بەپێی یاسا و ڕێنماییەکان کاری پێکراوە. ئەمە پرۆسەیەکی پێم وایە ئالۆزە، پرۆسەیەکی معقەدە، ئاسان نییە، بەڵام بە هەموو ئاستەکان دەستی پێکردووە. بۆ نمونە لە وەزارەتی کاروباری شەهیدان هەموو ئەو پەیڕە و ڕێنماییانەی کە پێویست بوو ئێمە پێداچوونەوە بکەین لە بەپێی یاسا بەرکارەکان پێداچوونەوەی بۆ کراوە و ئێستا دەستیان کردووە بەوەی کە گشت ئەو ڕەفتارانەی کە پێشتر کراون بۆ پرسی شەهیدان و پرسی زیندانیانی سیاسی و هەموو پرسەکانی کە پەیوەستە بە کاروباری شەهیدان ئێستا لە چوارچێوەی یاسا و ڕێنماییەکان کاری لەسەر دەکرێت. ئەوەی کە پەیوەستە بە کاروباری کۆمەڵایەتی بە ڕاژەی گشتی، بۆ نمونە وزارەتەکان دەستیان بە پێداچوونەوەی فایلەکانی فایلی فەرمانبەران کردەوە. ئایا تا چەند لەگەڵ یاسا بەرکارەکان جێبەجێ کراوە؟ حتمەن لە کاتی جێبەجێکردنە ئێمە تووشی ئیشکالیات دەبین، چونکە ئەسەری ڕەجعی کاتێک کە پەرلەمان ئەسەری ڕەجعی دانا تاریخێکی دیاریکراوی دانەنا، بۆیە بە مەفتوحی بووە. یعنی ئەوەی بڵێن ئەوەی 30 ساڵ دامەزراوە 40 ساڵ پێش ئێستا دامەزراوە دووبارە پێداچوونەوەی بێدەکرد. لە هەر مەرحەلەیەک لە هەر ساڵێک لەم ساڵانە قەرارێک دەرچووە، ڕێنماییەک دەرچووە، لەوانەیە شمولی کردبێت دایان لەوانەیە شمولی نەکردبێت. بۆیە ئەمە خەڵکی زۆر وردی دەوێت بەداخەوە ئەوەی کە ئێوە باز دەکەن چ بربەستێکمان هەیە لە جێبەجێکردنی بەشێک لە ئەرکەکانەوەیە خەڵکی شارەزا بۆ پێداچوونەوە بە یاسا و ڕێنماییەکان یان شێوازی جێبەجێکردنی یاسا و ڕێنماییەکان لەوانەیە لە ئاستی گشت وزارەتەکان وەکو یەک نەبێت. و بۆیە ئێمە زۆر بە حەزەر تەعامل لەگەڵ ئەو مەوزوعە دەکەین. بۆ دەمانەوێت لە هەموو ناوچەکانی کوردستان وەکو یەک جێبەجێ بکرێت، بۆ گشت فەرمانبەرەکان وەکو یەک جێبەجێ بکرێت، هیچ جیاوازی نەبێت لە جێبەجێکردن و تەطبیق، چونکە ئەو کادی لەوانەیە غەدر لە خەڵکێک بکەین و غەدر لە خەڵکێک نەکەین. بەڵێ
چاکسازی لوزارتی شهیدان لبواری فایلکانی شهیدان و زندانیان دا کرد هروها باستان لوزارتی کاروباری کمالایتی کرد بلان باستان لوزارتی پیشمرگه نکرد یک خستنی یکی 78 چه هنگاوی کتان تا اصلاحش بله ئەوەی کە پەیوەستە بە هێزی پێشمەرگە ئێمە لە هێزی پێشمەرگە وەکو باسم کرد پرسی چاکسازی بۆ پلە بەرزکردنەوە هەموو ئەو بوارانە ئێستا بە پێی یاسا بەرکارەکان تەنانەت خانەنشینیش لە دەرەوەی یاسا بەرکارەکان ناکرێت لە هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان ئەمە دەبێت وەکو واقع بزانن کە ئێمە 100% جێبەجێمان کردووە ئەوەی تر کە پەیوەستە بە ئەو واقعی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە وزارەتی پێشمەرگە لە لیواکانی وزارەتی پێشمەرگە پێک دێت و لە هێزەکانی 7 و هێزەکانی 8 پێک دێت طبعا ئەوەی کە پەیوەستە بە وزارەتی پێشمەرگە بەو چواردە لیوایەکە هەیە هەموو بە پێی یاسا بەرکارەکان مامەڵەیان لەگەڵ کردووە چ لە ڕووی تەقسیم بەندیەوە چ لە ڕووی دابەشکردنی هێز لە ئیدارەدانی ئەم هێزانە و شێوازی ئیدارەدانی میلاکاتی هێزەکانی پێشمەرگە لەسەر ئاستی وزارەتی پێشمەرگە تەنانەت خانەنشینی وزارەتی پێشمەرگە هیچ گرفتێکی نییە ئەوەی کە ئێستا کاری لەسەر دەکرێت ئێمە بۆ یەکەی 78 لە دوو ئاستا کار لەسەر چاکسازی دەکەن یەکەمیان پرۆژەی چاکسازی هاوپەیمانان و یاسای چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان کە کاری لەسەر دەکرێت و کۆمەڵێ خاڵی هاوبەشمانەیە کە لە بینی چاکسازی هاوپەیمانانە و چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوەی کە هەیە ئێستا لە واقعی ڕابردوو و ئەمتیدادی بزودنەوەی ڕزگاری خوازی کورتکە بڵێن هێزەکانی پێشمەرگە پێش 1991 لە ڕووی ستایلێکی بڵێن ڕێخستن و ستایلێکی هێز و دابشکردنی هێز کە ئەمە بەردەوام بوو تا ئێستا بەشێکیان گۆڕانکاریان بەسەرهاتەوە بەڵام ئەوەی کە ئێمە دەمانەوێت بیکەین لە چوارچێوەی دیسپلینی نوێی سەربازی و بەپێ ئەو سیستەمی کە لە سوپای عێراق هەیە و لە سوپاکانی هێزەکانی پێشمەرگە هەیە بۆ تەقسیمکردنی بە پێی لیواکان بۆ نمونە ئەوانەی تر فەرماندەین ئێستا بۆ نمونە لە یەکەی هەشتا لە چوارچێوەی فەرماندەیی دابەشکراوە ئەمانە دەبێت دووبارە ڕێخستنەوەی بۆ بکرێت خاڵێکی تر هەیە ئێمە پرۆسەی بایۆمەتریمان هەیە لە پرۆسەی بایۆمەتری هەموو هێزەکانی 7 و 8 بایۆمەتریان کردووە ئەوەی کە نەیان کردووە ئێستا بە سەرپەرشتی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بڕیاری ئەنجومەنی وەزیران ئێستا دووبارە ئەوەی کە بایۆمەتری نەکردووە دەبێت بایۆمەتری بکەنەوە واتە ئەمانە دەچنە ناو سیستەمی بایۆمەتری هیچ کەسێکی وەهمی نامێنێت بەڵام شێوازی پێداچوونەوە بە مەلەفی ئەم پێشمەرگانە و شێوازی دانانی دەتوانین بڵێن ڕێخستنەوەی خزمەتی پێشمەرگایەتی چونکە ئێمە دەزانین ئەوەی کە پلەی سەربازی هەیە جیاوازە لەوەی کە پێشمەرگەی خۆبەخشە و گشت پێشمەرگەکان ئێستا خۆبەخشن بۆیە دەبێت بە شێوازی خزمەتیان هەژمار بکرێت کە بگونجێت لەگەڵ سیستەمی سەربازی و یاسا بەرکارەکان ئێستا لەگەڵ وزارەتی دارایی و ئابووری وزارەتی ناوخۆ چونکە بەشێک لە هێزەکانی وزارەتی ناوخۆ تایبەتمەندی پێشمەرگایەتیان هەیە بۆ نمونە هێزی زێرەوانی لەگەڵ هێزەکانی بەرگری و فریاکەوتن کە ئەمە سەر بە وزارەتی ناوخۆن بەڵام لە چوارچێوەی هێزەکانی پێشمەرگەیان شێوازی هێزەکانی پێشمەرگە سیستەمی سەربازی خۆیان داڕشتووە ئەمە پرۆسەیەکی ئاسان نییە تەسەوڕ دەکەم معقەد بێت بەڵام لە ئەنجومەنی وەزیران لژنەیەکی تایبەتی جگەل لە لژنەی باڵای جێبەجێکردنی یاسای چاکسازی لژنەی باڵای چاکسازی لە هێزەکانی پێشمەرگە بە سەرۆکایەتی ڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری پێشمەرگە و ناوخۆ و چەند وەزیرێکی بەڕێز کە ئەمانە تایبەتمەندن و چەندین کۆبوونەوەیان کردووە تا ئێستا بۆ ئەوەی ئەو چاکسازیانەی لەسەر ئاستی وزارەتی پێشمەرگە بکرێت و بە تەئکید ئێمە چاوەڕوانینەوەی کە لە داهاتووشدا بەپێی ئەو پاڵپشەی کە هاوپەیمانان هەیەیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی پێشمەرگە بتوانین هەنگاوی باشتر ببینە پێش هەمووش لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بۆی ئەم هێزانە بتوانن لە پرسی ڕوبەڕووبوونەوە لە پرسی هەڕەشەکانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبن بتوان بە کاراتر و بە توانایەکی زیاتر ڕوبەڕووی هەڕەشەکان ببنەوە حتمما ئێمە لە شەڕی داعش بینیمان هێزەکانی 7 و 8 و هێزەکانی نیواکانی وزارەتی پێشمەرگە زۆر بە ئازایانە ڕوبەڕووی داعش و هەڕەشەکانی سەر هەرێمی کوردستان بن و بە هەزارها شەهیدمان داوە لە پێناو
بڵێن بەرگریکردن لە هەرێمی کوردستان بووە ئێمە کە باسی ئەم هێزانە دەکەین و باسی چاکسازی دەکەین مانای کەمکردنەوە نییە لە ئەهەمیەتی ئەم هێزانە و لە قوربانیدانی ئەم هێزانە بەڵکو لە پێناو پێشخستن و بەهێزکردنی ئەم هێزانن بۆی لە داهاتوو بتوانن با کاراتر مامەڵە لەگەڵ ببوورە ئێمە دەزانین ئەرکێکی قورستەوەکو حکوومەت ئەرکێکی قورستان لە ئەستۆدایە ئەرکێکە زۆر زۆر قورسە و جێبەجێکردنیژی کاتی پێدەوێت بە بچوونی ئێوە لەو ماوەکەمەی تەمەنی حکوومەت کە ماویەتی بە پێی سیستەمی سمارت بە پێی زاراوەی سمارت ئایا لەو ماوەکەمەدا حکوومەت دەتوانێت یاسای چاکسازی بەتەواوی جێبەجێ بکات؟ ئێمە وەکو باسمان کرد یاسای چاکسازی لە 1/7/2020 100% جێبەجێمان کردووە ینی ئەمە وەکو بۆ چوون بەڵام بۆ ئەسەری ڕەجعی ئەگەر دەمەوێت باز بکەم بڵێ ئێستا ئێمە لە قۆناغی کۆتایی دروستکردنی کۆدی بێهاوتاین کۆدی بێهاوتە هەموو موچەخۆرێکی هەرێمی کوردستان بە فەرمانبەر ئەوانەی کە فەرمانبەر و ئەوانەی خانەنشین و ئەوانەی کە لە کاروباری کۆمەڵایەتین هەوەی هەر کەسێک کە موچە لە حکوومەتی هەرێمی کوردستان کۆدێکی تایبەتی خۆی دەبێت گشت زانیاریەکانی لە چوارچەوەی ئەم کۆدە دەبێت تەنانەت ژمارە حساب و ڕقم حساب دەخرێتە ینی ئەم کۆدە دەبێتە ئەساسێک بۆ دروستکردنی حسابی بانکی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆیە ئێمە خەڵکی وەهمیمان نابێت ئەمە بە دەرەجەیەک دوو خەڵکی بندیوار بەوەی کە زۆر جار باسیەوە دەکەن کە لەوانەیە لە دائیرێک لە شوێنێک شخصێک موچەی خەڵکێکی زۆر وەرگریت ئەم شێوازی ڕێخستنی ئەلیکترۆنی وەرگرتنی موچە و شێوازی ڕێخستنی بڵێن کۆدی بێهاوتایی بڵێن هەر فەرمانبەرێک یان موچەخۆرێک لە هەرێمی کوردستان ئەمە کاریگەریەکی ئیجابی دەبێت لەوەی کە ئێمە لە داهاتوودا بتوانین لایەنی کەم ئەو ژمارە زۆرەی فەرمانبەرانە کە ئێستا هەن و ئەو بەشە بودجەی زۆرەی کە ئێمە بۆ موچە دەدەین بەڕاستی کەم بکرێتەوە و کەمکردنەوەکەش نەک لەسەر حسابی فەرمانبەران و موچەخۆران بەڵکو لەسەر ئەساسیەوەی کە موچەخۆری ڕاستەقینە یان فەرمانبەری ڕاستەقینە ئەوانەی کە مستحقن استحقاق خۆیان وەرگرن و خەڵکی تر کە مستحق نین بە تەئکید نابێت ئەم استحقاقە وەرگرن. زۆر سپاس بە میگەڕێینە لای بەڕێز دکتۆر کاوا محمود. بەڕێز دکتۆر کاوا محمود جەنابتان وەکو کەسایەتێکی سیاسی و سکرتێری حزبی شوێی کوردستان ڕۆیای حەزبەکەتان سەبارەت پرۆسەی چاکسازی هەڵسەنگاندنەوەی ئێوە بۆ هەنگاوەکانی چاکسازی چین؟ چەمکی چاکسازی چەمکێکی نوێ نییە و پێشتر هەرچەندە کە باسی چاکسازیە کرێت لە چوارچەوەی چاکسازی ئابووری یان چاکسازی سیاسی کە لە کۆتایی ساڵەکانی هەشتا باسەکرێ بەڵام ئەگەر بگەڕێتە پێشترەوە کاتی خۆی باس لە کاتی مارتن لوتەر باسی ئیسلاحی دینی کراوە لە کاتی دەوڵەتی عوسمانی باسی چاکسازی کراوە دوایە باسی ئیسلاحی دینی محەممەد عەبدە و جەمالەدین ئەفغانی کراوە واتە ئەم چەمکە چەمکێکی کۆنە بەڵام ئەم چەمکەی کە ئێستا بەکاردەیە پەیوەندی بە قۆناغێکی مێژوویەوە هەیە ئەو قۆناغی مێژوویە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانە و لەو کاتەیە بێت تەماشای وەزعی نێودەوڵەتی بکەین ئەو پێشبڕکێی کە هەبوو لە نێوان دوو کەمپی سۆشیالیستی و کەمپی سەرمایهداری و ئەو هەوڵی کە کەمپی سەرمایی داری دایەتوانی سەرکەوتون بەدەست بێنێت دوای هەڕەسێنانی یەکێتی سۆڤێت لە سەرەتای ناوەتەکانە چاکسازی ئەو بوارەی وەرگرت مەفهومێکی وەرگرت چاکسازی مانای ئەوەیە کە دەوڵەت دواز لە هەموو ئەرکەکانی خۆی بێنێ کەرتی گشتی نەمێنێ سەرگردایەتی ئابووری بدرێ بە بڵێن کەرتی تایبەت و بەم حاڵەتە عقڵیەتی سنترالیزمی ئەوروپایی نەمەتێکی و تەرزێکی فەرز کرد لە چاکسازی وەکو بڵێن چاکسازی ئەوەیە لە کاتێکدا ئەگەر تۆ تەماشای ئەزمونەکان بکەی سێرەکەین چەندین ئەزمون هەیە بۆ چاکسازی یعنی یەکێک لەو ئەزمونانەی کە هەندێکیان سەرکەوتوو بووە هەندێکیان سەرکەوتوو نەبووە ئەگەر تەماشای ئەو قۆناغە بکەین چاکسازی لە چین لە ساڵی 1970 دەستی پێکرد بەڵام دەستی پێ نەکرد بە قانونێک دەستی پێکرد بە پرۆسەیەکی بەردەوام تا ئێستا بەردەوامە و دەڵێ ئێمە تا ساڵی 2035 بەشێک لە هەنگاوی یەکەمی چاکسازی تەواوەکەین ئەو چاکسازیەی لە تەجروبەی سۆڤێت کە دەستی پێکرد کە نایە گلاس پرۆستیرۆکە و گلاس نۆستکە سەرکەوتوو نەبوو تەجروبەی مالیزی هەیە تا پێشەوە
هەتا تەجروبەی هند دێتە پێشەوە، تەجروبەی برازیل دێتە پێشەوە لە کاتێک کە سەرکردەیەکی چەپ سەرکردەیە کردووە بڕیارەکەی چاکسازیە بوو چۆن دابینی ژەمێ خواردن بکە بۆ خەڵکەکە. لەبەرەوە سێرەکەین ئەوە جگە لەوەی تەجروبەی ڤەنزویلا واتە کۆمەڵێک ئەزمون هەیە لە چاکسازی، بەڵام گرفتی ئێمە چییە کە وەکو ئاستەنگ ڕوبەڕوومانە بێتەوە لە کوردستانە، ئەوەی ئێمە یەک تەرزمان لەبەردەمایە. ئێمە پێمان وایە هەموو شتێک لە ئیدارەکردنی حکم لە چاکسازیکردن ئەوانە هەر هەموویە بێ بگەڕێنەوە بۆ سەنترالیزمی ئەوروپایی ئەو نمونەوەی کە لە ئەوروپا هاتووە، وەکو بڵێ جیهان هەمووی بریتیە لە ئەوروپا، وەکو بڵێ شارستانەکانی تر گەلانی تر هیچ ئەزمونێکیان نییە لەو بارەوە. ئەمە هیچێکە لەو گرفتانە. طبعا ئەمە ڕەنجی داوەتەوە لە چی؟ ڕەنجی داوەتەوە لە کۆمەڵشت، مەسەلەن تۆ ڕەنگە داتەوە لە سیاسەتی حکوومەت، حتا ڕەنگە داتەوە لەو ڕوئیای 2030 کە بڵاو کرایەوە کە کۆمەڵێک شتێنێتە پێشەوە دیسانەوە کە دووری خستەوە لە تەنمیە. باشە ئێمە کاتێک باسی تەنمیەکەین سێکێ باسی لە هەموو 2023 باسی بەسری ئافرەت ناکرێت لە ڕوئیای 2023. بۆ ئەمە وەکو نمونەیە باس دەکەم. لە بواری تەندروستی مەسەلەن باسی چیە کرێ؟ باسی سیاحەی طوبیە کرێ. هەموومان نەزانین وەزعی خەستەخانە و وەزعی تەندروستی چۆنە لە کوردستانە. لەبەرەوە من پێم وایە یەکێک لە گرفتەکانی ئێمەی حکوومەت ئەوەڵەن دەستنیشانکردنی ئەوەی ئایا ئەم چاکسازیە زدوڕەت یان زدوڕەت نییە. من پێم وایە چاکسازی لەوە دەستنیشانەکرێ ئەبێ بڵێن ئێمە ئەزمەیەکمان هەیە. ئەم ئەزمە تەنها ئەزمەیەکی دارایی نییە و تەنزیمکردنی مەعاشات نییە. ئەم ئەزمەیە ئەزمەیەکی شاملە. دوو، ئەم ئەزمەیە تەسیر لە قەزیە وەتەنی کوردستانیەکە. بۆیە کە من باسی چاکسازیەکەم ئەبێ ئەوەم لەبیر بێت کە مەسەلەی کوردستانی کە مەسەلەیەکی نیشتیمانیە پەیوەندی بە مەسەلا کۆمەڵایەتی و ئابوورەکانەوە هەیە لەو حاڵەتە. ئەمە هیچێکە لەو گرفتانەی کە بەڵێ پرسیارێکم لەو دروست بوو. باشتر وانە بوو پێشەوەی حکوومەت دەست بە چاکسازی بکات ئەحزابەکان خۆیان خۆدی خۆیان دەست بە چاکسازی لەناو خۆیاندا بکەن لەو کاتەدا باری حکوومەتیش سوکتر دەبوو. ئەزانین چی پێم وایە ئەم پرسیارەی تۆ ڕاکردنە لە قەزەیەکی گشتی. ئەوەڵەن هەموو حزبێک بەرپرسە لەسەر بەزی خۆی و ئەو حزبێک ناتوانێت چاکسازی بکە بەمعنای ئەوەی ناتوانێت لەگەڵ ژیانە وەڵامی پرسیارە ئاڵۆزەکانی ژیان بداتەوە. لەبەرەوە ئەمە تەهەڕوب نییە، نەبێت تەهەڕوب بێ ئەم پرسیارێکە لەوەی کە حکوومەت پێشەوەی کە بیر لە چاکسازی بکاتەوە ئەبێ بیر لەوە بکات و ئەم چاکسازیە ئەرچی چێیە؟ ئەم چاکسازیە ئەرچی نوخبەیەک نییە لە حکوومەتە دەستیشانی بکە. ئەمە ئەرچی قیوەی فاعیلە ئەو قیوەی هێزی ئەو هێزەی کە کارایە ئەرچی ئەکادیمیەکانە ئەرچی ئەحزابی سیاسیە چونکە ئەحزابی سیاسی خۆ بەرپرسە بەرابەر کۆمەڵ نەکات برسە بەرابەر ژیانی ناوخۆیی خۆی. بۆیە ئەمەی کە تۆ باسیەکە ئەمە یەکێکە لە گرفتەکانی چاکسازی کە ڕوبەڕووانە بێتەوە. ئەمە جگە لەوە کۆمەڵە شتەیە لە شاخسازی کە ڕوبەڕووانە بێتەوە ئەوەڵەن زۆعفی ئیرادا یعنی ئیرادا مشکلەکە وایە لە شاخسازی ئیرادی شاخسازی نییە ئەوانە حتا لە سنووری ئەو قانونەی کە جەنابەت باسی کرد کە ئێمە وەکو حزبی شووعی بۆ نمونە ئێمە تاییدی قانونەکەمان کرد و پێشمان وابوو ئەم قانونە شاخسازی ڕاستەقینە نییە لەگەڵ ئەوەش تاییدمان کردووانە بەڵام دەزانین کە سەبارەت ئەم قانونە دیسانەوە ڕوبەڕووی کۆمەڵێک کۆس بێتەوە بۆ ئەوڵەن ئیرادەی سیاسی ئیرادەی سیاسی چییە؟ ئیرادەی سیاسی بریتیە لە ئیتلافی حکومڕان کە ئیتلافی حکومڕان ئیرادەی سیاسی نەبێ ناتوانێت ئەمە جگەلەوە لە هەموو شاخسازیەک بابەتێک زۆر گرنگە ئەوەی لە سۆسیۆلۆژیا پێڵێن هەڵگری کۆمەڵایەتی پرۆسەی چاکسازی یعنی حاملی اجتماعی ئەم پرۆسەیە حاملی اجتماعی پرۆسەی چاکسازی بێ خەڵک بێ ئەبێ خەڵک قەناعەت بە پرۆژێ بکە و خەڵک دیفاع لە پرۆژێ بکە لەبەر ئەوەی کە ئەم حاڵەتە نوخبە ئەگرێتەوە هەموو هەوڵەکانەوەیە من حزبی من ئەم چاکسازیە چۆن من نەگرێتەوە چۆن ئەو کەسانەی کە بەغێری چاکسازی زۆرجان لەگەڵ عەبدولحەکیم قسەشمان کردووە چۆن لەگەڵ لە مەسەلەی چاکسازی ئەگەر بە شێوەیەکی خراپ هەندێک کەسی کادری من هین کرابێ چۆن من مەسڵحەکان بپارێتم واتە لەناو خودی حزبەکان ئەمانە هەمووی بێتە عەرقەلە بۆ چاکسازی یعنی ئەم چاکسازیە تەوازونی مەساڵحی حزبە سیاسیەکانەکە لەم بارەیەوە ئەمە جگەلەوە وەکوتم لە سەرەتاوە تێکرا ئەم چاکسازیە پشتە بەسێ بە یەک نمونە
لێرەدا نابێ ئەمە نمونەیەک بێنینەوە ئەم نمودەیە کە ئێستا هەیە ئەبێ سوود لە هەموو نمونەیە وەرگرین چاکسازی ڕاستەقینە ئەوەیە کە ئێمە وەزعی کوردستان بخوێنینەوە ئەرکەکان بخوێنینەوە چیە لە کوردستانە کە بتوانین ڕوبەڕووی ئەو شتانە بکەینەوە و ئێمە هەدەفمان لە چاکسازی ئەنجامدانی تەنمیە مستەدام بێ ئەمە واضح بێ لەوە لەبەرەوە ئەگەر ئێمە باسی چاکسازیەکەین کە وەکو پرۆسەیەکی بەردەوام چۆن مەسەلەن بۆ نمونە لە چین نایە چاکسازی و کرانەوە ئەبێ ئێمە لە کوردستانە تایبەتمەندی خۆمان هەبێت لە چاکسازی تایبەتمەندی ئێمە لە چاکسازی بریتی بێ لە چاکسازی و کرانەوە ئەمە ئەساسی هەنگاوەکانمان بێت دکتۆر پێت وانییە ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان زیاتر پێویستمان بە شۆڕشێکی چاکسازی فکری ئەحزابەکان هەبێ وەکوتم کە ئەوەی جەنابەت باسێکێ وەکو شۆڕشی فکری چاکسازی ئەحزابەکان حکوومەت بەڕێوە دەبن بەڵێ بۆیە ئەو پرسیارە دەکەم پێویستیمان بەبووچوونی من ئێمە زیاتر پێویستمان بە شۆڕشێکی چاکسازی فکری ئەحزابەکانە تا أولا أحزاب السياسية تعبير لمصالح حزب سياسية وبرنامج خويه أو استاشك بلين كدصالات رابر وبريتيا لبرنامجه كتعبير ائتلاف حكمرانك أما أساسي قصديك هي لبروا اشتكان باقي ما حمي فريليسر أما حزب سياسي أما بيودي بإرادة سياسية ويا بيودي بوي إما شون ديني إما شيء بوشاك سازي ئێمە لە سەرەتاوە چی چاکسازیەکمان دەوێت چاکسازیەکمان دەوێت تەنها ئەوەندە بۆ نمونە ئەم حاڵەتەی کە هەیە کە بوون کە گوتارێکی شعبەوی پۆپۆلیستی هەیە چەمچی چاکسازی تێکەڵە بێ بۆ نمونە هەموو حیزبێکی سیاسی لە دەسەڵات بێ لە دەرەوەی دەسەڵات بێ ئەو بەسەرجێ بێ بە کەفی خۆی بە چاکسازی بەکارێنێ هەر هەمووشی ئەگەر هەڵی سەنجێنی دوورە لە قەزیەوەی کە پێڵم ئەنجامدانی چاکسازی من پێم وایە ئەبێ هەڵوێستەیەک بکرێ ئەم هەڵوێستەیە مراجعەیەکی جددی بێ سەبارەت بە هەموو پرۆژانەیەک یەتە پێشەوە وا نەزانی چاکسازی بە قانونێک تەنفیزە بێ وا نەزانی چاکسازی پرۆسەیەکی کاتیە ئەبێ ئەم چاکسازیە ڕەبط بکرێ بە بواری تەندروستی بە بواری خوێندنی باڵا بە بواری ئابووری بە بواری ئیستیسمارات تۆ لە حاڵەتێکە نمونەیەک دێنی ئەم نمونەی ئەوەی نمونەکەی ئەمریکایە کە پێڵم تەوافقی ئەمریکا لە ساڵی 1989 کە لە نێوان حکوومەتی ئەمریکا و سندوقی نەقدی دەولی و بەنکی دەولی کراوە ئەم نمونەیە کۆمەڵێک شتی هین کردووە کۆمەڵە شتی داناوە ئەم شتانە ئێمە ئەوە جێبەجێەکەین ئێمە هەوڵێوا دەین ئێمە حکوومەت بەرپرسیار نەبێ بەرامبەر ئابووری حتا لە ڕوویای 2030 باسیەوە کەڵای ئەبێ ئێمە ئابووری تەسلیمی کەتی تایبەت بکەین باشە پرۆسەی تەنمیە چۆن ئەنجامەدرێت کە تۆ هەرچی ئابووری وڵاتێ تەسلیمی کەتی تایبەت بکەیت ئەمە چێکە لە حاڵەتەکان جگە لەو شتانی کە هەیە زەوابت نەمێنێ هیچ زەوابت نەمێنێ لە اقتصاد ئێمە ملکەتی بازار بین لێرەدا معادلەیەک هەیە ئەم معادلێ بریتی لەوەیە ئێمە هێزی مرۆیی هێزی کار ئەبێ بیگونجێنین لەگەڵ میکانیزمی بازار یان ئەبێ میکانیزمی بازار بگونجێنین لەگەڵ خزمەتکردنی هێزی مرۆیی هێزی کار حکوومەت ئەم سیاسەتە کە پەرلەمان و حکوومەت بەرپرسە لێی خاڵی یەکەمەکە ئەوێ هەرچی هێزی کار و هێزی مرۆییە بیگونجێنێت ئەوەی ناوە اقتصادی بازار لە حاڵەتێکە من ئەبێ اقتصادی بازار بە شێوەیە بیگونجێنم کە هێزی مرۆیی تەفعیل بکەم ئەم هێزی مرۆیە تەنمیە هەبێ بۆ چونکە ئێمە بێت چەمکی هاوڵاتی کوردستانی دروستکەین باش ئێمە ڕوبەڕووی ئەرچی نیشتیمانیە بینەوە چۆن ناتوانین ئێمە باسی مافی چارەنووس و دەوڵەت بگەین لەم حاڵەتەیە لە حاڵەتێکە ئێمە ناتوانین ئەو شەخساتیە بەم ئاراستەیە بێ لەبەرەوە ئەم حاڵەتێک کە هەیە من پێم وایە فەوارقی ئەوەی پێ بڵێن فەوارقی تەبەقی زیاد دەکا بەتاڵە ئەوەی پێم وایە بێکاری زیاد دەکا هەژاری زیاد دەکاوانە و ئەمانە جگە لەوە زەرەری هەیە بۆ تەنمیە زەرەری هەیە بۆ مەسەلەی نیشتیمانی کوردستانی چونکە لە ئاخیرە ئەوەی دیفاع لە مەسەلەی نیشتیمانی کوردستانی و مافی چارەنووس و کار بۆ دەوڵەتی نیشتیمانی کوردستانیەکە خەڵکی زەحمەت کێشەکەی ئەوانە ئەمما ئەو خەڵکەی کە خاوەن شەریکە و خاوەن کۆمپانیایە زۆر ئاسانە ئەتوانێت کۆمپانیەکان بچێت استثمار لە حیلاکە استثمار لە بەسڕاکە علاقەی بە سەفەقاتەوە هەیە
لەبەرەوە من پێم وایە ئەم شێوازە چاکسازیە عنی مەبەستی من ئەوەیە کە ئێمە ئەبێ تێڕوانینمان بۆ مەسلەی چاکسازی بگۆڕینەوانە ئەم چاکسازیە بعدێکی کۆمەڵایەتی تەواوی پێ بدەین بعدێکی ئابووری تەواوی پێ بدەین بعدێکی مرۆیی تەواوی پێ بدەین کە بۆ بعدێکی پێ بدەین کە ئەمنی اجتماعی نینکە بپارێزێ ئەم شێوازە ئەمنی اجتماعیش ناپارێزێ لە ئاخیرا و مەترسیەکان لەسەر قەوارەکەمان کە ئێستا ئەمانەیە بپارێزین زیاترە بێوانە وەکو وتم ئێمە لەگەڵ ئەوەش کە ئێمە پشتگیری هەموو هەنگاوەکانمان کرد و ئێستاش پشتگیری هەموو هەنگاوێکی چاکسازیەکەین بەڵام دەمانەوێت ئەم ڕەوتە ئەم ئاراستەیە چاکسازی بەم نمونەیە نەبێ نمونەیەکی تر بگرێت ئەم نمونەیە وەکو بڵێم چاکسازی و گەشتە پێدانێت. زۆر سپاس دکتۆر عەبدولحەکیم پرسیارێکی تر ئەو داهاتای لە ئەنجامی جێبەجێکردن و پرۆسەی چاکسازی دەگەڕێتەوە حکوومەتی خزینەی حکوومەتی هەرێم چی بەسەر چی لێ دەبێت؟ ئەوەی کە باسم کرد یاسای چاکسازی بەشێکە لەو یاسایانەی کە ئێمە لە بوارە جیاجیەکانی یان لە سیکتەرە جیاجیەکان باسمان کردووە بە تایبەت لە بواری چاکسازی ئابووری کەمکردنی خەرجی و زیادکردنی داهات چاکسازی لە بواری باج بە راپۆرتێکیش ئاراستەی پەرلەمانی کوردستانمان کرد کە ئێمە لە چەندین بواری باج چونکە پێشتر کۆمەڵە یاسای بەرکار هەبوو بەڵام شێوازی جێبەجێکردن لە جێبەجێکردنە پێویستی بەوە بوو ئێمە چاکسازیەکی تێ بکەن ئێستا خۆشبەختانە بەرەو ئاسێکی باشتر دەڕۆینەوەی کە باج بەپێی سیستەمێکی دادپەروەرانە و عادلانە لەسەر هەموو خەڵکی کوردستان جێبەجێ بکرێت و لەسەر گشت کۆمپانیاکان بۆەوەی کە داهاتێکی باشتر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بە تەئکید ئەگەر ئێمە سەیری تەنانەت داهاتی ناوخۆیی بکەین یەکێک لە نیشانەکانی چاکسازی لە بواری ئابووری لە بواری باش لە بواری کەمکردنەوەی خەرجی زیادکردنی داهات فرەچەشنکردنی بەرهەمی ناوخۆیی یان داهات ئەمەش بە تەئکید کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئێمە داهاتی ناوخۆییمان زیادی کردووە کە دەڵێن زیادی کردووە بەمانایەوە نییە کە بارپرسیەکی زیاتر لەسەر هاوڵاتی دروست ببێت بەڵکو زیاتر عەدالەتێکی تایە چونکە مەبەستی سەرەکی زیادکردنی داهات بۆەوەی کە ئێمە چۆن بتوانین دووبارە دابەشی بکەینەوە لەسەر خەڵکی کوردستان بە شێوازێکی دادپەروەرانە و خەڵکی کوردستان لێی سوودمەند بن ئەگەر باسی باش دەکەین بۆ نمونە لە چاکسازی ئەو خەڵکەی کە داهاتێکی زۆری هەیە چۆن وای لێ بکەین بۆەوەی کە خەڵکی کەم دەرامەت سوودمەند بن و سوود لەو لە بڵێن داهاتی باش بێت چونکە بەشێک لەو خزمەتگوزاریانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش دەکات بەشێکی مەدعومە بە تایبەت لە بواری کارەبایە ئاوە لە بوارەکانی ترە پاکردنەوە ئەمانە تا ئێستا هاوڵاتیانی کوردستان بۆ نمونە خەرجیەکی زۆریان زەختێکی زۆری دارایی لەسەریان نەبووە بۆ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لەو داهاتە ناوخۆیی کە لە داهاتی نەوت و گازکە بەردەست حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێت دووبارە لە چوارچێوەی خزمەتگوزاریەکان پێشکەشی دەکات جگەلەوە پرسی پێشکەشکردنی خزمەتگوزاری کە ئێمە چاکسازیەکی باشمان تیا کردووە ئەوانەی کە پێشتر کەرتی تایبەت پێشکەشیان دەکرد مامەستا ئاماژی بەوە کرد کە ئایا ئێمە هەموو پرسەکان دەدەینە کەرتی تایبەت وای لێ دەکەین بازاڕی ئازاد تەحەکوم بکات بازار تەحەکوم بە خەڵکی کوردستان بکات ئەگەر سەیری بکەین نەخێر ئێمە وانە تا ئێستا ڕاستە ئەمەش جۆرێک لەوانەیە وەکو توێژەرێک باحسێک یان چاودێرێکی سیاسی سەیری بکات کە ئەمە تەناقضێکە لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام هەوڵمانداوە ئەمە چارەسەر بکەین بە پێی شەراکەت نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت چونکە ئەسلوبی شەراکەت دەبێت شەراکەتێکی تەندروست بێت ناکرێت هەموو شتێک بدەیت بەردەست کەرتی تایبەت و ئەو خزمەتگوزاریانەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیان پێشکەش دەکات بە ڕێگای کەرتی تایبەت بێت و بەبێ چاودێری و ڕقابە بەڵکو ئێستا لەو چوارچێوەیەدا ئێمە پێداچوونەوەمان بەگشت ئەو گرێبەستانە کردووە کە کەرتی تایبەت خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکەن بە تایبەت لە بوارەکانی وەکو باسمان کرد ئەو گشت بوارەکانی خزمەتگوزاری کە لە هەرێمی کوردستان هەیە خاڵێکی تر کە ئێمە دەمانەوێت ئاماژەی پێ بکەین پرسی پێداچوونەوە بە سیستەمی ئابووری هەرێمی کوردستانە بەتەئکید سیستەمی ئابووری هەرێمی کوردستان تا ئێستا زۆر جار تێبینیەوە دەکرێت ئەمە چ فەلسفەیەکی ئابووریمان هەیە فەلسفەیەکی لیبرالیمان هەیە نیۆلیبرالیمان هەیە فەلسفەیەکی وامان هەیە کە اشتراکی بێت و لەوانەیە دکتۆر کاوە حەزی لێ بێت سیستەمەکە اشتراکی شیوعی بێ زیاتر بۆ بەرەو کەرتی تایبەت نازانم گۆڕانکاری لە ئایدۆلۆژیای حزبەکان کراوە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە شەریکی حکومڕانی سۆشیال دیموکرات بێت
پارتی دیموکراتی کوردستان ئایدۆلۆژیایەکی تایبەت بێت ئایا چۆن توانیویان ئەم هەموو ئایدۆلۆژیە لە چوارچێوەی سیاسەتی گشتیە ڕێکی بخەن ئەمە یەکێکە لە گرفتەکان بە تاکید ڕێککەوتنی هاوپەیمانێتی حکومی لەسەر سیاسەتێکی دیاریکراوی ئابووری ئەمەش دەبێتە یەکێک لە گرنگترین ئەو چاکسازیانەی کە ئێمە دەتوانین کاری لەسەر بکەین بۆ چونکە ڕۆیامان وازح دەبێت ئامانجمان دیاریکراو دەبێت و دەتوانین بە شێوازێک کارەکانی خۆمان بکەین کە ئەو داهاتەی دێتە بەردەست حکوومەتی هەرێمی کوردستان ئەو گەشە سەردنە ئابووری کە ئێستا لە دەرەنجامی چاکسازی دەکرێت کە چاکسازی خۆی پرۆسەیەکی بەردەوامە چاکسازی ئەوە نییە بڵێن تەنها قۆناغێکە قەیرانێکە پێویستە چاکسازی هەبێت لە هەموو تەنانەت لە سیستەمە پێشکەوتووەکانیش پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە پەیوەستە بەوەی کە تا چەند موەسسات و دامەزراوە خۆیان بگونجینن لەگەڵ داواکاری هاوڵاتیان لەگەڵ سەرنج و تێبینی هاوڵاتیان لەگەڵەوەی کە چۆن بتوانن لەگەڵ پێشهاتەکان و تەنانەت ئەو هەڕەشە و تەحەدیاتەی کە ڕوبەڕووی وڵات دەبێتەوە و بە تاکید لە پەناڵی پێشتر و پێشتر برادران باسی ئاماژەیان کرد کە ئێمە هەڕەشەیەک زۆر لەسەر هەرێمی کوردستانە بۆیە ئێمە بە ڕێگای چاکسازی بە ڕێگای دووبارە ڕێخستنەوەی موەسساتی هەرێمی کوردستان ڕێخستنەوەی سیاسەتی گشتی هەرێمی کوردستان بتوانین بە شێوازێک خۆمان بەهێز بکەین بتوانین ڕوبەڕووی ئەو هەڕەشە و تەحەدیاتانە بین کە لە داهاتوو ڕوبەڕووی هەرێمی کوردستان عەبدولحەکیم بە دەرفەت بدەینە ئامادەبوون ئەگەر پرسیاریان هەبێ پرسیار بکەن فەرموو جەنابتان. ئێوە پرسیارەکان لای خۆتان بنووسن لە کوتایی وەڵام بدەنەوە باشتر نییە؟ من عدنان مەجید تاپی دکتۆرا لە پەیوەندی نێودەوڵەتەکان. سەرتا سپاس بۆ سەرۆکایەتی پەرلەمان و سپاس بۆ دکتۆر ڕێوار بابکەی. ئەتوانم وەکو بەشێکی زۆر لە قوتابیانی ماستەر و دکتۆرا لە دەروی وڵات بە تایبەتی لە تورکیا سپاسی دکتۆر ڕێوار بابکەی بکەم سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان ڕەوەندی کوردستانی کە زۆر ماندوو بوو لەگەڵمان لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ گەڕاناومان بۆ ناوی وڵات. یعنی صراحة من ئێستا بڵین خۆ وەکو لە ڕوون نایە لە پرسیار بکەم کاتێک دکتۆرێکی خۆم مامۆستایەکی خۆم لێرە وەکو پانێلیست ئامادەیە. بەڕێزان دێمەوە سەر ئاڵنگارەکانی سەر هەرێمی کوردستان دوو خاڵ بۆ ئێمە زۆر گرینگە. یەکەم شەرعیەتی ناوخۆیی کە خۆی ئەبینێتەوە لە خزمەتگوزاری لە ڕەفاهیەت لە کۆمەڵێک لە زیادکردنی جوڕعی دیموکراسی لە کوردستان. دووەم پشتگیری نێودەوڵەتی پشتگیری نێودەوڵەتێکە پرسیارێکم هەیە و سەبات بە شەرعیەتی ناوخۆی پرسیارێکم لە بەڕێز مامۆستای بەڕێزم دکتۆر عەبدولحەکیم هەیە. ئایا یاسای چاکسازی کاکتۆر خزمەت بە شەرعیەتی ناوخۆیەکە یاخود جوڕعی دیموکراسی شەرعیەتی ناوخۆی ڕوئیای خەڵک متمانەی خەڵک بۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ئاگەڕێنێتەوە؟ ئەمە یەک. پرسیاری دووەم سەبارەت بە پشتگیری نێودەوڵەتی ئەو تەحەدیانەی کە لە ڕووی نێودەوڵەتی دەچێتە سەر هەرێمی کوردستان ئەوەیە لە پانێڵەکەی مامۆستا فەوزی و دکتۆر عوسمان ئێمە ئیسینتاجی دوو شتمان کرد. یەکەم مامۆستا فەوزی وتی لە 6 مانگی 3 مانگی دوای هەڵبژاردننی پێشوەختی عێراق تەوەقع ئەکرێ هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە. بەڕاستی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بەنسبەت ئێمەوە ڕەنگە کارەسات بێ یان ڕەنگە قەینانێکی زۆر گەورە ڕوبەڕووی ئێمە بکاتەوە. دکتۆر عوسمانیش باسی لەوە کرد کە هەندێک گروپ هەندێک گروپ لە نێو شیعە شەڕی بە وەکالەتەکەن هێزێکی ئەقلیمی لە پشت ئەو شەڕە و ئەو مشەکانەوەی کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان. جەنابەت وەکو ئەکادیمی ئوستازی من چۆن ئێمە بتوانین قەناعەت بە هێزە نێودەوڵەتیەکان و بە تایبەتی ئەمریکا بکەین کە ئەگەر لە هەرێمی کوردستان لە عێراق بکشێنەوە هەژمۆنی عێراق لە کوردستان هەژمۆنی ئێران لە عێراق بە تەواوەتی زیاد ئەبێ و موضوعی ئەزمموی دیموکراسی ئەکرێتە ژێر مەترسیەوە. زۆر سپاس بە ئێوە. هەواڵانی تریش بەڵێ خاتون فەرموو. بەس بە کورتی ئەگەر هەواڵان بەس بە کورتی پرسیار بکەن بۆ ئەوەی هەواڵانی تریش دەر بەڵێ بزابط پرسیارەکانتان تکایە بۆ پەیوەندی بە پانێلەکە بێ. زۆر باشە ئێوارەتان باش زۆر زۆر سپاس بۆ هەردوو پانێلیستی بەڕێز دەستان خۆش بێ سپاس بۆ پەرلەمانی کوردستان و لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە ڕەوەندی کوردستانی. وەڵام من تەنها تعقیبێکم هەیە و پێشنیارێکم هەیە بۆ پەرلەمانی کوردستان لەوانەیە تعقیبەکەی من تۆزە جیاوازتر بێ لە کۆی پرۆسەکە بەگشتی ئەویشەوەیە بە حکمی هەم ئەزمموی سیاسیم هەم بە حکمی وەکو کارمەندێکی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە
هەرێمی کوردستان و عێراقی کردوتە قوربانی بەڕاستی پرۆسەی هەڵبژاردنەکانە کە بەداخەوە ساڵ بە ساڵی پرۆژەی انتخابات لە عێراق و لە کوردستان جۆرێک لە بێمتمانەیی لە لای هاوڵاتیش دروست دەکا ساڵ بە ساڵ ڕێژەی دەنگدەر لە کوردستان و لە عێراق کەمە بێتەوە ئەمەش بە مانای بێمتمانەیی هاوڵاتیە بە پرۆسەی دەنگدان و پرۆسەی هەڵبژاردن و سەرنجامیش تەواوی ئەحزابی سیاسی لە کوردستان و لە عێراق ئەوەندەی سەرقاڵی ئەوەن کە کار بۆ پرۆسەی هەڵبژاردن بکەن و وعود بدەن و بەرنامەی کۆمەڵێک بەرنامەی جیاواز ئیعلان بکەن سەرنجام سەرقاڵی لایانی پراکتیکی و کردداری نابن. کابینەکانی هەر نۆ کابینەکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی کارنامەوە لە ڕووی تیۆریەوە زۆر بێکەم و کۆڕیە بەس لە ڕووی کردداریەوە زۆر سستە. ئەوەی کە دەیبینین پێویستمان بەوەیە کە ئەم کارنامانە لە ڕووی کردداریەوە لە ڕووی پلانەوە لە ڕووی استراتیژێتەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە و سەرنجام ئاماژەکانی سەرخستنی ئەو پرۆسە چاکسازیە مەلموس بێ واتە هاوڵاتی هەستی پێ بکە و ئەمە بە قازانجی گشتی بکەوێتەوە نەک تەنها جزئێکی یان کەمینەیەکی. بۆیە بە بڕوای من کە من بۆ خۆم 100% باوەڕم بە دەسا و دەستکردنی دەسەڵات هەیە و لە مجتەمەعی مەدەنی زۆر کارم لەسەری کردووە بەڵام هەرێمی کوردستان ئەگەر کوردستانمان خۆش دەوێت و هەموو ئەو مەترسیانەی جەنابی کاکفەوزی و دکتۆرە و هەموو باسییان کرد هەرێمی کوردستان لەبەردەمی چەندین مەترسیە مەترسی ناوخۆیی مەترسی دەرەکی مەترسی ئیقلیمی کەواتە بە بڕوای من دەبێت پەرلەمانی کوردستان پێشنیارەکەم بە پەرلەمانی ئازیزە ئەویش ئەوەیە لانیکەمی 10 ساڵ هەرێمی کوردستان بەخاتە بەردەمی بەرپرسیارەتی دوور لە پرۆسەی هەڵبژاردن کە ژێرخانی ئابووری کوردستان بەهێز بکە و هەموو مەترسیانێکە لە سەرەتی بۆیە هەڵبژاردن ئەبێتە مەترسیەکی تر کە جارێکی تر ئەحزابی سیاسی نەتوانن چاکسازی بکەن. زۆر سپاس. سڵاومان دوو نەبن. پرسیارەکانی من دوو پرسیارن ئاراستە بەڕێز کاک دکتۆر عەبدولحەکیمەکە. یەکەمیان ئەو خاڵانەتین کە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەسەر پرسی چاکسازی لەسەری کۆکنین و دووەمیش ئایا هاوتا لەگەڵ پرسی چاکسازی تا چەند پرسی چاکسازی سیاسی و کارگێڕی گرنگە بۆ ئێستای هەرێمی کوردستان و شکاندنی هەموو بربەستەکان و سوپاس. زۆر سپاس بەخێر بێن. ئەوەی کە ڕوون ئاشکرایە لە ئێستادا چاکسازی بۆ ئێمە تەنها بڵێن بژاردە نییە بەلکو تاکە ڕێگایە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان تاکە ڕێگایە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ڕوبڕووی ئەو تەحەدیانە ببینەوە کە ڕوبڕووی هەرێمی کوردستان دەبیتەوە بە شێوەیەکی گشتی. چاکسازیە کە ڕیشەیی بیت و سەرجەم سێکتەرەکانیش بگرێتەوە بۆ ئەوەی کە ئەمە بتوانین اعتماد لەسەر خۆمان بکەین بە تایبەت دوای ئەوەی کە هەمومان دەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت کابینەی نوێم لە سەرەتای دەست بەکاربوونیەوە هەوڵێکی یەکجار زوریدا بۆ ئەوەی کە کێشەکان لە ڕێگای گفتگو دیالۆگ لەگەڵ حکوومەتی عێراق چارەسەر بکات بە نیازپاکیەوە بەڵام بەداخەوە ئەم نیازپاکیە لەلایەن حکوومەتی عێراقەوە بەدی نەکرا. پرسیاری من لە بواری ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگەیە کە یەکێکە لەو بوارانەی کە یاسای چاکسازی باسی لێوە کراوە. مەسەلە یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە کە کۆمەلگای نێودەوڵەتی زۆر تەئکیدی لەسەر دەکاتەوە و زۆر پرسێکی گرنگە وەک ئاگادارن کە بە خوشحالیەوە لەم ماوەیەدا چەند لیوایەکی یەکەی هەشتا خرانە سەر وەزارەتی پێشمەرگە. پرسیارەکە ئەوەیە کە ئایا هەمان هەنگاو لەلایەن یەکەی هەفتە نراوە چونکە بەم یەکخستنەوە ئێمە دەزانین کە پێشمەرگە دەبیتە هێزێکی نیشتمانی و کاریگەریەکی زۆر باشی دەبیت. زۆر سپاس. ئەو کاتتان باش من هۆگرچێتەوە دوو پرسیارم هەیە. پرسیاری یەکەم لە دکتۆر عەبدولحەمید ئەوەی کە جێبیستی هەردووکتان بووم وا تێگەیشتم کە چاکسازی پرۆسەیەکی درێژە لەگەڵ ئەوەی خەڵکی کوردستان سەبری لێبراوە لەوەی چاوەڕێ دەکا و میتۆدی کاری حکومڕانێتیش وایە لە 4 ساڵی کابینەیەک ئەبێ بەرهەمی پوخت و دروست بدرێتە خەڵک. لەم پەنێڵەی بەڕێستان ئەوم بەدی کرد کە ئەو چاکسازی ممکنە 25 ساڵی بووێ چونکە پرۆسەیە دەبێ بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕوونی بڵێ هەنگاوەکانی چۆن پایە دەباتە پێش و لە چ چاکسازیەکەکە چونکە ئەوەی ئێستا گوزەر دەکا حقیقەت ئاڵانجێریە ناویان لێنایەتی ئەوەیە لە ناوخۆ لە بواری ئابووری
دەبێ وەڵامێکی ڕوون هەبێ ئایا سەقف هەیە یان هەروە دەمێنێت دووەم پرسیارەکەم بۆ دکتۆر کاوە بە بۆ چوونیەوە حکوومەتی هەرێمی کوردستان دیدگا یا فەلسفەی ئابووری هەیە بۆ بەڕێوەبردن بازار کەرتەکان ئەمە چ زۆرە مۆدێلێکە لەگەڵ چێ لە دنیادا جێ دەگرتەوە هیچ فەلسفەیەکی بەڕێوەبردنی ئابووری هەیە دەستان خۆش دەستان خۆش پرسیارەکەی من دیارە دوو پرسیارە بۆ بەڕێز دکتۆر عەبدولحەکیم پرسیاری یەکەم ئایا بربەستەکانی چاکسازی چین یعنی زیاتر یەک خاڵە دووڵامدایەوە کە مۆزەفی زۆر خەبیر و خەڵکی باشمان نییە ئەمە بەڕای من وەڵامێکی کافی نییە بربەستی تر هەن ئەکرێ بەڕوونی و لە وەڵامە نەزەریە زیاتر دەرچن بە جۆرێک لە جۆرەکان توانای ئەوە هەبێ بربەستەکان یعنی بۆ خەڵکی کوردستان و بۆ ڕای گشتی ڕۆن بکرێتەوە ئەمە پرسیاری یەکەم پرسیاری دووەم ئایا ئەوە ماوەیەکی زۆر بەسەر دەرچوونی قانونی چاکسازی و هەروەها تعلیماتەکەی لەلایەن بەڕێزی شتانەوە دەرچووە چەند پارە لە نەتیجەی جێبەجێکردنی قانونی چاکسازی گەڕاوەتەوە ئەوەی من ئاگدارم لە راپۆرتەکەشتان بۆ پەرلەمان ئاماژتان بەو بڕە نەداوە یعنی هۆکار چییە باز لەوە ناکرێت کە چەند پارە لە نەتیجەی جێبەجێکردنی قانونی چاکسازی گەڕاوەتەوە و ئەگەر بە کولی جێبەجێ بکرێت چەند دەگەڕێتەوە ئەمە تا ئێستا بۆ پەرلەمانتاران و بۆ پەرلەمانی کوردستان و بۆ خەڵکی کوردستانیش پرسیارە سوپاس دکتۆر ئاسایە سپاس مەدحەت محەممەد سلێمان یەک پرسیاریم هەیە لەسەر چاکسازی کاکە دکتۆر بەڕێزت نازانم ئاماژەت پێ نێدا هیچ چاکسازیەک سەرناگرێ ئەگە سیستەمی بانچیت بە ئەلکترۆنی نەکرێ کە ڕەبت نەکرێ لەگەڵ هەموو دام و دەستگاکانی حکوومەت و هەموو خاڵە سنووریەکان و لەگەڵ باجی دەرامەت لە هەموو دنیای پێشکەوت و لە بڕینی وەسڵێک تاوەکو $1000 تاوەکو $1,000,000 دەبی داخلی کۆمپیوتەر بکرێ دوای سەعات سێ کە وەزیری مالیە پێشوە بیستۆمال کلیکێک لێ بدا دەوی بزانین داهاتێ و ئەو وڵاتە چەندە ئەمە یەک دوو ئەکتو سیستەمی بانچیت بە ئەلکترۆنی کرا ڕەبتی کرا بە باجەوە ئەو کاتە تو دەبێ کریدیت کارتە تێبێ هەر سوپەرمارکێت و هەر دوکانێکی ئاسایی کە تو دەبی ئێمە فێربی وەک وڵاتانی ڕۆژاوە پارە لە ناو ژیرفانمان نەبێ تۆ کارتی ئەلکترۆنیت هەیە کە کارتی ئەلکترۆنیت بەکارهێنا ئەتو دەزانی ئەو دوکانە ئەو شەریکەیە چەند دەبێ باج بداتن تووشی ئێمە هەتا ئێستا بەڕاستی هەمووی خەیاڵە و ئەگەر سیستەمی ئەگەر چاکسازی سەر بکەوێ دەبی سیستەمەکەت بە ئەلکترۆنی بکرێ و ڕەبتیش بکرێ لەگەڵ باج و دەرامەت و هەموو خاڵە گومرگەکان و هەموو داوم دەستگاکانی حکوومەت زۆر سپاس دەست خۆش بێت کاکسیرەوە دەستان خۆش پرسیارێکی زۆر بەسیط بۆ دکتۆر عەبدولحەکیم لەبەرەوەی کە جەنابەت زۆرترین کەسیت کە لە دەسەڵاتە بەرەو زۆرترین کەسایەتی کە باسی چاکسازیەکەین خۆی ئاستەنگ بۆ چاکسازی کاتێ دروزەکرێ گەر حکوومەت دەسەڵاتی نەبێت مادەم باسەکرێکەواتە بەداخەوە ئەو دەسەڵاتی چاکردنی خۆی چاکسازی بۆ چاکردنە من یەک پرسیاری زۆر بەسیط ئەمە بەنووسینیش لە دوای ئەو هەموو چاکسازیە ئەمڕۆ بانزین بەچەنە سپاس بانزین بەچەنە ئەمڕۆ کوردستان بینەیرە سڵاوتان لێبێ دەستان خۆش بێ بۆ ئەنجامدانی ئەم پەنێڵە ڕاستەکەی من پرسیارەکەم بۆ کاک دکتۆر عەبدولحەکیمە سەبارەت بەوەی کە لە هێڵە گشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی چاکسازیەکان خاڵی شەشەمی ئاماژە دراوە بەوەی پابندبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە شەفافیت و کۆکردنەوەی داهاتە نەوتی و نانەوتیەکان بە ڕوون و ڕاشکاوی و دروستکردنی سندوقی داهاتە نەوتیەکان بۆ ئەو مەبەستە بەپێی یاسا پەیوەندیدارەکان دەپرسم ئایا حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێستان وەکو کەسێکی پەیوەندیدار بەم پرسەوە چیتان هەنگاو ناوە بۆ شەفافیت و چیتان هەنگاو ناوە بۆ دروستکردنی ئەو سندوقە کە بە یاسا ڕێکخراوە زۆر سوپاس زۆر سوپاس زیکری زێباری پرسیارێکی دێ ئاراستەی بەڕێز دکتۆر عەبدولحەکیم کەم ئایا حکوومەتە هەرێما کوردستانê çi pêngavek avêtiye bû çaksaziyê ku li dehatê Kurdistanê vêtekirin Xalid Sinûrî vêtekirin
ئۆیە چ پێنگۆوە کۆڤێتە بوو ڕێکخستنەوە هێزۆ پێشمەرگەی تێکەلکردنەوە هێزۆ پێشمەرگەی ڕێکی خستنەوە موچێوان بوو نمونە هەندێک خەلکی هەی دەمەکی درێژە پلێتوە هاتیینە بە موچەبوونەوەتیە بەستێن جلوبەرگەوە وەکو یەک نییە جلوبەرگەوە هێزۆ پێشمەرگەی وەکو یەک نییە دەوامێتوەش وەکو یەک نییە بوو نمونە نعدالت یک وزوره بو نمونه بو نمونه لیوایت مشترک لیوا 112 موچه سه موچه ورنگرتن همو وزارت دی موچه ورگرتن زور سپاس قاقبالین حوالا اگر کرد کن تنیا 10 دقیقه مان ماوه او 10 دقیقه کافی نیه بو علام دانوا نیم ساعت زور سپاس ولا دیارە پرۆسەی چاکسازی هەمومان کۆچی لەسەروی پرۆسەیەکی هەمەلایەنەیە ئەو یاسایی کە دەرچووە بە ناوی یاسای چاکسازی لە ڕاستیە بۆ جوزئێکی بچووشی ئەو خەلەل و کەم و کورتیانەیە کە لە هەرێمی کوردستان هەیە و ڕێکەوتنە سیاسیەکان بۆ تەشکیلی حکوومەتیش هەر لەسەرەوە ئەساسە بوو کە یاسایەکی هەمەلایەنە کە بوارەکانی سیاسی سەربازی ئیداری دارایی و بەتابەت لەسەر و هەمیانەوە مەسەلەی داهات بگرێتەوە کە ئێمە چەندین جار باسمان کردووە یەکێک لە کێشە ئەساسیەکانی ئەم وڵاتە کە دوو کۆڵەکەی حکومڕانی لەم وڵاتە هەتا ئێستا دوو بەشە دابش بووە لە بینی ئەو دەسەڵاتی پێوترێ دەسەڵاتی سلێمانی و هەولێر و بەمانایەکی تر لە بینی یەکێتی پارتی کە بریتە لە چەک و لە پارە بریتە لە داهات و بریتە لە هێزە چەکدارەکان کە جەناب لە دوا کۆبوونەوەش لە کۆبوونەوەکانی ئێمە لەگەڵ وەزیرە بەڕێزەکان بەتابەت لەگەڵ وەزیری پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ بەداخەوە تا ئێستا ئەو ناکۆچیە سیاسیانە چ لەمپەرێکی گەورەن لە بەردەم پرۆسەی چاکسازی برای بەڕێزم کاک محەممەدی حاج محموود فەروی وتی یەکێتی و پارتی پێویستە لایەنەکان کۆکەنەوە وڵای ئێستا بەعکسەوە بێ یەکێک ڕاستپێرین یەکێتی و پارتی کۆکاتەوە لەسەر ئەو مەسەلانە بگەینە گفتوگۆیێنی جەناب تەزانی یەکێک لە کێشە ئەساسیەکان کە ئێستا ڕێگرە لە بەردەم جێبەجێبوونی یاسای چاکسازی ئەو ناکۆکیە سیاسیانەیە یعنی بە نمونەیەکی بچووکە ئەو ڕۆژە جەنابت لەوێ بووی بەس لەسەر ڕێخستنەوەی سلکی پاسەوانی بۆ ماوەی 1 ساڵ بەس دەرچواندنی پەیڕەوەکە دواکەوتووە لەبەروی ئیتفاق نەبووە لە بینی یەکێتی و پارتی لەبەرەوەی من پێویستمان بە ئیرادەیەکی سیاسی بەهێزا بۆ ئەو مەسەلەیە کە پێویستەکە هەمومان دەوری تیابینین و پرسیارەکەم بە دەقیقی ئەوەیە کە ئەو یاسا گشتگیرە کە بازەکرێ بۆ هەموو سێکتەرەکان بگرێتەوە 5-6 مانگ لەمە و پێش تەواوی ڕەشنووسەکەی تەواو ببوو بۆ تا ئێستا لە ئەنجومەنی وەزیران پەسەند نەکراوە و ڕەوانەی پەرلەمانی کوردستان نەکراوە زۆر سوپاس زۆر سپاس بەڕێزم با سەرەتا وەڵامی پرسیارەکان بدەن ئەگەر دەرفەتمە ئەو جا دەرفەت دەدەن پرسیارێکی تر بکەن چونکە کاتمان نەماوە دەبی وەڵام بدەنەوە شەرح ناکەنەوە باشە ببێ آخر دکتور درفت نما والله بدن مثلا بسياريان زيادة شرحة بسيار بناوي خدا زاري بيشي أو عندهم برلمان بم بناوي كريكاريك على بانسيك قصة لقل برز كاك دكتور دكام بيجي دكتوري لكم لهم قصة كاني بلام برز كاك دكتور من 2 سال قصور عندهم برلمان أو هم ما نردان يشتونيا زحمة نبي بمهم بلي بوجي كردستان سندا لە کوێ ڕادێ چۆن سەرف دەکرێت داهاتی کوردستان چەندە ئەنجا بەحسی چاکسازی بکەن من هەتا ئێستا ئەندام پەرلەمانم نازانم کەواتە ئەو چاکسازیە ئیرادەی دەوێت ئەگەر ئەمە بگەڕێنەوە لە زۆر جیای یەکەم هەنگاو کە چاکسازی دەست پێکرا دەست بۆ جیفانی ئەو بەرپرس و دز و گەندەڵانە بردرا کە سەروەتی ئەو نیشتیمانیان خوارد بوو هەموویان لێستانەوە ئەوەی هەڵات ئەوەی دیکە دەستیان بەسەر ماڵی داگیرا من پێم وایە هەتاکو حکوومەتی هەرێمی کوردستان یەک دەنگ یەک سەرکردا یەک سەرۆک یەک وەزارەتی دارایی نەبێ ئەو حکوومەتە چاکسازی پێ ناکرێت چاکسازی دەبێت لە خۆمانەوە دەست پێ بکەین کاک زکری چاجی باس کرد ئێستا دوو بازگە هەیە لە مابەینی سماقڵی و دێگەڵەوە ئەوانە لەولانەوەکە لەولانەوەکە لەولا سیارە پارەی لێ وەردەگیرێ لەولای لێ ناگیرێ ئێمە دەبێت ئەوە زار کە دەنگمان بۆ حکوومەتی داوە من دەنگم پێداوە بە شانازیەوە دەنگم پێداوە فەخریش بەخوا دەکەم کە دەنگم بە یاسای چاکسازیش داوە بەڵام 2 ساڵ و قسوورە یەکشت دیار نییە ئەمە داوای لە وەزیری دەکەین دەڵێن وەرە ناو پەرلەمان دەڵێن لەخێر بە پەرلەمان بێتە وەزارەت زۆر سوپاس زۆر سپاس دەستان خۆش بێ
سەرەتا دکتۆر من لەوانەیە کوێیەکەی من کورد بێ وڵامەکە ئیجارەتان ڕەت بەڵێ زۆر سپاس من زۆر سپاس لەوانەیە هەرچی من ئاسان بێت لەوانەیە هەرچی دکتۆر زەحمەت بێت چونکە پرسیارەکان زیاتر طابعی اختصاصی وەرنەگرت زیاتر طابعێکی سیاسی ڕاستەخۆی وەرگرت ئەوەی بتر بەهەرحاڵ من وەڵام بۆ کاک هۆگر من بەو سفەتەی 2 ساڵ ئابووریم خوێندووە بەڵێ هەرێمی کوردستان دیدگای هەیە بۆ سیاسەتی ئابووری دیدگای سیاسەتی ئابووری هەرێمی کوردستان کوتومت بریاری تەوافقی واشنگتن لە ساڵی 1989 ئەوەی جۆن ویلسۆن دایناوە و هەروەها دوای ئەوەی نەزەریەی نەقدی فریدمان کە تەطبیقی پێکرد کە پێڵێن قوتابخانەی شیکاگۆ بالضبط ئەو ئاراستەیە واتە دیدگای هەیە ئەم دیدگایە چۆن ڕەنجی داوەتەوە یعنی ئەوە نییە بەس قانونی چاکسازی بێ وزارەتی پلاندانان هاتوون ڕۆیای 2030 داناوە یعنی تا 10 ساڵی تر ئەم دیدگایە 2030 ئەبێ بگونجێ لەگەڵ قانونی چاکسازی یان پرۆسەی چاکسازی لەبەرەوە تێکڕای ئەم شتانێک کە لە دیدگاکە هەیە من پێم وایە ئەوەی کە پێڵێن تەنمیە چونکە بە نسبەت منەوە هەدەف لە چاکسازی تەنمیەیە من لێرە وەکو کاک دکتۆر ئیشارەتیدا نە بانگەشە بۆ اشتراکیە دەکەم نە بانگەشە بۆ شوعیە دەکەم من بانگەشە بۆ تەنمیەکەم ئەگەر بانگەشە بۆ اشتراکێت و شوعیە بکەم حەقی خۆمە ئەوە مشکلێ نییە بەڵام ئەوەی کە بابەتەکەمانە تەنمیەیە چاکسازی ئەبێ پەیوەندی بە تەنمیە ئەم دیدگایە 2030 ئەو قانونە من پێم وان نییە کە تەنمیە جێبەجێ بکە ئەمە یەک ئەمە مەترسی دروستەکات لەسەر چاکسازی یعنی ئەگەر چاکسازی دروست نەبێ خەڵکەکە متمانەی نامێنێ چونکە پێشتر چەندین هەوڵ درراوە وا بزانم زیاتریش جەنابەت ئاگاداری چەند هەوڵە درا 10 ساڵ زیاتر لەمەوە پێش هەوڵ درا واکەین لە گەورەترین ئیرادەی سیاسیەوە هەوڵ درا بەڵام بۆ جێبەجێ نەکراوانە لەبەرەوە چونکە حاملی اجتیماعی نییە دائما حاملی اجتیماعی گرنگە بۆ پاراستنی ئەو بودجەیە کە هەیە لەبەرەوەی ئەمەرخان لەبەرەوەی من 4 ساڵ مثلا قانون و سیاسم خوێندووە لەگەڵ ئەو بۆچوونەی جەنابەت نیم کە انتخابات نەبێ بەعکسەوە چارەسەرکردنی کەموکوڕی دیموکراسی لە ممارەسەوە دێ لەوە نابێتەوە استحقاقێکی مێژووی تاریخی دیموکراسیە انتخابات ڕابگری بەعکسەوە ببێ بۆی وەزیرەکان بگۆڕن بۆی ئەوانەی کە بەرپرسی دەستەکانن بگۆڕێنەوانە و پێشبرچێک و حەوافیزێکە بێ لەبەرەوە پێم وانییە انتخابات ڕابگیرێوانە ئەوەی کە پێم وایە کە هەیە زیاتر پێویستمان بەم بابەتە پێویستمان عینی پێشنیازی بنەوەیە ئەگەر پەرلەمان هەنگاو بنێ من پێم وایە دانیشتێکی تەخەسوسی بکات لەسەر قەزەیە چاکسازی ئەو کەموکڕەیە کە هەیە کە چاکسازی تا ئێستا مەسەلەیەکی نوکبەوی وەرگرتووە ئەوانە کە پەیوەندی بە بڵێن ئێتلافی حکوڕان بووە و هەروەها دیسانەوە ئەو شتانێک کە لەناو خودی قانونەکا بووە ڕچاوی ئەوەی کردووە ئەوانەی کە ئێتلافەکەن ئایا ڕازین یا ڕازینین من پێم وایە پێویستی بە خەڵکێکی ئەکادمیە خەڵکێکی ترەیە بابەتێکی متەخەسس بێ و تەگەرەکان بە تەواوەتی دەستنیشان بکرێت لەبیرمان نەچێ ئێمە دەوڵەت نین کە ئەڵێن دەوڵەت نین سیاسەی نەقدی بەشێکە لە چاکسازی کاک عەبدولحەکیم تۆ توانی سیاسەی نەقدی بگۆڕی سیاسەی نەقدی عێراقی بە بەنکی مرکزی عێراقیەوە هەیە لەو حاڵەتەیە بۆیە من پێم وایە بێم بە تەخەسوسی بکەین سیاسی مالی بۆ نمونە بەشێکە لە چاکسازی باشە سیاسی مالی دەستێوەردان هەر محدودە حتا لە سیاسی مالیش هەیەتە ئەو ارتباطی کە هەیە بە عێراقەوە بەسەرەن بۆ نمونە ئەمە جگەلەوە پێوەرەکانی حکمی ڕەشید ئەوەی پێڵێن گود گۆڤەرنانس ئەوانە ئەبێ من پێم وایە ئەبێ ئێمە بیر لە شتێکی گەورەتر بکەینەوە بیر لە شتێکی اختصاصی بکەینەوە کە بتوانین ئەو کردن بۆی چاکسازی سەرکەوێ وانە بێ بە بۆشوونی من لێتان ناشار من مەترسیم هەیە لەسەر چاکسازی من پێم وایە ئەگەر بابەتەکان وا بڕوە بەم ئاراستەیە بڕوە چاکسازی سەر ناگرێ و خەڵکەکە تووشی شۆکە بێ زۆر سوپاس بەڵێ دکتۆر عەبدولحەکیم بەڵێ زۆر سپاس وڵا پرسیارەکان زۆر بوون هیوادارم بە بتوانین بە ماوەیەکی کورت وەڵامی پرسیارەکان بدەینەوە بە تاکید ئەوەی مامۆستا عەدنان باسی کرد مەسەلەی پشتگیری نێودەوڵەتی پشتگیری ناوخۆیی بۆ سیاسەتی حکوومەت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت ئەتیلافی حکومی
پەیوەستە بە سەرکەوتنیان لە پرۆسەی چاکسازی و جێبەجێکردنی بەرنامەی چاکسازی کە هەیە بە تاکید ئەو بەرنامەی کە باسمان کرد بەرنمەیەکە تەنها لە چوارچێوی یاسایەک خۆی ناگرتەوە بەڵکو وەکو باسم کرد فراوانە و هاوڵاتی کەی هەستی پێدەکات لە دەرەنجامی کۆتایی بزانین ئەم نەتیجەی بڵێن هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە گشت کەرتەکان چونکە ئێمە لە بواری باج پرسیار کرا لە بواری دەواازە سنووریەکان کێشەمانەیە لە بواری نەوت و گاز بە تاکید لە بواری نەوت و گاز ئێمە لە کابینەی نوێ بەرنمەیەکی زۆر گشتگیر دانراوە بۆ چاکسازی لە بواری نەوت بە تایبەت لەوەی لە خەرجیەکانی نەوت چونکە پێم وایە جەنابتان وەکو پەرلەمانتاران ئاگادارن لە پرسی خەرجیەکانی نەوتێکێکە لەوەی کە بارقورسێکی زۆر خستۆتە سەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بەرنامەی کە دانراوە بۆ چاکسازی و بەشێکی زۆری کراوە یعنی بە تاکید دوجار بە بڵێن بە دانیشتنێکی تایبەت لەگەڵ لژنەی تایبەتمەندی پەرلەمان و لەگەڵ پەرلەمانی کوردستان هەموو وردەکاریەکان ئاگادار دەکرێنەوە لەو چاکسازیانەی کە لە بواری نەوت کراوە ئەوەی کە پەیوەستە بە پشتگیری نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە تا ئێستا داوایان لە ئێمە کردووە و ئەمەش وای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەک تەنها بۆ ئەوەی پشتگیری نێودەوڵەتی وەرگریت بەڵکو یەکێکە لە پێداویستیەکانی ژیان پێداویستیەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوەی کە ئێمە لە پرۆسەی چاکسازی بەردەوامدا بین و لە پرۆسەی پێشخستنی موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان واتە نەک تەنها ئەوەی کە خەڵکێک تەسەوەر دەکات چاکسازی پێشتر حاڵەتێکی نمونەی هەبووە لە کوردستان زۆر ڕێک و پێک بوو هیچ کەم و کوڕی نەبوو دواتر تێک چوو گەندەڵی دەستی پێکرد مەشاکل دەستی پێکرد ئەنجا دێن دەمانەوێت بگەڕینەوە دۆخی جارن ئەمە ڕاست نییە لە هیچ کاتێکی لە تاریخ لە 92 تا ئەمڕۆ هیچ حاڵەتێکی نمونەی نەبووە تا ئێستا بڵێن کاکە پێشتر نمونەی بوو بۆ ئەوەی ئێمە ئێستا دەگەڕێنەوە دۆخی جارن ئێمە لە ئێستا ڕادەست پێ دەکەین بۆ داهاتوو و پێشتریش کاتێک کە باسی حکوومەتی هەرێمی کوردستان و ئینجازاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەکانی پێشتریش دەکەین بەڕاستی بە بەراورد لەگەڵ ناوچەکانی تری عێراق و بە بەراورد لە پرۆسەی گەشەپێدان و تەنمیە دەبێت مرۆڤ تۆزێ بە عەقلانیەت سەیری بابەتەکە بکات بۆیە پرۆسەی چاکسازی مانایەوە نییە گەڕانەوە بۆ دۆخێکی باشتر لە ئێستا بەڵکو بەوەیە کە ئێمە بەرەو حاڵەتێکی باشتر و نمونەیتر بچین کە ئێستا هەیەتی و هەمووشمان ئەعترافمان چونکە کاتێک کە هەستت بە بوونی چاکسازی کرد بە مانایەوەی پێویستە تۆ خۆت ڕێک بخەوە لە چوارچێوەیەکی باشتردا ئەوەی کە پەیوەستە بە ڕێژەی دەنگدەر و متمانەی سیاسی بە تاکید کاتێک کە کابینەی حکومی بەڵێنێکی زۆر گەورە بە خەڵک دەدا و ڕوئیای خەڵک بۆ یان تەوەقعاتی خەڵک بۆ ئایندە زۆر گەشتبینیەکی زۆر زۆر دەداتێ بە تاکید تووشی شۆک دەبێت کاتێک کە دێتە حاڵەتی عەمەلی ئێمە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانی کوردستان پێشکەش کرا بە هەموو کێشە و گیر و گرفتەکانیش باس کرا کە ئێمە کێشەمان هەیە گیر و گرفتمان هەیە مەشاکلمان هەیە هەوڵ دەدەین ئەمانە بەپێی ئیمکانیاتی خۆمان چارەسەر بکەین بۆیە ڕوئیایەکی قەت بە شێوازێکی وا نەدرایتە خەڵک بەوەی کە ئێمە بڵێن حاڵەتێکی جیاواز بەعەکسەوە دەتوانین بڵێن واقعیترین بەرنامەی کاری حکوومەت بووە ئەم پەنجاویە خاڵی کە لە بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە و ئێمە کارمان لەسەر کردووە 13 خاڵی لە بواری چاکسازیە کاتێک کە ئێمە دەڵێن لە بواری چاکسازی بەمانای ئەوەیە کەم و کوڕی هەیە یان پێویستی بە پێشخستنەوە ئێمە کاری لەسەر بکەین ئەمە بە تاکید کە کارێکی زۆر گشتێ و ئێمە دەبێت ڕازگۆ بین لەگەڵ هاوڵاتیانی کوردستان و تا ئێستا زۆرترین وەزیر و بەرپرسی حکوومەت سەردانی پەرلەمانی کوردستانیان کردووە لژانە پەرلەمانیەکانیان کردووە و تەنانەت سەردانی پەرلەمانیان کردووە زیاترین راپۆرت و زانیاری پێشکەش بە پەرلەمانی کوردستان کراوە لەسەر ئەدای حکوومەتی تر بە باشی و خراپی من زۆر تەعەجوبم دێت کاتێک کە پەرلەمانتاران هەمویان راپۆرتی یاسای چاکسازی چووەتە بەردەستیان دووبارە ئەم پرسیارەمان لێ دەکەون کا بێ زەحمەت چیتان کردووە تا ئێستا بۆ جێبەجێ ئەم پرسیارە بەڕاستی ڕێک ئەوەم پێ دەڵێت ئەو موچەی کە وەردەگری وەکو پەرلەمانتار بەڕاستی پێویستە حەقی بدەیە بەوەی کە ئەلەڵقەل نیو سەعاتێک دانیشی بزانی ئەو راپۆرتانش بخوێنیەوە لە بواری چاکسازی پێشکەش بە پەرلەمانی کوردستان کراوانە ئەوانە بەڵێ ئەفۆم کە من باسیەوە ناکەم گەڕانەوە لەوانەیە خەرجیەکان
ببوورە تۆ تا ئێستا ئێمە لە 300,000 زیاتر بۆ نمونە مەلەفی فەرمانبەران پێداچوونەوەمان کردووە بەڵام بڕیاری گۆڕینی بڵێن پلەکان نەکراوە چونکە دەبێت هەمووی بە تەواوەتی بە یەک بڕیار کۆتایی پێبێنرێت بۆیە من ناتوانم ئێستا پێت بڵێم ئەوەندە پارە لە بۆ نمونە لە فەرمانبەران لە گۆڕینی پلەی فەرمانبەران دەگەڕێتەوە ئەمە یەک دوو ئەوانەی کە بە خێوکەری شەهیدان بۆ نمونە یان کەسوکاری شەهیدان ئەمە مەبلەغەکەی دیارە و لە راپۆرتەکە بۆ ئێوە باس کرا ئەوەی کە پەیوەستە بە پێداچوونەوە بە مەلەفی فەرمانبەر کەسوکاری شەهیدان یان وارسی شەهیدان تا ئێستا ڕێژەکەی زۆر نییە بەڵام بە هەنگاوی زۆر عەمەلی چووەتە پێش و کارەکانی دەرەنجامەکانی دار دەبێت ئەو کاتی نەک بە راپۆرت بەڵکو بە ڕەقەم بە داتا دێتە بەردەستی جەنابتان پێ دەڵێت کاکە چەند پارە گەڕاوەتەوە لەوانەیە پارەیەکی زیاتر بکەوتە سەرمان چونکە کاک زکری ئاماژەی بەوە کرد کاتێک کە سەیری لیواکان دەکەیان هێزی پێشمەرگە دەکەی جیاوازی لە موچەیە دەبێت ئەمان ڕێک بخەین ئەمە بەشێکە لە پرۆسەی چاکسازی کاتێک کە تۆ دەڵێی دەبێت پاسەوان لە هێزەکانی پێشمەرگەش بگوازرێتەوە سەر وزارەتی ناوخۆ لەوانەیە هەر کەسێک 400,000 بچیتە سەر موچەکەی واتە مەرجنیە هەموو شتێک لە پرۆسەی چاکسازی مەبەستی سەرەکی لە یاسای چاکسازی دادپەروەری بووە بۆیە پرسی گەڕانەوە یان پرسی زیادکردنی داهات لەم پرسە لەوانەیە زەحمەت بێت من ناتوانم تاکاونی پێ بکەم یان ڕقەمێکی دیاری کراوت بدەمێ بۆیە ئەمە بەشێکە لەو پرسە بە تاکید بە زانیاری بۆتان تێت سەبارەت بە تا چەند هێزە سیاسیەکان ناکۆکن لەسەر خاڵەکانی یاسای چاکسازی تا ئێستا هەموو ئەو هێزە سیاسیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیان پێکهێناوە و کاریان کردووە وەکو یەک کاریان کردووە بڵێن ناکۆکیەکی وا بەرچاو نییە لە پرسی جێبەجێکردنی یاسای چاکسازی بەڵام تێبینی هەیە زۆر جار ئاستەنگ هەیە زۆر جار پەیوەستە بە بارودۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان بۆ نمونە کاتێک کە دەست دەبێت بۆ دەرماڵە یەکسەر پەرلەمانتارێکی بەڕێز قسە دەکات دەڵێت بۆ ناچن مەلەفی نەوت و دەواازەکان چارەسەر نەکەن بۆ دێنە دەرماڵە ئێکاکە ئەمە پرۆسەیە کە تۆ بە منت گوتووە یاسایەکە جێبەجێ بکە دەبێت ئەمە دوا بەخەم تا من دەواازەکان بۆ نمونە چارەسەر بکەم ڕاستە دەبێت پرسی دەواازەکان پرسی نەوت و گاز پرسی داهاتە ناوخۆیەکان هەمووی بە یەکەوە چارەسەر بکرێت و فعلەن بە یەکەوە کاری لەسەر دەکرێت بەڵام هەر یەکە و سکتەری خۆیتی بۆ نمونە ئێمە لەوانەیە بەرپرس بین لەم سکتەرە بەڵام وەزارەتی تر مؤسساتی تر بەرپرسن لەو سکتەرانەی کە کاری لەسەر دەکەن بۆیە جیاوازی لە بیر و بۆچوون نییە جیاوازی لە ڕوئیان نییە بربەست نەبووە لەلایەن هێزە سیاسیەکان تەنها ئەوە نەبێت پەیوەست بێت بە گیر و گرفتی و بەڕاستی قەیرانی دارایی تەسیری کردلەوەی کە زۆر جار ئێمە خۆمان بەگشت ئەندامانی کابینە حەزەرمان هەبێت لەوەی کە بڕیارێک بدەین لەو لەحزەیە کە کاریگەری هەبێت بۆ نمونە لەسەر موچەخۆران یان لەسەر بژێوی ژیانی خەڵک بەڵام بە تەئکید بۆ پرسی دادپەروەری و عەدالەت هەمووی بە یەکەوە کاری لەسەر دەکرێت بۆ یەکەی هەفتا و هەشتا بە یەکەوە کار لەسەر یەخستنەوەی هێزەکان دەکەن و بۆی بچنە سەر وزارەتی پێشمەرگە لەوانەیە لیوایەک پێش لیوایەک زووتر بۆ نمونە خۆی ئامادە کرد بێت بەڵام مانای ئەوە نییە کە تا ئێستا ئیرادەیەک نییە ئیرادە هەیە بەڵام بە تەئکید پێویستمان بە کاتە و ئەوەی کاک هۆگر چەتۆش باسی کرد نەخێر 25 ساڵی تر نییە یعنی ئەمەی من باسی دوو شتم کرد ئەوە تکا دەکەم لە پەرلەمانی کوردستانیش ئەمە واضح بێت بە نسبەت ئێمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بە ئێمەتان گوت چەندین یاسا هەیە جێبەجێ نەکراوە لە یاسای چاکسازی ئێمە لە یەکی حوتەوە جێبەجێمان کردووە بۆیە هەر حاڵەتێکتان بینی کە پێچەوانەی یاسا بەرکارەکان بێت دەتوانن بە ڕێگای دیوانی چاودێری دارایی دەستەی دەستپاکی محاسبەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بەڵام ئەسەری ڕەجعی بۆ نمونە لە فەرمانبەری مەدەنی 330,000 نێزیکە 330,000 مەلەفی فەرمانبەران پێداچوونەوەی بۆ کراوە ئێستا مەلەفی پێشمەرگە ئەوەی خانەنشینی پێشمەرگە هەمویان ئێستا ئامادە کراون لەلایەن یەکەی هەفتا و یەکەی هەشتا و تەنانەت وزارەتی پێشمەرگە بۆ ئەوەی بگوازرێتەوە سەر بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین واتە پرۆسەکە خێرایە بەڵام لەوانەیە هەموو شتێک بۆ خەڵک باس نەکرێت ئەوەی کە تەنانەت لە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیش دەستمان بە چاکسازی کردووە کاکۆگەر لەو بوارەش کاریگەری دەبێت لەسەرەوەی کە بەتایبەت ئەوانەی کە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەدایەکی باشتریان نەبێت
وەڵامی بربەستەکانم داوە گوتم بربەستەکان نین بە بربەستەکان زیاتر قەیرانی داراییە بربەستەکان لەوانەیە کەفاءەت و توانا بێت بەشێکیان لەوەی کە هەیە توانای ئیداری و تەنانەت کۆرۆنا کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر پرسی جێبەجێکردنی یاسای چاکسازی سیستەمی ئەلکترۆنی یەکێکە لەو سیستەمانە کە ئێمە لە هەموو ئاستەکان کاری لەسەر دەکەین بۆ ئەوەی بتوانین بە تەواوەتی بە پێی سیستەمی ئەلکترۆنی ئێمە کار لەسەر جێبەجێکردنی یاسای چاکسازی بکەین وەکو باسم کرد ئێمە کۆدی بێ هاوتا وەکو سەرەتا دەستمان پێکردووە لەوانەیە لە قۆناغێکی نێزیک تەواو بێت و تقریبا ئەوەی کە پەیوەستە بە داهاتە نەوتیەکان باسم کرد کە ئێمە لە ئایندەیەکی نێزیک هەموو وردەکاریەکانی چاکسازی لە بواری نەوت پێشکەش بە پەرلەمانی کوردستان دەکرێتی کاک زکری وەڵام داوە بە نسبەت بودجەی کوردستان پێم وایە ئەوەی کە دیارە ئەو داهاتەی کە ئێستا لە بەردەستە حکوومەتی هەرێمی کوردستان خەرج دەکات حەز دەکەم یەک ڕوونکردنەوەیە بدەم ئەم کابینەیە کەمترین خەرجی کردووە لە ئاستی خەرجی وزارەتەکان تا ئێستا و هەموو داهات و ئەو پارەی کە بەردەست بووە بۆ موچەی فەرمانبەران بەکارهاتووە تەنانەت مانگ هەبووە بە مەبلەغێکی زۆر کەم ئێمە هەموو بودجەی تەشغیلی وزارەتەکانمان بەڕێ کردووە بۆیە لە بواری کەمکردنەوەی خەرجی دەتوانم بڵێم ئێمە چاکسازیەکی 100%مان کردووە ئەمەش دەوری هەبووەوەی کە لە قەیرانی دارایی پەتای کۆرۆنا ئەو ئابلوقەی کە لە بەغدا لەسەرمان بوو بەڕاستی بۆەوەی کە بەشە بودجەی هەرێمی کوردستان ڕەوانە نەکراوە ئێمە بەردەوام بووین لە پێدانی بودجە و موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە حیسابی ختامی بڵێن ساڵانی پێشوو و ئەوەی کە پێویستە بۆ وزارەتەکان و تەنانەت لەلایەن وزارەتی دارایی هەمووی بە کشوفاتی تەواو پێشکەش بە پەرلەمانی کوردستان دەکرێت چونکە ئێمە یاسای بودجەی 21 دەبێت و لەگەڵ یاسای 21 ئێمە دەبێت هەموو ئەو داتا و زانیاریانی کە پێشتر هەبوو پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکەین و حتمما زانیاریەکان دێتە بەردەستی جەنابتان زۆر سوپاس نامەوێت زیاتر لەوە باز بکەم بەڵام سپاس بەڕێزان لە کوتای پانێلەکەتەوە ئومێدوارین ڕۆژێک بێتن کە ئێمە بتوانین بەسەرێکی بەرزەوە بڵێن بەڵێ ڕۆژێک ئێمەش دەستمان بکرد بە شۆڕەشێکی سپی شۆڕەشێکی سپیمان ئەنجامدا بە هیوای ئەو ڕۆژە زۆر سپاسی هەردووکتان دەکەم ئومێدوارین لێرە سەرکەوتوو بێ زۆر سپاسی ئامادەبوونی هەردووکتان دەکەم فەرموون رابردوو کە مەشروعەکە هات وتیان 150 بۆ 200 میلیارە گەڕێتەوە و ئەم جارش حسابێکی تەخمینیان وت کە نزیکەی 100 بۆ 120 میلیارە گەڕێتەوە بۆیە ئەندامانی پەرلەمانی کوردستان و پرسیاراکەن و پرسیارە دووبارە نییە و ئەندامی پەرلەمان حەقی خۆیەتی و ئەبێ بپرسێ هەتاوەکو مەردوو دەکەی دەستەکەی و سپاس دەستان خۆش بۆ ئەم گروپکردنەوەکان.